خۆشحاڵی کە لەگەڵتانە بین بۆ ئەم پرۆگرامی ئەمڕۆمان لە درێژە پێدانی ئەو پرۆگرامی کە لە بەرەنگاربوونەوەی هەڵمەتی بەرەنگاربوونەوەی کۆرۆنادا ئێمەش دەستمان پێ کردووە، ئەویش کە هیواداری کە بتوانین ئەو خزمەتتان بکەین، ئەویش بە ڕێگای ئەم پرۆگرامانی کە هەمانە لە بابەتی ئەم کۆرسی کە ئێستا دەست پێکەین، کۆرسێک لە ئەمریکان کۆرنەرەوە دەست پێکەین کە لەسەر مارکتینەوە بزان هەمووتان دیارە ڕوونە لای هەموو لایەک لەگەڵ یا ئەمڕۆ بابەتی تر باسەکەین کە میوانێکمان هەیە کە بڕێزە پێی خۆشە لەگەڵ جەنابتانە بە جەنابتان ئاشناوی و دیارە چەنووتەیەکی هەیە بۆمان. من بۆ خۆی مایک بەجێ هێڵم، هیوادارم کە سوود لە کاتەکە وەربگرن لەگەڵی و سوود لە کاتەکە وەربگرن لەگەڵ بەڕێز مامۆستا پەیوەند کە دەست ئەکات بە پرۆگرامی ئەمڕۆمان کە کۆرسی مارکتینە. من زیاتر لەوە لە کاتتان ناگرم، مایک بەجێ هێڵم بۆ کامێرای میوانەکە بکەمەوە. Good afternoon, everybody. I'm Steve Fagan, the U.S. Consul General in Erbil. ئێوارەتان باش، من ناوم ستیڤ فەیگنە، کۆنسوڵی گشتی ئەمریکام لە هەولێر. I want to welcome each of you who are participating today in this virtual session about entrepreneurship, marketing, and opportunities to create online business. دەمەوێت بە خێراتنی یەکە بە یەکەی بەشداربوانی ئەم بابەتە ئۆنلاین بکەم لەبارەی پێشەنگکاری و بە بازارکردن و دەرفەتی کاری ئۆنلاین. I'm very pleased that our American corner in Sulaymaniyah has created the platform and the programming necessary to help us all get through this very difficult time. زۆر خۆشحاڵم کە گۆشەی ئەمریکی لە سلێمانی ئەم سەکۆیە و پرۆگرامی پێویستی ئامادە کردووە بۆ ئەوەی هەمومان بتوانین ئەم کاتە سەختە تێبپەڕێنین. Here at the U.S. Consulate, we're practicing our own social distancing. ئێمە لێرە لە قونسڵخانەی گشتی ئەمریکا سۆشال دیستەنسی خۆمانیان خۆ بە دوورگرتنی کۆمەڵاتی خۆمان لێرە جێبەجێ دەکەین و پابەندین. We've limited our outside events and we're conducting most of our work over virtual platforms. ئێمە بەڕاستی کاروبارەکانی خۆمان لە دەرەوە سنووردار کردووە، ئێستا زۆربەی کارەکانمان لە ڕێگای سەکۆ ڤێرچۆڵەکانەوە ئەنجام دەدەین. But we are very much still engaged. بەڵام ئەوە بزانن کە ئێمە تا ئێستا بەڕاستی بەردەوامین لە کارکردندا و بەردەوامین لە ئیش. So it's important that we continue to practice these social distancing measures to mitigate risk. بەڵێ گرنگە ئێمە پابند بین بەو بە خۆ دوورگرتنی کۆمەڵاتی کە هەمانە بۆی ئەو مەترسیەکە هەیە مەترسیەکە سنووردار بکەین و کەمی بکەینەوە. But it's also important that we find opportunities to be creative even when we're at home. بەڵام گرنگیشە بەڕاستی دەرفەت بدۆزینەوە بۆی بتوانین داهێنەر بین تەنانەت لەو کاتانەیدا کە لە ماڵەوەشین. That's why I'm really pleased today that you'll hear from Mr. Paiwan, who has an extensive background in teaching business and marketing to a wide range of audiences. بۆ ئەمڕۆ زۆر خۆشحاڵم کە گوێ لە مامۆستا پەیوەند کە پاشخانێکی چڕوپڕی هەیە لەوانە وتنەوە لە بابەتی بزنس و بە بازارکردن بۆ ئاستی جیاواز لە بەشداربووان. So we may have a challenging situation right now, but we also have an opportunity to take steps to improve our skills. لەوانەیە بەڕاستی ئێستا کاتێکی سەخت بێ و بەڵام دەرفەتێکی گرنگیشمان پێشە ئێستا بۆ هەنگاونان بۆ ئەوەی بارەکانی خۆمان بەرەو پێش ببین. So while the coronavirus has put some things on hold for now, it will not stop human ingenuity. دەبینن کە بەڕاستی ڤایرۆسی کۆرۆنا ئێستا هەندێک شتی ڕاگرتووە و هەندێک شت ڕاوەستاوە، بەڵام ڤایرۆسی کۆرۆنا ناتوانێت بەهرەمەندی مرۆڤایەتی ڕابگرێت. So I urge you all to continue to be innovative. بۆیە بەڕاستی داواتان لێ دەکەم کە بەردەوام بن لەوەی کە داهێنەر بن. So good luck to everyone and I hope you all enjoy today's session. بەختێکی باش بۆ هەمووتان و هیوادارم چێژ لە بابەتەکەی ئەمڕۆ وەربگرن. Thank you so much. زۆر سپاس. Thank you. زۆر سپاس بۆ بەڕێز کۆنسڵی گشتی، سپاس بۆ وتەکانی بۆ هیوای کە مامۆستا پەیوەند فەرموود دەست بکە بە ئەم کاستان باش بەڕێزان. باش بەڕێزان خۆشحاڵم بەڕاستی بۆ یەکەم جار بەم شێوەیە و بە ئۆنلاین کە بەردار بوو لە کۆرسێکە کە
ئەمریکان کۆنەکەی هەزار ساڵ بکاردەوە ئەم دەرفەتە مەخسەن بەڕاستی ئێمە دەورەکانمان هەر بەردەوام بووە تەمەن لەگەڵ ئەمریکان کۆنەکە بەڵام ئەوەی جێگەی باسە ئەوەیە کە دەرفەتێکمان دروست کردکە ئەم ماوەیەش لە ناو ئەجوویەی کۆرۆنا و لە ناو دنیای کۆرۆنایە بتوانین کە شتێک بخەینە سەر فەرمانی ئێوەی بەڕێز و ئەمە لێرە کۆمەڵە ڕوونکردنەوە هێستەکە دەست پێکەم زۆر سپاسی بە ڕسپۆنسبڵی ئەمریکیەکم لە هەولێر من فێگین بڵێ فرانسی بە زانستەکانی مارکتینەکەین چینە ناو وردە بەرەو دنیای مارکتین مارکتین ئەلکترۆنیکی مارکتین یا دیجیتال مارکتین بەر مارکتین ئەلکترۆنی ڕۆین لە ڕۆژی سێهەم ئەمە ڕۆژ یەکەم و دووهەم ئەبێ ئەمە تەواو بێت لە ڕۆژی سێهەمە ئەبێ بگەین بەوەی کە ئێمە باسی نێتوەرک مارکتینەکەین نێتوەرک مارکتین لە ئێستایەکە لەو بزنسە زیرەکانی کە هەیە توانین بڵین سمارت بزنس یاخود بزنسی سەدێکە ئێمە ئەتوانین ڕوبەڕووی ببینەوە یاخود تاکی کوردی ئەتوانێت بە سەرمایەکی کەم ڕوبەڕووی کارێک بێتەوە بزنسێک بێتەوە کە نەتیجەکەی ئەیکا بە کەسی گەورەی یاخود کەسێک لەباری بزنسە شارەزای بچڕات بۆیە مەفروضە پێویستە ئەمە باسکەین لەبەر ئەوەی کۆمەڵێک حاڵی گرنگ هەیە کە ئێمە تێکەوتین لە مەسەلەی کۆرۆنایە و ئەتوانم بڵم ڕایچڵەکانی یاخود بە هۆشیاری کردینەوە ئێمە پێشتر زۆر باسمان لە مەسەلەی نێتوەرک مارکتینەکە یاخود بۆ نمونە بزنسی سمارتیان یان مارکتینی ئەلکترۆنی باسمان نەکرد ئەماوت کە ئەمە ضرورەتێکە هاتوۆتە پێشەوە شەپۆلێکە وردە هاتوۆتە پێشەوە ئەبێ ئێمە خۆمان لەگەڵ بنجێنین ئەو هەندێک بەداخەوە خاوەنکارەکان پیان وا بکە ئێمە لە خۆمانەوە ئەم قسەی ئەکەین ئێمە ئاگامان لە دنیای دەرەوە نییە بۆ نمونە یاخود بۆ نمونە لە خۆمان ئەڵێن ئەبێ بچین بەرەو دنیای ئەلکترۆنی ئەوان پیان وا بکە ڕێگا تەقلیدیەکە بۆ کڕینی فرۆش بۆ کڕین و فرۆش لە بینی کڕیان و فرۆشیادا بەڵێ کاکەوبی من دەنگێنێ بەڵێ مامۆستا پەیوەند بەردەوام بە باشی گیانم تکایە هەر پێشنیارێکی بەشداربووەکان ئەگەر دەنگم خراپ شتێکێ پێم بڵێن با بزانین چاکەکەین چونکە من ئەمڕۆ لێرەم بۆ ئێوە لێرەم بەڕاستی بۆ ئەوە لێرەم کە بتوانین شتێک بگەێنین قسەکەم لەوەیە بوو زۆرێک لە خاوەنکارەکان پیانەوتین کە کاکە ئێوە دوای کڵی بەردوو باسی مارکتینەکەن یاخود باسی بزنسی ئەلکترۆنیک گوتمان بۆچی لەبەرەوەی لە دنیای واقعەوە ئەیان دوورە ئەوان هەر لەسەر ئەو ڕاهاتن کڕین کڕیار و فرۆشیار و بەڕووی یەک بوەستن ئەم پارەکەی باتێ ئەو شتەکەی بات و لێرە ئێمە ئەمانزانی کە لە دنیای دەرەوە لە دنیای غەیری واقع شتێکی ترمان هەیە لەناو ئەلکترۆنە کە ئەمیش ئێستا بۆ تەواقعی یعنی من نتوانم بڵم پەتای کۆرۆنا ئەم باشی هێنا ئێمەی جێڕایەوە بۆ ناو دنیای ئەلکترۆن و بۆ ناو پەیوەندەکانمان بە ئەلکترۆن و بزنسەکانمان بە ئەلکترۆن من نمونەتان ئێمە بەردەم ئەم پێشی بێمە سەر باسکردنی مارکتینگ چ نمونێکتان ئێمە لەم پەتای کۆرۆنایە بەڕاستی هێندەی کە دیلیڤەریەکان و ئەو ئۆنلاین ئیشی لەسەر مارکتینگ ئەوەندە مارکتینگ تەقلیدی ئیشی نەکرد یاخود کڕین و فرۆشتن ڕووی نەدا چونکە هەموو شوێنێک داخرا بوو خەڵک ئەبوو نزیک نەبووایەتە لە کەسی تر بۆیە لێرە بە پێویستمان زانین دوو بەرەسپاس بۆ ئەمریکان کۆرنر کە ئەم دەرفەتی ڕەقسان بەڕێزان من بەردەوامە بوونەکان ڕۆژێکم دەست پێکەین بەوەی بزانین مارکتینگ چییە بۆچی بەمە دەست پێکەین لەبەرێت ئەگەرەوە بەڕێزان بتێ ببیتە مارکتەرێکی باش ئەبێ شارەی مارکتینگ بین ئەگەر بتێ ببیتە بزنسمانێکی باش ئەبێ شارەی مارکتینگ بین ئەگەر بتەوێت ببیتە نێتوەرک مارکتەرێکی باش کە لە باری نێتوەرکی شارەزایی لە بواری مارکتینگ ئەبێ ببیت مارکتەرێکی باش ئەبێ ئەگەر لە پرانسیپەکان و جانبە زانستەکانی مارکتینگ بێ ئەنجا ئێمە ئەتوانین ببین بە فرۆشیارێکی سەرکەوتوو ببین بە کڕیارێکی سەرکەوتوو یعنی سەیری کە ئەنە ئەبێت بناغەکەی مارکتینگی تیاابێ ئەگەر وان لێ ئێمە بەڕاستی وەک ئەوە وایە بە خانوێکمان دروست دەبێت کە بناغەکەی چی بێ بناغەکەی ئەتوانم بڵم بۆش بێ یاخود پوش بێت بۆ ئەوەی سەر ڕۆکێت وەلێ ئێمە نامانەوە ئەم بینایی دروستەکەین ڕۆکێ ئەمانەوە بزنسی دروستەکەین بزنسێکی باشکەن و بیگوجین بە پێی سەردەمە جیاوازەکان ئەوەندەی کە گونجاندن هەیە لە ناو دنیای مارکتینگە یا مارکتینگ ئەلکترۆنی یان نێتوەرک مارکتینگ یان هەموو بزنسەکانی تری زیرە کە مامۆستا هۆمەر لە چەند ڕۆژە بۆتان باسەکە لەو بوارەیە زۆر شارەزایەتی باشی هەیە بەڕاستی بۆیە جەنابیان باسی بزنسی ئەلکترۆنیتان بۆکات کە ئێمە بمانێ ئەمە دروستکەین بەڕاستی باشترین هەر بۆ ئەوە ئێستایە کە ئینتەرنێت لەبەر دەستمانایە بۆ نمونە و بای ئەوە الحەمدولله شارەزایی ئەوە هەیە کە بتوانین ئێمە چی بکەین ئیشەکانی خۆمانی کەڕایکەین بۆیە
هەر کاتێک نیشانەمان پێ بەڕێزم با بە ئەلکترۆنیش بکەین ئەبێ ئێمە بناغی مارکتینگمان لە شغڵێکی زانستی خوێندە بێەوە یاخود بیزانین لانی کەم مارکتینگ چێواتە بە بازارگەری ئەنجە ئێستا وردۆ دێنینە سەر بابەتەکە من پێ بەپێ لەگەڵ سلایدەکانمان لێرە و شێریەکەم بەڕێزم ئەڕۆین و شەرحی خۆمانەکەین پلانەکە ئەوەیە من سعاتی یەکەم شەرحەکەم ئەوە سعاتەکانمان پێە سعاتی یەکەم شەرحەکەم تا سعات چارێکی تقریبا بای ئەوەی کە بابەتەکە بێ هەواڵایە بۆ پرسیارەکانی ئێوە بۆ پێشنیارەکانی ئێوە بۆ هەندێک لەو کۆمنتە جوانانی کە هەتانە لەسەر بابەتەکە بۆ ئەوەی بابەتەکەی منیش دەوڵەمەندکەن من زۆر سپاسان ئێستا بە منێمە سەر شەکردنی ئەو سلایدی کە بۆ ئامادە سلایدەکەم والدور الذين نظروا كان مفروض ألوان استفادة يعني بس برضه توزك دنقت قطع بيت أقرب دوري لو عاد ليس كبارك نبي قد نسيب كيتو يعني لا والله من ربطم بالشيء في راسه وغير ربطم يعني هاد حتى ابو قطع عدل نبي براسي بس كان اخوي اس زور باكر باش يعني طبعا سليديا كمان مدرسة فيها كبرزان وشيء لو شكوا جاريين ناوا كمالك هلا أبي راسي كينو راسي كان يعني أمانة براسي هلا كانش أمانة كسبات سكين لزوج شو جذبة وشيء تسويق يا ماركتينج ببازار كاري يا ببازار كردن ناوي درجة للراستيان راستيكي أول كم من بازار جري وكاشكي أو ياي بيوكين دويا بيكوا وكوتشون أسنجري من هي زارينجري من هي لبروي أما بيشيا تو أبي لنا بازار إيشكي براستي با ماركتينج والكتروني بيا با نتورك ماركتينج كي تو نابل الدنيا بازار كي تو لو واقعي كالبازار كيايا اگر هاتو تو هذا الشيء اللي معناه كبير درانو ببازار فعلا اشتكات تبوا بابي خيالات بابي كمال اوهام من بابتانو بو بيست تشيب كينيما وشي بازار قريب من بين باشا وبحكم ويكا عندك بسار ما تقول لك كمال لا برادراني واني بوا شعر زي بوا زمان واني كبيان باش بوا بازار قريب كدابني چونکە پیشەیەکە ئێمە ئەبێ بڕۆین ناو بازار بێ هەستن بە کۆمەڵێکیش ومن ئێستا پێتان ئەڵەم ئیشەکان چیە ئەگەر فریاکەوین ئەمڕۆ ئەمە هەڵەیە هەڵەیەکی تر ئەوەیە بەڕێزان ئێستا کە باسی بازارگەری دەکەین یا باسی مارکتینگ بڵێن یەک بریتە لە ڕێکدانکردنیشت یا بریتە لە کڕین فرۆشتن بەڕێزان کڕین فرۆشتن پێناسی خۆی هەیە بازارگەری کۆمەڵ بابەتگەلی ترە کە ئێمە پێویستە بەڕووگیر بچینە ناوەوە پێویستە کۆمەڵێک بناغە هەیە بنچینە هەیە بۆ دروست بکەین ئەنجا عملیاتکرداری کڕین فرۆشتن دروست بکەین یعنی سەرەتا بە هیچ شێوەیەکداری کڕینیان فرۆشتن دروست نابێت هەڵەیەک ئەوە ئەبێ ئێمە چی بکەین چاومان لەوە نەبێت هیچە ئەو شتێک لەبەردەستمان بڕین بیفرۆشین یعنی هەڵەیەکی گەورەیە پێویستە ئەمەش ڕاست بکەینەوە کە ئەبێ لەم دەورەیە بگەین بەم قەناعەتە کە بازارگەری بۆ ئەوە نییە دەست بینە شتێک و بڕ لە بازار بفرۆشین کە ئەمە خەلەلێکی گەورەیە بەڕاستی بەڵکو لە سەرەتای ئێمە پێویستمان بە دروستکردنی ئەو بناغە و بنچینانەیە کەوامان لێکە دوایی چی بکەین کرداری فرۆشتنەکەمان کردارێکی گرنگ بێت چالاک بێ و ئاستی فرۆشتمان بەرز بێتەوە بەچی بەوەی کە ئێمە خاوەنی داتایی گەورە گەورە و معلوماتی گەورەی لەسەر بابەتەکە کە وردەچەکە لە پایە گەورەکانی ئەم ناو دنیای بزنس و مارکتینگ دەبێت با لێرەوە لەو شەوە دەستمان پێ کرد وشەی بازارگەری بەکارهێناوە و هەمیشەش با بڵێن ئەمە جێگای ئەوەیە کە خەڵکانی کە بێت کە بواری زمانوانی ئەمان پێ جوانتر بێلەوەی کە ببین بڵێن بازارگەری یان بازارکاری بڵێن بازارکاری یا بازارکردن دێمە سەر سلایدێکی تر ئەگەر هەڵە نەبوو بەڕێزان دەنگم چۆنە بێزەحمەت مامۆستا ئێستا دەنگ زۆر باشە کامێرەکەمان داخست لەبەروی کە لۆ دروست نەبێت لەسەر خەتەکە بە زۆر باشە سپاس بۆ ڕوونکردنەوە بەڕێزان کۆمەڵێک هەڵەی تر هەیە دەبێت ئێمە چاکی بکەین ئەبێ ئاگامان ئەلەوە بێ لەم دەوریا وردە پێی ئەگەین
وەگەشتمە هەر شوێنێک پێتان ئەڵم ئەمە هەڵەکەیە ڕاستێکی ئەوەی وەکو چۆن لەو شەکۆ هاتین ئەنجە لەواتە سەردەمیەکەی بازارگەریەوە هاتین کە هەموو شتێک بریتنیە لە فرۆشتنیشت بازارگەری بریتنیە بەتەنها لە فرۆشتنیشت بە پێچەوانەوە دروستکردنی کۆمەڵک بناغەیە کە وردەودە دێنە سەری بە پێی مێژە جیاوازەکان بازارگەری دابش ئەکرێت بەسەر سێ قۆناغ زۆر گرنگە کە بریتین لە قۆناغانە بەرزان قۆناغی یەکەم بازارکردن بە ئاراستی بەرهێنان طبعاً قۆناغەکە لەکەوە دەست پێکات ئێمە دەرسی مێژومان نییە ئاگاتان لەوە بەڵام تەنها سەرنجتان ڕاکێشم بۆ ناو ئەم بابەتە کە مارکتینگ لە خۆیەوە دروست نەبووە بەڵکو باگراوندێکی مێژویی زۆر دوورودێژی لە پشتەوەیە ئەتوانم بڵم قۆناغی یەکەم دەست پێکات لە پێش ڕەنیسانس و لە ناو ڕەنیسانسەکە مانگەرن بۆ سەدەی 12 و سەدەی 13 کە دێتە سەرەوە یعنی لەو کاتەوە بەردەوامە و ئەتوانین دنیای دەرەوە دەست و پەنجان دەمێکە لەگەڵ ئەم زانستیان دەرم کردووە بەڵام ئەوانش لە سەرەتایان نەگەیشتونەتە مارکتینێکی بڵێن ئایارە 24 یان میسالی کە ئیشی لەسەرکەن حتا یەتە سەر قۆناغی سێم کە بە بازارکردن بە ئاراستی واتای نوێیە یعنی سەیری کە بەڕێزان لە قۆناغ یەکەمە بازارگەری چی بووە بازارگەری تەنها بە ئاراستی بەرهەمهێنان بوو خەڵک پێی وا بوو بەس بەرهەم بێنەوە بیخەرە ناو بازارەوە ئیتر خۆی سەرفە بێت یعنی خاوەن شەریکەکان خاوەن کۆمپانیاکان پێیان وا بووە هەتا بەرهەمی زیاتر بێت لەولا فرۆشتن زیاتر بێت بەڵام ئەمە دوایی بۆ هەڵەی گەورە بۆیان سەریانەکە هەر بەرهەمیان هێنا بەشی ئینتاجات بەشی بەرهەمهێنان بەس بەرهەمی هێنا ئەی خستە ناو بازاڕەوە نە ئەگەڕایەوە بۆ بەشێک کە ناوی مارکتینە بزان پێداویستی خەڵک چۆنە ئاستی بازار چۆنە ئێمە چۆن ماماڵە لەگەڵ خەڵک لەگەڵ بەکارهێن هاتین چی بۆ بەکارهێن دروست بکەین ئەو شتانەی ئێمە لە بازارە جێگا دەکاتەوە ئەمانە نەبوون دراستانە بەس قووەتی ئینتاج واتە بەکارهێنانی ئەو سەرچاوانەی هەیە لە بواری ئینتاجە تا زیاتر بەرهەمبێنی تۆ سەرکەوتووتری بازارگەری هەمووی ئەوە بووە یعنی ئەیان خستە ناو بازارەوە دواتر وای هەڵسەریان کرد بەرهەمەکانیان ئەمێنێتەوە هاتن چیان کرد وتیان کاکە ئێمە ئەمەی کردومانە ئاسی بەربەرزکردنی ئاسی بەرهەمهێنان ڕەنگە باش بێ بەڵام هەڵەیەکمان هەیە لەم بابەتەیە هەڵەکە ئەوەیە گەر سەرنجتان بم بابەت هەڵەکە ئەوەیە بابەتێکی زۆر ئەمایە بەبێ ئەوەی بە سرف ببێ بۆچی لەبەر ئەوەی حساب بۆ خواستی بەکارهێن نەکرابوو ئەمایەوە وا بۆ ئاراستەکە بە ئاراستی بەرهەمهێنان بووە باشە دوای هاتن چیان کرد وتیان کاکە ئێمە ئەگەر بێت و ئاراستەکە بگۆڕین بە ئاراستی فرۆشتن ئەوەی کە بەرهەمی ئەهێنین و پێویستە بیفرۆشین و لە بازار ئەمە هاتن چیان کرد کادری بواری فرۆشتنیان دروست کرد ناڵم ئەم ستێپانە هەڵەیە نا بە پێچوانە ئێستاش کادری فرۆشیاری باش ئەتوانم بڵم پارەی باشترینەکان لای کۆمپانیەکان کە بە دوای مندوبی باش فرۆشیاری زۆر بەتوانایە ئەگەڕن ومن بۆیە ئەمە ڕوونەکەمەوە بۆتان ئەمە پێتان بڵم کە زانستی مارکتینگ چۆن گەیشتووە بم ئاستە هەتا ئەگاتە مارکتینگ ئەلکترۆنیکە ئێستا ئێمە وردەوردەوەتا لەسەری ئیشەکەین بازارکردن بە ئاراستەی فرۆشتن بەڕێزان وابوو کادری بواری فرۆشتنیان دروست کرد تیمی فرۆشتنیان دروست کرد ئەمە دوای فەتی ڕەنیسانسە هەتا نزیکی سەدەی 19 بۆ سەدەی 20 ئەمە ئاوا بەردەوام لە سەدەی 20 بە تەحدیدی لە دوای حربی عالەمی دووەم یەکسەر بە بازارکردن بە ئاراستی واتای نوێ دێتە ناوە بە بازارکردن کە یەک بە ئاراستەگە سلایدەکە ببینن بە بازارکردن بە ئاراستی واتای نوێ واتە چی واتە ئەمڕۆ هەتا ئەمڕۆ بەردەوامە و ئەم ئاراستی نوێ بەڕاستی دەتوانم بڵم تەکنۆلۆژیا دەستێکی کاریگەری هەبوو لە چیە لە جوڵاندنی بواری بازارە بەو دیوایە کە ئێستا ئەیبینن کە بۆ نمونە چییە بازارکردن بە ئاراستی واتەنە هاتن ستۆپێکیان کرد شەریکە گەورەکانی دنیا وتیان بۆستن کە بۆستن ئەوە ناکرێت با بۆستی زەین چی بکەین باشە هاتن ئاراستەیەکیان دۆزیەوە کە ئیتر ئەوە نەگەڕێنەوە بۆ بەشی بەرهەمهێنان واتە بەشی ئینتاج هاتن چیان دامەزران بەشێکیان دانا بە ناوی بەشی تەسویق واتە بەشی مارکتینگ وتیان ئەوەی نوقسانە لای ئێمە شتێکە ئەوەیە کە ئێمە نەمانتوانیوە دیراسەتی بازار بکەین یعنی ئەو کۆڵەکانی کە ئێمەی خوێنین لەم دەورێ نەمانتوانێت زانیاری لەسەر بەکارهێن کۆکەین و نەمانتوانیوە خودی بەکارهێن شرۆڤە بکەین چونکە بەکارهێن دوجار بیرمان نەچێ کاینێکی حەیوی ئینسانە تۆ بێ بەو شکڵە لە ڕوبەڕووی ئینسان ببیتەوە کە چی پێویستە داخوازەکانی چییە بۆ لەبەری خواست و ئارەزوەکانی ساڵ بە ساڵ ئەگۆڕێن بەڵام ئەمان باوەڕیان بۆ گۆڕانکاریان نەبوو پێشتر هەر بەرهەمیانە هێنا هەوای لێ هاو بابەتەکانیان ئەمایەوە کڵەکە ئەگول ئاوازە دوجار ئاراستەکردن بە واتایە کەوتنە لێکۆڵینەوەی بازار دیراستکردنی بازار کەوتنە ئەوەی کە ئایا تا چەند ئێمە بتوانین
حیسەی سوقی واتە تا چەند توانین بەش لە بازارە داگیر بکەین ئەمە بەچی ئەبێت بۆ دیراستانە ئەبێت کە ئەکرێ ئەو چوارپایە کە ئێمە خوێنین ئەمە ئەساسیاتە زانستیەکانی بواری مارکتینگ کەواتە لێرە هەڵەیەکی تر هەیە ڕاست بکەینەوە ئەبێ ئێمە دان بۆیە بنین بازاری مشتری ڕێزان نەک بازاری خاوەن کۆمپانیا نەک بازاری بەرهەمەکە بەڵکو بازاری مشتریە ئیمڕۆ مشتری تەحکومەکە مادام وایە ئەمان بیریان لەوە کردەوە کە باشە بەکارهێن مادام بازاری بەکارهێن کەواتە بەکارهێن چی پێویستە ئەبێ ئێمە ئەوەی بۆ بکەین بۆیە هاتن چیان کرد دەستیان کرد بە لێکۆڵینەوە لە بازار وردەوە بەرزن ئەمڕۆ بەردەوام ئەم ئاراستەیە حتا ئەمڕۆ کە ئێمە دانیشتوین بەو دنیا تەکنۆلۆژیەوە کە هاتووە بەی مارکتینی ژواتە بە مارکتینگ ئەلکترۆنیشەوە کە هەیە بە نێتوەرک مارکتینگ بەشێکەوە مارکتینگ بەمانەوە هەمووی ئیمڕۆ بەردەوامە و ڕۆژ بە ڕۆژ شکلی تازە لە مارکتینگ یەتکایەوە بۆچی ئاراستی میلەتان گۆڕا بەڕێزان کۆمەڵگاکە گۆڕاوە ئەم کۆمەڵگایە کە گۆڕن ناتوانانی تۆ کۆمەڵگای ئێستا دروست بووە تەعامل لەگەڵا بکەی بە 100 ساڵ پێش بە 50 ساڵەوە پێش کە بەداخەوە بزمانی کورد ئێستا لەمە دەرنەچووە بەداخەوە بزمانی کورد هەتا ئەم دقیقەیە بەڕێزان لەم ئاراستەیە دەرنەچووە یعنی ئەبێ ئێمە بینە دەرەوە لەم حەقیقەتە بۆیە پێویستە ڕوبەڕووی بینەوە ڕوبەڕووی ئەو گڕانکاریانە ببینەوە کە ڕۆدەن خۆشبەختانە سەیری کە من وا ئەڵێم یعنی کۆرۆنا ڕاستە زەرور زیانێکی زۆری گەردا لە عالەم بەڵام لە زۆر شتە هۆشاری کردینەوە کە ئێمە ڕوبەڕووی بابەتە ئەلکترۆنیەکان بینەوە ڕوبەڕووی دنیای ئەلکترۆن بینەوە لەناو بزنس و لەناو مارکتین و لەناو کاری فرۆشتن کڕین و فرۆشتن بە ئەلکترۆن بەڕێزان ئێستا من دنیایکی گەوری داگیر کردووە هەل لەو ڕقم حسابیەوە کە تۆ هەتا سەیری کۆمپیوتەرەکە مۆبایلەکە دەکەی بزانی چەندیان چۆن مامەڵی لەگەڵاکەی هەتا دوایە تاشتە گەورەکان عقدی گەورە بە کۆمپیوتەر و بە ئینتەرنێت ئیمڕۆ ئەبەسێ ئۆنلاین بەڕێزان لێرە ئەو هەڵێمان ڕاست کردو ئەبێ ئیتر ئێمە لەمە دوای ئیشی ئێمە چۆن بێت بازاری مشتریە ئەگەر ئێمە بە ئەلکترۆنیش مارکتینگ بکەین ئەبێ ئێمە بەم شکڵە بەم مەفهومە مارکتینگ بکەین بۆ ئەوەی چی بکەین ئەڵێ چی فەلسەفەکە ئەڵێ چی بەڕێزان فەلسەفەی تازە پێمان ئەڵێ بازار دروستکەن ئەنجە بەرهەمی تێکەن نەک تۆ بەرهەمیشی بۆ بێنی نەزانی بازارەکەی تۆ چێ لە چاسێک بەرهەمێک بێنی شرۆڤەی بەرهەمی منافسینەکانە نەکردبێ نەچووبیتە دنیای ململانیەوە نەچووبیتە دراستە نەکرد بێ بەرهەمی بەرامبەرەکانە چییە ئەمە بۆ هەمووی ئاوا ئەمە ڕاستە بۆ نێتوەرک مارکتین بۆ مارکتینی ئەلکترۆنی بۆ بزنس سمارتەکان ینی بەبێ بوونی قۆناغەکانی مارکتین قۆناغە زانستیەکانی مارکتین ئێمە پێم وایە ئەمە نەکەین باشە ئەمانە دراستێ بکەین دوجار ئەچین بۆ خۆمان بە ئارزوی خۆمان مەلە لەناو ئەو ئیشە گەورانیاکەین کە ئەمڕۆ لەناو ئەلکترۆنە بەردەستە خۆمان زۆر باشە بەڕێزان دێمە سلایدێکی تر طبعا ئێمە هەر ئیشێکەکەین لەناو دنیای مارکتینە ئەبێ ئێمە بڕیاری مارکتین بین بڕیارەکانی مارکتین بین واتە کۆمەڵێک بڕیارمان هەیە کە دین دەست درێژەکەین بۆ ئەوەی ڕیکلامێ بکەین بین بەرهەم بێنین ئەمانە هەمووی پێوتێکی بڕیارەکانی بازارگەری حتا تۆسێکردنی ئەم کاڵە ئەگەر خزمەت گوزاریش بێ دەست ئەلکترۆنی بێ یاچە تەقلیدی بێ هەتا گەیشتنی بەدەستی خەڵک هەموو ئەم بناخانی کە دروستێکین کە دوای ئەمە باسی ئەەکەم لە پێناو چیایە بەڕێزان ئەگەر سەهمەکە ببینن لە پێناو دروستکردنی ویاخود بۆ نمونە ڕاستکردنەوە و دەعمکردنی ئەم بابەتانی خوارەوەیە هەردووی چ 4 پیس چ 7 پیس بەچی بە دنیای معلومات و بە زانیاری و ئێمە ناتوانین لە خۆمان و بەرهەمێک دروستکەین ئەگەر زانیاریمان نەبێ بەکارهێنەکەمان چ بەرهەمێکی هەیە کە 4 پیس بۆ ئەو شەریکاتانەی بەڕێزان کە شمەک بەرهەمێنن 7 پیس بۆ ئەو شەریکاتانەیە کە خزمەتگوزاری بەرهەمێنن وەکو ئاساسیال فەرزن یعنی بۆ نمونە ئەبێ لە دنیایەکی وەکو ئاساسیال فەرزن وای دابنین یا وەکو کۆڕەکتیڤ ئەبێ بێن ئەمانە چی بکەن هەموو پیەکان دراست و شرۆڤە بکەن بەڵام زیاتر پێویستی بۆ شەریکاتی سلعی بەڕێزان 4 پیس کافیە بۆچی لەبەرەوەی لە دنیای خزمەتگوزاریە کە 7 پیە بەڕاستی پێویستیمان بە پرۆسێس و فیزیکەڵ و پیوپڵ هەیە بۆ ئەوی بتوانین خزمەتگوزاریەکە بگەێنین دەلاکێک ناتوانێت خزمەتگوزاریەکەی بگەێنێ ئەگەر پیوپڵەکە خۆی بۆڵن پیوپڵ ئەگەر دەستێکی کارامی بەهێز نەبێت بەڵام لەولاوە ئێمە ئەتوانین دوگمەی معاملێک دا بگرین خەڵکێک لێی بزانێت و لێی نەزانێت یەک بەپێک دوگمێ و پەنجەی پیانێ بەرهەمێکمان بۆ بەرهەمێنێ جا لێرەوە بەڕاستی ناوەکانی بە کوردی بۆ نووسیون ئەم قەرەبپێوەنە پێوتە بڕیارەکانی بازارگەری و یاخود مارکتینگ میکس تێکەڵەیەکە هەمووی بەیەکەوە کارەکەن نابێت پەنجەبەرین بۆ ئەمانە بە هیچ شێوەیەک بەڕێزان هەتا ئەو دیراستە نەکەین لەبەر ئەوەی بە شکلی وە بەس
مەفهومە واتەکان بە سەردەمەنوێکە ئێمە تەعامل بکەین بۆ سەردەمەنوێی کە ئێستا ئێمە بەرزن يعني ئێمە بەم شکڵ ئێمە تەعامل بکەین بەم شکڵە تازەی سێم قۆناغی سێهم بۆیە جارە دەست نابین بۆ بڕیارەکانی مارکتین بەرهەم ناهێنین پرایزین سعردانان نرخدانانین لەسەر کاڵەکانمان جارێ پرۆمۆشن ڕەواز پێدان و ڕێکلاممانە نایکین جارێ پلیس تەوزیعکردنەوە پلیس لە بەمانەی شوێنێ بەڵام دوای پێتان لەم بچێنی یعنی تەوزیعکردن ئێمە لە چوار شوێنەوە ئێمە تەوزیعاتەکەین یا ئاویە بەڕێزان یا ئاسمانیە یا وشکانیە و بە خۆشحاڵیەوە لە سەردەمانی دوایە ئێمە تەوزیعی ئەلکترۆنیشمان هەیە بۆ نمونەکو جیازی ATM ئۆتۆماتد تێڵەر مەشین ATM کەچی پەخۆی پارەکە دەیاتێ تەوزیعی کردی پێویست ناکات بڕۆیتەوە بۆ بانقەکە ئەگەر بانقەکە لە هەولێر بێ ئەگەر بانقەکە لە وڵاتێکی تر بێ لە ATM یعنی سەیری کە بزانە ئەلکترۆن چیمان بۆکە بۆیە لێرە تەوزیعکردن لێرە لەگەڵ پرۆمۆشن لەگەڵ پرایزین لەگەڵ پرۆداکت هەر چواریان نابێت دەستی بۆ بەرین وەزایدە ئەم سیانی ئەم بەریش کە چیە پرۆسێسە فیزیکەڵە پیوپڵ دەستیان بۆ بەرین هەتا چی نەکەین هەتاکو ئێمە بازارگەری بە شکلی نوێ نەکەین واتە نەچین بناغەکان بخوێنین بۆیە ئەگەر هاتمە بناغەکانمان خوێن ئەو کاتە تێ ئەگەین چۆن بەرهەم دروستکەین ئەو کاتە تێگەین چۆن نرخ دابنین ئەو کاتە تێگەین چۆن پرۆمۆشنی بۆ بکەین ڕەواجی پێ بدەین تەرویجی بۆ بکەین لە پەیجەکەمانەوە وا نەزانن مەسەلەی ڕیکلام و تەرویجکردنوانە هەر لە شکڵە تەقلیدیەکە هەیە لەو حەیەکەیەکی لە بازار هەڵی یاخود پاکێجینێک پاکەتێکە بەدەستەوە هەمووی لۆگۆ ئەوەی نەخێت ئیمڕۆ باڵین دنیای تەرویج مارکتینگ بەڕاستی زۆر فراوانە لەناو ئەلکترۆنە بە تایبەتی تۆ پەیجەکە بێ بۆ خۆیشی خۆ دەکەیت ئەتوانیت دنیای ڕیکلامی تیا بکەیت یعنی من بەسم لێرەیە دەست نابین بۆ ئەم شتانە بەڕێزان هەر چواری لێرەش هەر حوتی هەتا چپین دیراست نەکەین بۆ ئێمە دووبارەکەم زۆر گرنگە هەتا بناغەکان واتە پایە گرنگەکانی مارکتینگ دروست نەکەین باشە ئەم لێرە ئەوەستین بەڕێزان باشە ئەچینە سەر ئەوەی کە بزانین چۆن پایەکان دروستکەین و مەفهومێکیش لە چی لە تەسویق وەرەگرین بزانین بازارگەری یعنی چی باشە بەڕێزان لێرە چوار وێنەمان هەیە گڵۆپەکە وێنەی یەکەمە وێنەی دووهەمن ئەم بناتیسێ بەڕێزان وێنەی سێهەم مکەبەرەیەکە یاخود سپیکەرێکە با بڵێن نیشانی دەنگۆیەکە لێرە سەر شەرحیەکەین ئەمانە چییە لێرەوە ئەزانین بازارگەری چییە هیچ پێویست ناکا پێناسی بنووسینەوە دڵنیاتانەکەم لە وێنەکانەوە و لەو شەرحەوە کە ئەیکەین ئێوە خۆتان دەیان پێناسن داتاشنەوەی لە بیدایەتەوە کە ئینتاج ئەکرێت لە ناو معمەلە حتا کاتی تەوزیعکردن کە ئەگا بەدەستی خەڵکیش لێرە ئێمە ئەبێ شکڵەکانی هەموو پێگە مارکتینەکان و هەموو بناغە مارکتینەکانمان لێرە بڕی بێت و لێرە دیراستمان کردوێت ئەجنا ناتوانین بەرهەمێک بێنینە دەرەوە کە چی بێ کە بتوانین بازاری پێچی بکەین پێ ئاوادان بکەین و بازاری پێداگیر بکەین و یاخود بۆ نمونە حیسەی سوقیمان بەشە بازاری خۆمانی پێ گەورەکەین وێنەی یەکەم کە گڵۆپەکەی بەڕێزان ئێستا من بەداخەوە طبعا ئەگەر لە قاعەیەکە بووینایە ئەوە ئەبوو بە پرسیاری ئێوە ئەم وێنانە باسی چیم بۆکە خۆتان وەڵامی ئەوەتان ئایەوە کە بازارگەری چیە بەڕاستی بەڵام لێرە ناچارم من لێرە بۆتان شەرەکەم لەبەرەوەی شتەکان ئاوانە ئەگەر سەیری بکەین ڕیزێ گڵۆپمان هەیە لە ناوێنە گڵۆپێکمان هەیە گڵۆپەکە چییە ئەم گڵۆپە لە هەمویان داگیرساوترە شەوقی زیاترە ئەوانی تر کوژاونەتەوە سەیریکەن بەڕێزان هەموو خەڵکەکە ڕووی کردوتە چی ڕووی کردوتە گڵۆپە باشەکە گڵۆپە ڕووناکەکە ئەمە بە واتایە کە بەرهەمی باش ئەو بەرهەمەیە کە بتوانێت ئاراستەی خەڵک بگۆڕێ بەلای خۆیە کە لێر گۆڕیوێتی هەموو ئەم ئاراستەی خەڵکانی بەلای خۆیان گۆڕیوە واتە ئەم شەریکات چی کردووە ئیتر ئەمە یان براندێکە یا کۆمپانیاکە هاتووە چی کردووە دراسەتی ئەم خەڵکی کردووە زانیوێتی ئەم خەڵکە چی پێویستە دراسەتی ئەم لە گڵۆپەکانی تر زۆر باشتر بووە بۆ خەڵکەکە لی کۆبەوە هاتو ئەم لەسەر داتایشی کردووە لێکۆڵنی بازاری کردووە لە بینی منافسەکانیان بەرهەمێکی ناوازەی یەناوەتەکایەوە کە جێگەی خۆشحاڵ و خۆشبەختی هەموو بەکارهێنەرانی بووە بۆیە لێرەیە ئەگەر بە پێویستی بزانین پرسیارە لە خۆمان بکەین ئەی باشە گڵۆپەکانی ترکە کوژاونەتەوە کەواتە ئەمانە چین سکوتیان کردووە ئەم کۆمپانیانە یان ئایا لە بازار چی نەماون یا بەرهەمەکەیان بردووە لە بازار
ئەمە پرسیارێکە کە دەبێت لە خۆمانی بکەین وەڵامەکەی ئەوەیە کە نەخێر ئەم کۆمپانیانە ئێستا لە بازاڕە ئیشەکەن فەرەزە مەیدا بنین بەڵام نەیانتوانیوە بەرهەمێک دروستکەن یا دیراسەتێککەن یا مارکێتینی بکەن بازارگەریە بکەن کە چی بێت لەم بەخۆتر بن لەم شەریکەی بەخۆتر بن ئەگەر بە ئێکس وای زێت ئەمە شەریکەی زێت بێ ناوی بنین ئەجینە ئەوانەی توش بەرهەمیان هەیە لە بازاڕن بەڵام لە ململانەکەیە لە دنیای منافەسەکە چێ لە پێشەوەیە ئەم بەرهەممان لە پێشەوەیە کە چییە کە هاتووە بازارگەری لەسەر شکڵی علمی کردووە باشە وێنەی دووەم بزانین شەرحکردنمان بۆ وێنەی دووەم لە وجهە نەزەری چیەوە لە وجهە نەزەری ئەم وێنەیەوە بەڕێزە ئەم موگناتیسە ئەگەر دیقەت بن هەموو خەڵکەکەی ڕانەکێشاوە بەشێکی لە خەڵکەکە ڕاکێشاوە هەندێکیان ترازاون یاخود بەرەو پێشەوە چون کە بڕۆن بۆی بەڵام جارێ نەچوون هەندێکیشان هەر هەستیان پێ نەکردووە ئەمە یعنی چی لێرە سێ شکڵ لە جۆری مارکتین لەم سەکەین مارکتینیان ئەوەیە کە زۆر جەزاب بووە توانیوێتی کۆمەڵی خەڵک ڕاکێشێ بۆ خۆی شکلك لە مارکتینی تر شکلە لە پلانی تر ئەو شکڵەیە کە نەیتوانیوە ئاراستی بەشێک ڕاکێشێ لەبەر ئەوەی محەیر ماوە نازانن بڕۆنە لای تۆ کە شەریکەکەی تۆی یان تۆی کە نێتۆر مارکتینەکە و کردووە یا بزنسە ئەلکترۆنیەکە و کردووە یان بچنە لای شەریکاتی تر بۆچی لەبەری تۆ نەهاتووی بزنسەکەی خۆی بۆ شکڵە ڕووناکە وەکو گوڵۆپەکەی سەرۆپشانیان بی تا ئەوانەی ناوەڕاستیش هەست بکەن بەوەی کە شتێک هەیە بە ناوی بەرهەمێکێک کە ئەبێ ڕای چڵەکانین ئەبێ بڕۆین یعنی ببین بە موگناتیسەکەەوە تەسویقی باش با بەڕێزان بازارگەری باش ئەو بازارگەریەیە کە تەسیرات دائنێ لەسەر کۆی تەواوی کۆمەڵگە لەسەر کۆی تاکەکان ئەوانی دواوە کە پێیان نەزانی و هەرماونەتەوە بەڕێزان ئەمانن ئەو خەڵکانن کە هێرشی مارکتینەکە یاخود پرۆگرامی مارکتینەکە نەیتوانیەوە بگاتە ئەوان واتە لێرە چی ئەبێ ئەم بابەتە خەلەلێکمان بۆ دروستەکە خەلەلەکە لە شەریکە خۆیەتی نەک لەوەی مشتەرەکە پێی نەزانیوە نەخێر ئێمەین وەکو شەریکە کە خەلەلمان هەیە بەرهەمەکەمان نەیتوانیوە خواستی هەموو کەسەکان وەکو یەک چی پاردی بێنێ کەواتە خەلەلەکە ئێمە لێرە هەڵەیەکی تر هەیە بێ ڕاستی پێوە ڕێزان کایە ئەمانەی کە پێتان هەڵێم ئەگەر قەڵەم کاغەزتان لا ببینوسن زۆر باشترە بۆ دوای پرسیارتان هەبێ هەم لە بیرتان نەچێتەوە سیر بکەین ئەبینین ئەو جەماعەتە خەڵکی لە دواون ئەم کۆمەڵ خەڵکی لە دواون نەبوون بە موگناتیسەکە نەبوون بە بەرهەمەکە یاخود بەرهەمەکەیان لەمز نەکرۆ هەر ئەسڵان لە ڕێکی وەستاون ئەسڵان هەر پێشیان نەزانیوە کە بەرهەمێکی بۆ ناوە کەواتە ئێمە بین چی بکەین لەم حاڵەتەیە خەلەلەکە خەلەلی مشتری نییە ئەمە هەڵەکەی بێ ڕاستیکەینەوە هیچ کاتێک مشتری خەلەلی نییە بەڕێزان خەلەلەکە ئێمەین کۆمپانیاکەی نەیتوانیوە ئاستی هەمومان ڕاکێشە بەلای خۆی چونکە کۆمەڵگە لە کۆمەڵک چین و توێژی جیاواز پێکاتون ئەم چین و توێژانە ئەبێ ستێپ بای ستێپ تۆ دەسوپەنجان لەگەڵان نەرمکەی بە پرۆگرامی تەسویقی باش بە پرۆگرامی مارکتینی باش تا والی ئەەکەی هێندە شایع ئەبێ هەموو چین و توێژەکانی کۆمەڵگە ئەگرێتەوە پرۆگرامەکە ناکرێ بڵێ من ئەم فیئم هەیە بەسە ئەوە بۆ من هەر کەسێک هەر بزنسمانێک ئاوا بیری کردەوە بەڕاستی ئەمە بیرکردنەوەیەکە کە خەونی نییە گەورە ببێت خەون بۆ گەورەبوون ئەوەیە بزنسەکە تەواوی کۆمەڵگا بگرێتەوە و ئەو خەڵکانش بگرێتەوە کە ئاگایان ئەگەر لە هەر کوێیەکی دنیای بزنسەکەی تویا بن بۆیە ئەمە هەڵێ ڕاستەکەین ئەو مشتری خەلەلی نییە ئەوەی کە کێشەی هەیە ئێمە نەمانتوانیوە دڵی مشتەکانمان ڕازی بکەین و یاخود بەکارهێن لە خۆمان نزیک بکەینەوە یا مشارکین ئەوانەی بەشداری بزنسەکە ئەکەن لەگەڵمانە جات چ ئەلکترۆنی بێت چ نێتۆر مارکتینگ بێت ئەچینە سەر وێنەی سێهەم کە ئەمەیە بەڕێزان ئەبینین دەنگۆیەکمان هەیە باشە دەنگۆکە ئەگەر دیقەت بن ئەم وێنێ من هەروە داناوە بۆ ئەوەی کۆمەڵک شت هەیە ڕوونیکەینەوە بەڕێزان دەنگۆکە ئەگەر کۆمەڵ هێڵی لێوە دەرچۆ هێڵەکە ئێستا شەرحێکن ئەم هێڵانە چین ئەو سپیکەرم بۆ داناوە هێڵەکە ئەگەر دیقەت بن هێڵی ئەم ڕەنگە مەیلە و قاوەی باوە ڕۆشتۆ بۆ تقریبا لە خۆیە چێ ڕەنگەکە هێڵی سوور چۆ بۆ سپی هێڵی شین چۆ بۆ شین ئەم شینە هاتۆ بۆ سوور ئەم سەوزە هاتۆ بۆ سەوز لێرە یعنی چی ئەم بابەتە ئەم بابەتە واتە ئێمە ئەگەر هاتوو پێش هەموو شتێ سپیکەرەکە ئەبێت دەنگۆ هەبێت هەر بزنسێکت هێنایە ناوە هەر بەرهەمێکت هەبوو ئەگەر هاتوو کەیسی دروست نەکرد لە کۆمەڵگەیە قەزەی دروست نەکرد نەبووە دەنگۆ بەڕاستی تۆ خەلەلت هەیە لە مارکتینە ئەبێت دەنگۆ دروستکە بڵێن بەڕاستی شتێکی مهم هاتووە هەر کاتێک ئەمە لەسەر زمانی تاکەکانی کۆمەڵگە ڕەنگی دایەوە کەواتە تۆ توانیت تەپشتن ناو تاک بە تاکی خەڵکەوە ئەمە باشترین بزنسێکە کە تۆ کردبێت باشترین بەرهەمێکە کە تۆ بەرهەمە دێنابێت
چ بەرهەمی ئەلکترۆنی بێ هەمانە ئیمڕۆ چ نێتۆرک مارکتینەکە ئەیکەین و چ بۆ زیاتر ئەچمۆ ناو دنیا ئەلکترۆنیەکە چونکە بەڕاستی لە سەردەمی کۆرۆنایە بگورم دایما ئەوچمەوە ئەو خەتە لەبێت لە سەردەمی کۆرۆنا بڕاستی ئێستا ئێمە لەم سەردەمایانەوە لە دوای کوڕژ من پێم وایە دەبێت ئەم مۆزعەکە بزنسە ئەلکترۆنیەکان ئەتوانم بڵێم قورسایی خۆیان وەرەگرن لێرە سپیکەرەکە واتە تو بێت دەنگۆ دروستکەی ئەمە بەچی ئەکرێت بە پلانی مارکتین ئەکرێت بە پلانێکی ئاقوانەی بوارەکانی قراراتە تەسویقەکانەکرێت پیەکان کە پیشانەمان چ چوار پیەکە بێت چ حەوت پیەکە بێت بۆیە نابێت جارێ دەستبین لە پیەکان ئەبێ ئەمانە تێبگەین زین چی بکەین ئەنجا دوایی ئەچین ڕوبەڕووی بڕیارەکانی بازاڕگەریە بینەوە لێرە خەتە زەردەکە بەڕێزان ئاگاتان لێ یا خەتە سوورەکە بە ئەمە دابنم ئەم خەتە سوورە هاتووە بۆ ئەم کەسە کە بەجلی سپێوە ئەمە یعنی چی ئەماش کە خەتی شینە هاتووە بۆشین واتە ئێمە مارکتینێک ئەەکەین بە شکلش ڕاستە خۆ کاریگەری دروست دەکەین لەسەر ئەو کەسێک کە پێویستی خودی کەسەکە پێویستی بەشتەکەێت بەڵام ئەگەر هاتوو ئەمە نابێت مانوەستێنێ بۆ ئەوی کە کەسێک هەیە بۆ نمونە کەسێک هەیە نەوعەنما پێویستی بەشتەکە نیە دا ئێستاە پێویستی پێینە ئێمە بین لێ بگەڕین نەخێر ئەبێ ئێمە بین هێزی پێداویستی دروستکەین لە خەڵکە کە بڵێ ئەمە بۆ تۆ ضرورە کاتێک خەبەرێ بێتڵە من دوا کەوتم لەم ئیشە ئەبووە من زووتر بمکردە لێرە بابەتەکە ئەمەیە خەتە سوورەکە کە چۆ بۆ سپێکە بەڕێزان ئەمە واتای چی بە واتایە ئەگەر هاتو تۆ بەرهەمێکە هەبوو نەوتوانی لە ڕێگای کەسی یەکەمەوە بیگەێنی بەرهەمەکە واتە چۆن واتە ئەبێ لە ڕێگەی کەسێکی ترەوە بیگەێنی نمونەشم بۆ ئەمە چیە شیری مناڵ و دایبی بەڕاستی شیری مناڵ تۆ ناتوانانی ڕکلامی بۆ مناڵک بە مناڵک تێبگەێنی بڵێ ئەم شیرە دەرەجێکەوەرە بیکڕە مناڵ چوزانێت ئەبێ بە پێچوانەوە کاریگەری سەر باوکەکەیان دایکەکە دابنی فەرزن ماتی جوانکاری کەسێک بۆ خوشکەکەی یەکڕە مێردێک بۆ ژنەکەی یەکڕە فەرزن وای دابنی یعنی ئەبێت تۆ لە ناو مارکتینە لە پاکێجی مارکتینە بەڕێزان ئەبێ هەموو ئەم شتانە کۆکەیتەوە واتە ئەبێ زۆرترین خواستی کەسەکانە تۆ بەدەستیان نابێت ئێستا پێناسێکی فلیپ کۆتلەر هەیە لەسەر مارکتین چییە بریتێ لە چی لە کۆمەڵک چالاکی کە پێکەوە ئیداریانە لە چوارچێوەیەکی ئیداریە کارەکەن بۆ پڕکردنەوەی خواست و پێداویستەکانی خەڵکی لە کاتێکی دیاریکرا بە لەینیی دیار لە سەردەمێکی دیاریکراوە باشە بەس خۆ ئەمە پێناسەیەەکە من بۆیە پێناسەکانم نەنووسیوە دەیان بچەنەزار هەیە بەڕاستی کە هەمووش ڕاستە بن لێرە بۆ هاتم ئەمەم ئاوەڕوون کردەوە لەلای ئێوە دەیان پێناسەی لەلا دروست بێت شتێکی ترمان هەیە وێنەی چوارەم باسی ئەومان بۆ ئەکا کە ئێمە چۆن ئینتاجەکەین چۆن بەرهەمێنین بەڕێزان لە وتم لە قۆناغە کۆنەکانە ئینتاج بەرهەمێنە نەئەگەڕا بۆ تەسویق بەس ئێستا وانە ئێستا ئینتاج دەست ناکا بە ئاوە ئەوەستێت بەشی تەسویق ئەڵێ بەڕێزانی تەسویق چ جۆرە بەرهەمێک ئینتاج بکەین تەسویق پێڵ ئەبێ ڕەنگەکەی وابێ ئەبێ عەدەدەکە ئەوە نەبێ لە بازاڕە لەبەروی عەدەدی زۆر نەخێنە بازاڕ چونکە هەر کاتی عەدەد زۆر بوو ئەبێ ئاگامان لەوە بێ سعر داڕۆزێت کەمە هەموو کاتێ ڕاز نییە ئەم معادلەیە بەڵام تۆ ئەبێ چی بکەی ئەبێ بەڵانسێک وەربگری زیاد لە پێویست نەخەیتە بازاڕەوە بەرهەمەکەی خۆ سوود بکەیت ئەبێ بە پێی پێداویستی مجتەمع بە پێی پێداویستی کۆمەڵگە بازار تۆ ئەبێ بەرهەمبێنی ئەمەم تەسویق ئەیکا لێکۆڵینە بازاڕەکە ئەو پێمان ئەڵێ جەنابی بەشی ئینتاج زەحمەت نەبێ ئەمە نەمان بەرهەم بۆ بەرهەمبێنن با ڕەنگەکەی وابێ با مواسەفاتەکەی وابێ با ئەلکترۆن لەویا بۆ بەم شێوەیە کار بکە یعنی سەیرکە ئێستا تەسویق شتەکانەکە بۆیە ڕایەکێک کە پێی وایە کۆڵەکەی پشتی هەموو بزنسێک بەڕاستی تەسویقە کە پێنج کۆڵەکەی ئەساسیمان هەیە لە بزنسە یەکیشان ئیداری داراییە چۆن داراییەکەمان ئیدارە ئەکەین یەکیان استراتیجیە چۆن استراتیجێتمانە پارێزین بۆ ساڵی تر بۆ 2 ساڵی تر چونکە بزنسە دەیمومەی هەبێ واتە بمێنێتەوە بەردەوامی هەبێ یەکیان تەسویق چۆن تەسویقەکەین بەڕێزە باشە لەبەرەوە ئیداری مواردی بەشری HR چۆن لەسەر HR ئەمانە پایە گەورەکانی ناو دنیای بزنسن وەن بەبێت تەسویق ئیمڕۆ بەڕاستی ئەتوانین بڵین بزنسەکەمان بزنسێکی نوقسانەوە یاخود بەرهەمەکەمان بەرهەمێکی جان نوقسانە بێت لە هەر چوارچێوەیەکە تۆ بزنس بکەیت هیوادارم لەسەر ئەم سلایدە کەمترین پرسیارتان هەبێ بم بەخشن کە هەر من قسە ئەەکەم بەڕاستی هەر کارەکەم وایە چی بکەم یعنی تر ئەلکترۆنە جینا ئێستا مقۆمقۆی خۆشمان دروست کردبوو لەسەر بابەتانە ئەگەر برادرانی کاکاوبیر ئەدمینەکان کێشەیشان نەبێ من بەردەوامە لەسەر سلایدەکانی تر مامۆستاگیان دەستە خۆش ئەگەر بتوانیت تێبوو بۆ تێستێک کامێرەکەت بکەیتوانێ باش دروستەکەت ئەگەر کێشەکە خۆمان لای خۆمان داخینەوە زۆر چاک با تۆزێکی خۆم دەرکەون غەدرم لێ مەکەن
باشە بەڕێزان بەردەوامە بین هیوادارم ئەم مەفهومی بازار گەری گەیشت بێتە لاتان و دعمی ئەم مەفهومی خۆمەکەم بە یەک دوو قسەی جوانی فیلیپ کۆتلەر سەرەتا فیلیپ کۆتلەر بزانین چێیە فیلیپ کۆتلەر زانایەکی بووە ئەمریکیە باشە ئەڵێ چی ئەڵێ ئەمریکان پرۆفێسەر born in ئەڵێنچەند 1930 لەدایک بووە طبعا ئەم کابرا پرۆفیسۆرە کورسایەکی زۆر باشی هەیە لە جامعەکانی دنیا و لە ناو مارکتینگی عالەمە عینەن شت فیلیپ کۆتلەر چیمان پێڵە بەڕێزان یعنی ئەو قسانی من ئەیکەم جیرفان و نەمێناوە بەڕاستی من ئیستینا دەکەمە قسەی ئەم ڕێزانە چونکە ئەمانە بەڕاستی لە بوارەکەی خۆیانە قاڵبوونەتەوە فیلیپ کۆتلەر ئەگەر هەموو ساڵە کتێبێکی نەبێ هەڵ نەبم بە 2 ساڵ جارێک ئەو کتێبی کە دەری کردووە ئەیهێنێتەوە جارێک تعدیلی تیاکات و جارێک دەریەکاتەوە لەبەر ئەو لەگەڵ گۆڕانکاریەکانی سەردەما فیلیپ کۆتلەریش خۆی گونجاندوو و ئەڕوات زانیاری نوێمان پێدا من دوو شتی طبعا ئەم وێنەیان ئەمێنی فیلیپ کۆتلەر باسی ماڵوکاڵە باشترین ئەدڤەرتایزمنت واتە باشترین ڕێکلام و ڕێکلامەیە کە بۆ نمونە زۆرترین خەڵک لە خۆی بکاتەوە منە کوردیانم تەرجەمەکە بەڕێزان کە زۆرترین خەڵک باتێشن بابەتێکی تر هەیە کە قسەم لەسەر کردوتم بازارگەری ئەوە نییە بڕی دەستی بێتی و بڕی بیفرۆ یەکسەر بڵێ فەرم بڕەوە کە بیفرۆشە لە نێتۆر مارکتینگا فەرم شتەکە بە خەڵک ڕاگەێنە و لێی فەرم بە مشارێکمان زۆر بێ و بەشداربوومان زۆر بێ لە تەسویقی ئەلکترۆنی عادی خێران خەنم خەرسەر وڵاتە دوودی خێراهینی بۆ بکە ئەها سەیریکە مەسەلا تەسویق ئەم جوانمان پێڵێ بزانین فیلیپ کۆتلەر چیمان پێڵە بەڕێزان فیلیپ کۆتلەر لە یەکێک لە وتەکانیاکە یەکێک لە وتە شایعەکانی پێمان ئەڵێ هونەری marketing is not the art of finding clever way to dispose of what you make ئەڵێ مارکتین هونەری مارکتین ئەوە نییە کە تۆ ڕێگایەکی کلێڤەر وی ڕێگایکی زیرەکانە دۆزیتەوە بۆی چی دروستەکەی بەڵکو چییە ئەسێکە بۆ ئەوەی یەکسەر نەچین ئینتاژکەین بەڕێزە بڵێن عادی بەس خەتی ئینتاژمان فراوان بێ بەسە ئەی بزانین ئەم چیمان پێڵە ئەڵێ ئێتز واتە فەنی مارکتینگ هونەری مارکتینگ ئەوەیە چی it is the art of creating genuine customer value ئەڵێ چی ئەڵێ مارکتینگ ئەوەیە قیمەی زەبوون قیمەی بەکارهێن بەرزکەیتەوە بەهای بیتێ چۆن من بەهایم بە بەکارهێن بەڕێزانم قسێ بەدەخوێنەوەی بۆ بکەین بەهای بەکارهێن بەڕاستی من کاتێک دەتوانم بێنم کە من شتێکی بۆ دروستکەم پرۆژەیەکی بۆ بێنم نێتۆر مارکتینگێکی بۆ بێنم چوزانم شتێکی شمەکێکی بۆ دروستکەم کە ڕەچاوی بەهای بەکارهێنەکەم دەبێت چونکە بەکارهێن ئینسانە ئەبێ ڕێز و ساتی حرمەتی لە شوێنێکا بهێڵینەوە کە بەڕاستی چی بکەین کە بەڕاستی هەست بۆ بکە کە ئینسانە شتێکی باشی بۆ کراوە ئەڵێ تو هەر کاتێ توانی و بەهای بەکارهێن بۆ پرۆداکتەکەی خۆ بەرزکەیتەوە واتە پێناسەی بەکارهێنت کرد لەناو پرۆداکتەکەی خۆتە ئەمە چی کردوێتەوە لەو سەرەوە ئاستی فرۆشتن بەرزەکەیتەوە بەڕێزان فەنی تەسویق لەوەیە کەواتە لێرە کۆتلەر چیمان پێڵە پێمان وتکە یەکسەر دەزمەوەن بۆ فرۆشتن وەرە بزان تا چەند توانیتان بەهای بەکارهێن لەنا ئەساسیاتی ئیشەکەتانە بەرزێتەوە نمونە بۆ ئەمە چێ بەڕێزان یعنی هەندێک شتەڵم نەبێتە حاڵەتێک بزمانی هەمووی ناڵم هەندێکیان ئەچون لە چاینا بڵۆپێکیان گەمانە 24 سەعات دەڕۆی باشە 24 ساعت ئیشکردنی بۆ ئەبێت کەمە بێ بەهای بەکارهێنتیایە ئایا ئەو بزنسانە بەردەوام بوون قازانجەکان کامە بوو ڕەنگە سەفقەی یەکەم قازانجاکرد بەس لەدوای ئەو تەواو کەس ئەو براندەی نەکڕیەوە مەبەستی من لێرە چییە نەیانتوانی بەهای بەکارهێنەکەیان ئەچینە ناو مەطعەمێکەوە بەڕێزان ئەچینە ناو مەطعەمێکەوە مەطعەمێکیان خواردنەکەی زۆر باشە بەڵام کە تۆ دانیشی سەعاتێک کەس نابراتە ئەچیتە مەطعەمێکی ترەوە لەوێ بەهای تۆ پارێزراوە بوو جارێک تر ناچیتەوە بەڵام بە هەمان شتە مەطعەمێکی تر ڕەنگە خواردنەکەی بەقەدەش باش نەبێت بەڵام کوواڵیتێکی مناسبی هەیە لە چارێکێکە دوو چارەی ئەڵێ چۆن خزمەتێکم کە تەواو بووی دەسڕی تەڕ بوێنێ یعنی پێشوازی و لێکات هەمیشە دوایی کە ئەچی دەدرێت ئەڵێ ئەوە منم بەڕێزم لێگیرە ها چۆن بەهای ئینسان بەرزەبێتە بەڕێزان خزمەت گوزاری یەکێکە لەو کەناڵانی کە ئەتوانی بەهای ئینسانی پێبەرزکەیتەوە جا ئەمە لە نێتۆر مارکێتیش هەروایە چێ داونلاینی ئەبێت چی بکەیت قیمەتی داونلاینەکانی خۆتان بەرزکەنەوە بۆی چی بکەن بۆ ئەوەی وا بێ ڕۆژێ لە ڕۆژان ئەو هەست بکە کە بوونی هەیە کە ئەم بزنسە دروستی کردووە ڕاستی بزانین ترمان پێڵە کۆتلەر لە وێنەی سێهەمە پێمانەوە چی بەڕێزان لێرە شات ئیسناد ناکاتە سەر فرۆشتن بەتەنیا ئەڵێ the sales department is not the whole company ئەڵێ بەشی فرۆشتن
sales department بەشی ڕۆشن بەڕێزان ئەڵێ بریتی نییە لە هەموو کۆمپانیەکە but the better than the whole company be the sales department ئەڵێ ئەبێ هەموو کۆمپانیەکە ببێتە بەشێک لە فرۆت يعني چۆن يعني ئەبێ چی بکە تەسویق ئەو بەوا بەکاری فرۆشتنی تەفکیرکە بێت تەسویقی خۆی بکە ئەبێ مەوادی بەشەری باشترین خەڵک بەکاربێنین بۆ ئەوی ئینتاجمان بۆ بکە ئیشەکانی بینە دەست ئەبێ ئیداری مالیکەمان باش بە دایمە سندوقی نەقدمان پارەی دەبێ بۆی بەکاری بێنین لە کاتی ئینتاج لە کاتی نەمانی سووری نەقدیە و هەروە بێت ئەبێ بین چی بکەین بین باشترین استراتیژی و پلان دابنین بۆی بین ئاستی فرۆش بەرزکەینەوە لەولا بۆ ساڵی ئایندە بۆ 2 ساڵی ئایندە یعنی سەیری کە بەڕێزان نابێ ئێمە بەتەنیا تەرکیزمان لەسەر بەشی فرۆشتن بێ وەکو لە قۆناغی دووهەمە ئەمە کرا لە قۆناغی دووهەمی ئەو سەردەمانەیە کە باسم کرد من بۆ ئەوە باسم کرد چونکە وتم دەرسی مێژومان نیە بەڵام بۆ ئەمە باسم کرد لە قۆناغی دووهەمە تەنها هەموو تەرکیز لەسەر فرۆشتن بوو ئەگەر چی شتە گەورەکەمان نەکرد و وەکو کۆتلەرەوە بۆ ئەبێ هەموو بەشەکانی تر لە کۆمپانیاکە ئیش بکەن لە پێناو بەشی فرۆشتنەواتە ببن بە بەشێک لە فرۆشت ئەمان ببن بە بەشی فرۆشتن کۆتلەر لێرشەوەمان پێڵە بۆ ئومێ دەکەم ئەم سلایدش جێگەی خۆشحاڵی و سوودی هەموو لایەک بێت منەچ مەسەر سلایدێکی تر وردە وردە نزیکە بمۆلەوەی کە دەستبەرین بۆ بەڕێزان وردە لە پایەکان نزیکە بینەوە ئێستا باشە ئیتر ئیمڕۆ فریای چەند پایە کەوتم دروستی بکەین ئەڵێم دروستی بکەین ناڵێن بیخوێن یاوەری بگرین چونکە بێت دروستی بکەین ئەوە فریاکەین ئەوەی فریاژ نەکەوتین داینین بۆ تەکمیلی بەیانی لەگەڵ تەسویقی ئەلکترۆنیە کە شکڵێکی ترە لە تەسویقیش جۆرێکی ترە لە تەسویق یا بەشێکە چونکە ئەساسیاتەکەی ئەم زانستەیە بەڕێزان کە ئێمە خوێن باشە ئێستا بزانین گرنگی بازاڕگەری لە چیایە ئەم شتانەمان هەمووی باسکردن گرنگەکەی چییە بۆ بیخوێنین بۆ بە زانستی بازاڕگەریە بچینەوە ئەگەر هەتا کوێستا هەڵەیەکمان هەبوو یەکێک لە گرنگیەکانی ئەوەیە گەر دیقەت بن کە نووسیمە لێرە ئەڵێ بەرزکردنی ئاستی سەرمایە ئەمە قسێکی سادەیە بەڕاستی ینی ئەگەر سەر لە قاعەیەکا بووینە پرسیارم لێکردن چۆن ئاستی سەرمایە بە تەسویق بەرزکەینەوە پرسیارە بێ لە خۆمانی بکەین بەڕێزان چۆن سەرمایەمان بە مارکێتین بەرزەکەینەوە جا ئەگەر سەیریکەن ئەگەر هاتوو نێتۆرک مارکێتین بێ مارکێتین ئەلکترۆنی بێ هەمان شتە مارکێتین سەرمایەمان بەرزەکاتەوە بەڕێزان چۆنی ئەگەر هاتوو مارکێتینێکی باشمان کرد ئەگەر ئیمڕۆ 1000 وحدەمان بەرهەمهێنابێ واتە 1000 یەکە لە شتێکمان بەرهەمهێنابێ ئەگەر مارکێتینێکی چاکمان بۆ کرد توانیمان ئەم 1000 یەکەیە زوو بکەینەوە بە پارە باشە و خەڵک خۆی بەدوایە گەڕا ئەو قازانجەی دەستمانەکەوێ لێن ئەیخێنەوە جارێکتر بواری بەرهەمهێنان ئەم جارە بە قازانجەکەی و سەرمایەکەی یەکەمەوە 2000 یەکەمان بۆ دروستەکە 1500 یەکەمان بۆ دروستەکە باشە جارێکی فرۆشت مارکێتینی باشمان بۆ کرد فرۆشتمانەوە قازانجی زۆر بەرهەمی زۆر قازانج زۆر بەرهەمی زۆر ڕەسمالی زۆر وای لێ هاو ئەو دەزمای پێمانە ئەیکین بە 2 ئەوەن و 10 ئەوەن و هەتا ئەگەینە ئەو ئاستی کابینم بزنسمانیان بزنس ومانێکی باش شتێکی تر کە تەسویق بۆمانەکە کە زۆر گرنگە گەیاندنی زانیاری ئێمە لە تەسویقەوە ئەتوانین زانیاریەکانمان بگەێنین بە بەکارهێن یان بگەێنین بە مشارکینی بزنسەکانمان ئەبێ مارکێتین بێ بەڕاستی پلان دابنین چۆن ئێمە زانیاریەکانمان بگەێنین و چۆن زانیاریمان وەرگرینەوە پردی پەیوەندی نێوان خەڵک بەکارهێن لەگەڵ بزنسەکەتە یا لەگەڵ شەریکەکە لەگەڵ کۆمپانیاکەتە لەگەڵ بەرهەمەکەدا چییە پردی پەیوەندیەکە مارکێتینە بەڕێزە لەبەر ئەوە مارکێتین دەرەجەیەکی گەورەیە کە ئەمان گەێنێ بە زانیاری گەورە کۆکردنەوەی زانیاری کە لە خاڵەکانی خوارەوە هەیە و لە هەمان کاتە لە ڕێی مارکێتین و زانیاری بە سوود ئەگەیەنین لەسەر بەرهەمەکەی کە هەمان لەسەر بزنسەکەی هەمانە بۆ دەستی کار و بۆ بەکارهێن ئەو ئەتا زانیاری نەبێت نایە بەرهەمەکە لێ بکڕێت نایە بەشداری بکە لە بزنسەکە تا جا هەر جۆرە بزنسێکە هەیە بۆیە من پێم باشە سەرەتا ئێمە چی بکەین ڕوبەڕووی ئەم هێرشە لە مەسائلی زانیاری ببینەوە کە ئەبێ دەست و پەنجە لەگەڵانە بکەین سیستمی بۆ دروستکەین کە پێوتێ سیستم ئینفۆرمیشن ئەجا بۆ ئێرە سیستمەکە چی لێ سیستم ئینفۆرمیشن مانیجمنت کامە یەکێکە لە پایەگەورەکان دروستی ئەکەین دوای باشە یەکێکی تر گرنگی تر پڕکردنەوەی پێداویستەکانی بەکارهێنە یاخود بەرهەمهێنە یان بەکاربەر یا کڕیارە ئێمە وشێکمانە عەربی پێوتین زەبوون هەموو بێتەوە تقریبا هەموو ئەو کەسانی مامەڵە لەگەڵ کۆمپانیەکەی تۆ براندەکەی تۆ یا بزنسەکەی تۆ یاکەن پیانۆترێ زەبوون اینجا ئەم زەبوونی ئەوە ئەو زەبوونی ئەوە بەم شڵە زەبوونی خارجیمانێ زەبوونی داخلیمانێ ئەوەش ئەچینە لەناو دنیای مانیجمنتە ئەتوانین ئەمە بخوێنین
ئەتوانین لە ڕێگای چێوە بەڕێزان لە ڕێگای بە بازارگەریەوە ئەتوانین بە تەواوەتی پێداویستیەکان بگەینینە دەستی بەکارهێن وەزائیدەن بزانین چیان پێویستە واتە توانیمان خواستەکان بۆ بکەینەوە باشە ئەگەرچی مارکتینی کۆنوانە بوو بەڵام سەردەمی تازەیە ئەڵێ هەر بەرهەمێکە دەرکرد هەر پرۆژەیەکە نایە ناو خواستی بەکارهێنی پڕ نەکردەوە ئەم پرۆژەیە خەلەلی هەیە باشە ئەمە مارکتین بۆمانەکە پێمانەڵێ چۆن خواستەکە پڕکەینەوە ئەچین دراسەتیەکەین دراسەتی بازارەکەین دراسەتی ئەو کەسە ئەکەین کشتەکەی ئەگەین بزانین ئەو حەزی لە چییە ئەو ئێوە چی بەکاربێنێ ئەو پارەی چەند پێ پرایزین وی بزانین بە چ نرخێ دایبین تا ئەو بێتە پێشەوە زۆر باشە وتم بۆکردنەوەی زانیاری پێویست لەسەر بازار و بەکارهێن و منافسەکانمان کە ئەمەش گرنگە بۆ کردداری بڕیاردان لەسەر چالەکەەکانی بازارگەری واتە بڕیاردان لەسەر بڕیارەکانی بازارگەری کە پیەکانە حتا زانیاریمان نەبێت ناچین بەلای پیەکانە بەڕێزان ئێستا بۆمان دەرەکەوە کە پیەکان چین بۆیە دەستکاریان ناکەین باشە هەر گرنگجێکی ترم خاڵی خوارەوە هەر گرنگجێکی تر بەڕێزان ئەگەر مؤشری ماوسەکەم ببینن هەر گرنگجێکی تر کە تایبەت بێ بە کۆمپانیاکە یا بە بزنسەکە و ئەگەر ئەزانی مارکتینگ گرنگە بۆی بینوسن بیهێنە ناو هینی خۆتانە ئەمە ڕاستە کە لەلایەن منەوە ئەمە ڕێگە پێدراون لەسەر ئەم ئەساسیاتە ئەگەر بیرکردنەوەتان بۆ بزنسەکەتان دڵنیاتەکەم ئەو گرنگجەی دایەنن بۆ خۆتان و بە باسی بیری لێکن کە گرنگە بۆ بزنسەکەتان بەڵێ ڕاستە بەپێی تیۆرە زانستیەکان یعنی سەر سلایدێکی تر ئەنجا هاتنی سەر پایە گرنگەکانی بازارگەری بەڕێزان چوار پایە گرنگمان هەیە کە ئەبێ بەڕاستی دراسەتی بکەین لە میانی ئەم خولەیە یەکێک لە پایە گرنگەکان یەکێک لە پایە هەرە گرنگەکان وردە ئاوایی نەخوارەوە کە بریتە لە چی بەشکردنی بازار ئێستا پێکەوە بازار دابەشەکەین بزانین دابشکردنی بازار یعنی چی دووهەم ڕەفتارەکانی بەکارهێن دووهەم پایەکە ئەبێ دروستیکەین ڕەفتاری بەکارهێن زۆر زۆر مهمە تەواوی بزنسەکەی تۆ مامەڵە لەگەڵ خەڵکی کەسی بەرامبەر ئاکریکا یان بەکارهێنەکەیە یان پێی ئەڵین کڕیار یا بەکاربەرە چونکە بەکارهێن و بەکاربەر فەرقیان هەیە بێ ئاگەمان لەوە بێ و هەردووشیان هەمووشان بەمانە بە عەربیەکە پێوتین زەبوون یا متعاملین ئەوانەی کە مامەڵەمان لەگەڵا ئەبێ بین دراسەتی بکەین ئەمە پایەشی گەورەیە هەتا دراسەتی ناکەین نەزانین کەسی بەرامبەر چۆنە ناتوانین مارکتینی بۆ بکەین بڕواتان بێت لە هەموو بزنسەکانە ئەمە بوون بزنس ئەلکترۆنیەکان نێتۆرک مارکتین بە تەسویقی ئەلکترۆنی یعنی ئی مارکتین باشە پای سێهەم لێکۆڵینەوە لە بازار واتە ریسێرچ مارکتین بەبێ بوونی لێکۆڵینەوە لە بازار ئێمە ناتوانین بەڕاستی بەڕێزان دەستکەین بە ئاوە بین هەر لە خۆمانەوە پیەکان دەست پێ بکەین پی پرۆداکت واتە بەرهەم بێنین پی دووەم پرایزینە واتە نرخدانە نرخی لەسەردانین هەتا لێکۆڵینەوەمان نەکردێت لە بازار تا نەزانین ئاستی بەرهەمەکەی ئێمە لەکوایە لەکوێ ئاستی منافسەکانمانێت چونکە بێ بیرێ بێ بەتەنیا خۆت لە بازارە نیت منافسیش هەیە لە بازارەکە ڕەنگە بەرهەمەکانی لە بەرهەمەکانی تۆ باشتر بن ئێمە ئەبێ ئەمەمان پێ ناخۆش نەبێت کە کاتێک منافسەکانمان بەرهەمی باشترە ئەو هاتۆ چی کردووە لە تۆ باشتر زانیاری کۆ کردوێتەوە بۆیە گەیشتۆ بۆ لە تۆ باشتر هەوڵی یا و مارکتینەکەی بە قوتکە بۆیە گەیشتۆ بۆ ئاستا کەواتە ئینجا ئێمە بوانە بین ئەمێ قسەکە چوارەم سیستمی زانیاری کە ئەبێ لە ئەنجامی کۆکردنەوەی واتە پایی یەکەم و دروستنی پایی یەکەم پایی دووەم پایی سێم کۆمەڵک زانیاری و داتایەتە بەردەستمان و سەرتا داتا دێتە بەردەستمان ئەبێ بزانین چۆن مامەڵە لەگەڵ ئەم داتایە بەرزن ناچین داتاکە بێنین هەمومان کۆکرد و فڕی بینە سەرڕفێکی چوزانم پرۆژەکەمان کۆمپانیاکەمان لە ناو دۆڵابێکە لایەنی وازی لێبێنی ئەمە نابێت تۆ داتا بۆچی داتا تۆ بۆچی داتا هێنیت بۆ ئەوەی بیکەیتە معلومات و ئیشی لەسەر بکەیت واتە چی بڕیاری لەسەر بێ ئەساسیاتی بڕیاردان بەڕێزان هەر لە بواری بزنسە لە بواری مانجمنتە بەڕێوەبردننی پرۆژێ ئەساسیاتی داتاکانمان بریتە لە چی بریتە لە کۆکردنەوەی داتا و زانیاری ئەساسیاتی بڕیارەکانمان بوو ئەبێ بڕیار لەسەر ئەساسیاتی زانیاری بین ئەگەر وانەکەین ئەم بڕیاری کە ئێمە داومانە ڕەنگە بڕیارێکمان نابێت بە هەزارها دۆلار ما خاتە ژێرەوە لە بزنسەکە بۆ لەبری بە بێبووی زانیاری عەفەویانە بڕیارماندا لەبەرەوە ئەو زانیارانی کۆیەکەینەوە لە ئەنجامی دروستکردنی سێپایی یەکەم لە ناو سیستمێکا کۆیەکەینەوە کە پێوتێ سیستم ئینفۆرمێشن مانیجمنت واتە سیستمی زانیاری ئیدارەدانی سیستمی زانیاری یاخود سیستم ئینفۆرمێشن مارکتینگ بەڕێزان یەک ئێمە سەر پایە گەورە پایەکان کە کاتێ دووەوە بەس جارێت تەنها سەرەتایەکم بۆ هەر چواری باسێت کە ئەم چوارە ئەخوێنین دڵنیاتانەکەم ئەمڕۆ بەیانیشی پێوە خەریگەبی
چونکە ڕاستیەکەی ئەوەیە ئەمە ئیشەکەی تەسویق ئەمەیە ئیتر لە هەر بوارێکات تەسویق بکەیت ئەمە دووبارە ئەەکەمەوە بەڕێزم ئەم شکڵە ئەم بابەتی من بۆ ئامادە کردوون ئەگەر بتوێ ببیتە فرۆشارێکی سەرکەوتوو بزنسمانێکی سەرکەوتوو کڕیارێکی سەرکەوتوو نێتۆرک مارکتەرێکی سەرکەوتوو بزنسی ئەلکترۆنی بکەیت بە تەسویقی ئەلکترۆنیکی ئەبێ شارەزای ئەم بناغی مارکتینگی ئەجینا بە هەڵەیە دەچی لە جێک لە جێگەکان ئێستا بابین لەسەر ئەوەی کە بین پایی یەکەم دروستکەین کە بریتە لە بەشکردنی بازار بزانین بەشکردنی بازار چییە یەکەم بەشکردنی بازار بەڕێزان با سەرتا شتێک لە بازار باسەکەم ئەنجینەتە ئەو بنەمایانە طبعا کە ئەڵین بەشکردنی بازار تۆپی قوماژ نییە بیهێنین و بە مەقەس بەشبەشی بکەین بەڵکو ئەمە پێناسەکەیەتی بەشکردنی بازار بریتیە لە دابەشکردنی بازار بەسەر چەند شەریحەیەکی کارە بەسەر چەند شەریحەیەکی کارە واتە بەسەر چەند زۆر کارێکە کە جیاوازن لێک و ڕێوشوێنی گونجاوی مارکتیانە و دۆزینەوەی ڕێژ پرۆگرامی مارکتینی گونجاو بۆ هەر یەکێکیان ئێمە بۆی هین بازار دابەشکەین میچێکە لە پایە گەورەکان تۆ لە ڕێگەی دابەشکردنی بازارەوە لە زۆر جانبی بازار تێگەی کە ئەڵم بازار دابەشەکەین وەکو چی بەڕێزم خۆی دابەش کراوە سەر ڕوبەڕوو بووینە لە دەرەوەی ئەلکترۆن پرسیارێکم لێکردن کە خۆی دابەشکراوە بازارەکە بە واتای چی چۆن دابەشکراوە بەڵام لێرەوە من خۆم پێتان بڵم بۆی لە ویاڵم پرسیارم لێکردن بۆ ئەوی پرسیار لەلاتان کە گرنگە دابەشکردنی بازار بە واتای ئەم دووبارەیەکەمەوە دابەشکردنی کۆی بازارە بەسەر چەند شەریحەیەکی دیاریکراو واتە چەند زۆر کارێکی دیاریکراو و ڕێوشوێندانانی گونجاوی مارکتیانە و یاخود بە سیستمی بازارگەری گونجاو بۆ هەرێکیان لێرەوە ئەچینە سەر بزانین شەریحەکانی بازار وەکو چی یان جۆرە کارە جیاوازی بازار چی بەڕێزان هەمومان گوزەری ئاسنگەرەکانمان بیستووە هەمومان معرەزی سیارەتمان بیستووە بازارێکی تایبەتە ئەش بازاری تایبەتە بانکەکان بازاری تایبەتن سوپەرمارکێتەکان بازاری تایبەتن بازاری فرۆشتنی قوماش و شتی ژنان تایبەتن بازاری سەوزە و میوە فەرمەوە دابەشمان کرد وردەوردە ئەمەیە دابەشکارێکە پرسیارەکەی من لێرە هەیە پرۆگرامێکی مارکتین داهەنی بۆ کەسێک بۆ کابرایە کە دوکانێکی بەقاڵی هەیە جیاوازە لەوەی کە تۆ پرۆگرامێک داهەنی بۆ کابرایەکە زەڕینگەرە ئەمەیە بابەتەکە تۆ هەتا ئەم دراستانە نەکەی ناتوانانی ڕێکلام بکەی بڵێ با ئەم ڕێکلامە بکەم بە تایبەتی شتێکم هەیە بیفرۆشم بە زەڕینگەرەکان بە تایبەتی بۆ نمونە ئیسپانەم دروستکردم بیفرۆشم بە فیتەرەکان ئەی منتیقە سەناعیەکە ناوچی پیشەسازی بۆ خۆی بازارێک نییە کەواتە لێرە ئەبێ بین چی بکەین یەک شەریحەکانی بازار ئەهێنین دراستیانەکەین بزانین کۆی بەڕێزان کۆی ئەو پرۆگرامە تەسویقی کە ئێمە هەمانە چۆن دابەشین بەسەریانەوە ئایا ئەم پرۆگرامی کە ئێمە هەمانە بەکەڵکی چەند شەریحەیانێت ئەگەر بەکەڵکی زۆرترین هاو کەواتە مهمە ئەمە بۆ لەبەر ئەوەی نەهاتی پرۆگرامەکە بگۆڕی ڕێکلامەکە بگۆڕی بۆ شەریحەیەکی تریان ئەمە پارێتیەکێ کولیفە لەسەر تۆ بەرزەکاتەوە هەموو ئەم پرۆگرامە تەسویقیانە بەبوونی پارێکی زۆرەکە ئەگەر تۆ پرۆگرامێکی واودانەکە شمولی بێ زۆربەی زۆریانی تیا جێگاکەیتەوە کەواتە سەرکەوتوو بووی یەک کولیفە و سەرفکرد لەویایە بۆیە گرنگە ئێمە بزانین بەڕێزان بزانین بازار شەریحاتەکانی ناو بازار چەندی تایە حتا بۆ نێتۆرک مارکتینگ ئایا لە ناو بازاری کوردی ئەو تاکانەی زیاترە میشاکن چێن بەڕاستی ئایا هەموو کەس نێتۆرک مارکتینگ ئەکات ئەبێت نێتۆرک مارکتەر نەخێر ئەمە پرسیارە گەورەکە ئەین شگلین بازاری خۆمان دابەشەکەین ئیتر وا تێنەگەن کە ئێمە یەن باسی بزنس ئەلکترۆنیەکەین یان نێتۆرک مارکتینگ یان تەسویق ئەلکترۆنی وا تێنەگەن کە ئێمە لە دنیای واقعی بازار دوورەکەوین بە پێچەوانەوە ئەبێ کۆی دراسەکەمان لە ناو بازاری واقعی ناوچەکە بێ ئەنجا دین چێکین بزنسەکەی خۆمان یان مارکتینگەکەی خۆمانەکەین ئەمە بابەتەکە وتمان بۆ هەر شەریحەیەک چیەکەین پرۆگرامێکی تایبەتی بۆ داهەنین و ئەگەر پرۆگرامەکەشمان بۆ زۆربەی زۆریان گونجاو بووە ینی بۆ نمونە وەکوتم بەڕاستی تۆ من ئەگەر بەرهەمێکم هەبێت شەریکێکم ئیسپانە دروستکە نەبێتە بەڕێزان جێگەی پێکەنین لەتەن لەبەری من هەوڵێن بەو زمانە قسە بکەم کە شەقامی کوردی قسە پێکات طبعاً هەرچی زۆرمان کێشاوە تا ئەم زمانی زانستە ماخستۆتە سەر زمانی شەقام بەڕاستی ئەوانی شەریحێکی ناو بازاڕن دەیان شەریکات هەیە لە وڵاتانی دەرەوە کە ئەشیای این دروستەکەن بۆیە ئەوان بە نموناهێنمەوە جیاوازیەکی زۆریان هەیە من بێم ڕێکلامی بکەم ئەبێم بەپێی تەوەجوه و تێگەیشتنی کەسەکان ئەو ڕێکلام بکەم کە لەناو ئەو بازاڕە ئیشەکەن کە فیتەرەکانن
نابێ بێم ڕێکلامی بکەم وەگوی بۆ شیری مناڵانیەکەم ئاسیرم من مەبەستم کاڵها ڕێکلام بۆ ڕێکلام بە نمونای ئەجینا مارکتین بریتی نییە لە ڕێکلام بەتەنێت بۆ نمونە کاری فرۆشتنی ڕوبەڕوو بۆ نمونە کاری مندوبی کە ئەکرێ بە تیم ئەڕۆن یا تیمی فرۆشتنمان هەیە ئەمانم کاری بازارگەریم ئەساسیاتی نرخدانان لەسەر ئەم میزبانەیە بۆ فیتەکان چۆن نرخی لەسەردانیم سایکۆلۆژیەتی ئەوان ئەخوێنمەوە بزانم جرفانیان چەندی تایە قوتی شیرایی ئەوان چەنە ئەو دەخلەی هەیەنە چەنە ئەنجایم پرایزین سعردانم لەسەری بەڕێزن ئەسەریکە بۆیە نابێت دەستکاری پێەکان بکەین هەتاکو ئەم پایانە تەواو نەکەین ئەو کاتە بڕیاری خۆمانین بڕیارەکانی بازرگانی پێەکان واتە بڕۆ بەرهەم بێنە بڕۆ سعری لەسەردانێ بڕۆ تەرویجی بۆ بکە ڕەواجی پێ بدە تەوزیعیکە ئایا تەوزیعەکە بە ئەلکترۆنی بیکەم بۆیان یان نەخێت تەوزیعەکەم تۆزیعی تەقلیدی بێ وەکو چۆنکە ئێستا لای خۆمان ئەمە ئەکرێ بەڵام ئەگەر تعامل لەگەڵ بانقێکا کرد واکەم تۆزیعەکەم من بانقێک بم واکەم تۆزیعەکە ئەلکترۆنی بێ چونکە جێگای تیا بێتەوە بە ATM ئەتوانم میشەکەم نیتۆرک مارکتینگ بکەم لە جێک لە جێگەکانەوە ئەتوانم کاشمانیەکەم بە ATM ڕاکێشم زۆر باشە بۆ ئەوەی بین بازارەکە لەسەر شێوازێکی زانستیانە دابشکەین ئێمە دوو بنەمامان هەیە وەکو لەبەر دیدەی هەموو یەکێکتانە هەیە بەڕێزان ئازادن ئەتوانن بەسەدایدەکان بگرن نەتوان بینوسنەوە بنەما گشتیەکان لەگەڵ بنەما تایبەتەکان واتە ئێمە لەسەر دوو بنەما بازار دابەشەکەین بنەمای گشتی و بنەمای تایبەتی با ئێستا بین باسییان بکەین بزانین بنەمای گشتی چیە و بنەمای تایبەتی چییە بنەما یەکەم کە دێین باسیەکەین باسی بنەما گشتەکانەکەین بەڕێزان بە شێوەیەکی گشتی بنەما گشتەکان پێکاتوە لە سێ فاکتەر کە ئێمە بین بازاری لەسەر دابشکین بنەما گشتەکان پەیوەندی بە پرۆداکتەکەی تۆوە نییە ئاگادار بە بنەما تایبەتەکان بە تەواوەتی پەیوەندی بە بزنسەکەی تۆ هەیە بە تەواوەتی پەیوەندی بە پرۆداکتەکەی تۆ هەیە لەسەر ئەساسیاتی پرۆداکتەکەی تۆ ئەبێ بێ بازار دابشکەی لە بنەما تایبەتەکانە وامان پێڵە بەڵام لە بنەما گشتێکانە نەخێر لەسەر ئەم شتانە ئێمەین بازار دابشکەین فاکتەری جوگرافی فاکتەری دیموگرافی لەگەڵ فاکتەری ئاکاری و یاخود ڕەفتاری واتە سلوکی بزانین سلوکی ئەو شەریحەیە لە بازار چۆنە باشە ئێستا بۆ فاکتەری جوگرافی ئەگەر دیقەت بن ئەبێ بین چی بکەین ئایا بەشکاری بازارەکە لەسەر ئاستی ناوەندی شار بکەین یان ناحێ و قەزاکان یان نەخێر لەسەر ئاستی وڵاتە یان نەخێر لەسەر ئاستی دەرەوەی وڵاتە مەسەلەکە جوگرافیە بیرتان نەچێت کەم ئەڵە منطقەی سەناعی هەر سلێمانی منطقەی سەناعیتیان نییە لە بەغاژ منطقەی سەناعیمان هەیە لە کەرکووکیشمانە لە هەولێر هەمانە لە دووهۆک هەمانە ئەمەیە بابەتەکە بووە ئەڵێن فاکتەری دابشکردنەکە کە ئێمە ئیشەکەمان وا بوو بۆ ئەوان بوو یاخود فاکتەری بە کوتاڵ فرۆشەکان یا ئەوانەی مەوادی جوانکاریە فرۆشن لەسەر ئاستی لە هەولێری شێ و لە دووهۆکی شێ ئەبێ بین ئێمە مەوادمانە بێ سەرفی بکەین و ئەبێ بیگەین دەستی بەکاربەرەکەی چۆن بیکەین بازار دابشکەین بزین تا چەند ئەتوانین زاڵبین بەسەر هەموو کۆی بازارەکانی ناوچەکەیە زۆر باشە دووهەم فاکتەری دیموگرافی بەڕێزان دیموگرافی پێکاتوە لە دووسێ شت کە ئەمانن یەکەم ژماری دانیشتوان تەوسعی سوکانی لە ناوچەیەکە این دابشکاری بازار سەر ئەواگەین ئایا بزانین ژماری دانیشتوان لەناو ئەم بازاڕی ئێمە ئەم بەرهەمی بۆ هێنین ئێمە ئەم بزنسەمان بۆ کردووە حتا نێتۆرک مارکتینگ چەند فراوانە چۆن بتوانین دابشکاریەکە لەسەر ئاستی ئەم فراوانیە بکەین بیکەین بە چەند فی ئەو باش ئەمە عدەدی سوکان اینجا شتێکی لە دیموگرافیا چییە ڕەگەز نێرەیامێ ئەو بەرهەمەی ئێمە پێمانە بۆ نێرە یا بۆ مێ یا بۆ هەردووشان ئەگەر بەتەنیا ماوەری جوانکاری ئافتان بێ ئەوە قسەیتانەوە بۆ مێ دەوان کەواتە ڕەگەزی مێ ئەبێ ئێمە بکەین بە مستهدف لە ئیشەکەمانە بۆ وەکو پێم وتن لینکە ڕاستەوخۆکە بۆ ڕەگەزی مێ لە بواری مارکتینە بەڵام چیەکەین بە شێوەیەکی ناڕاستەوخۆ کاریگەری لەسەر مێردەکەی براکەی دروستەکەی ئاسی ئەمێ بابەت واتە ئەبێ بین حساباتی ڕائە ئەو بەرهەمەی مەهمان تا چەند شایع لە کۆمەڵگەیە چ ڕەگەزێک زیاتر ئەگرێتەوە کە ئێمە بین چی بکەین ئێمە بین ئیشەکانمان زیاتر بخەینە سەر ئەو بابەتە بۆ ئەوەی بەڕێزان زەرەر نەکەین بۆ ئەوی تۆ فەرمو ئیمڕۆ ڕێکلامێک دروست دەکەی خۆشبەختانە لە ئەلکترۆنە ینی بە تەسویقی ئەلکترۆنی کولفەی زۆر کەم کردوێتەوە تۆ توانین لەناو پیشەکەی خۆتەوە بێ ڕێکلامێک بکەی بەبێ ئەوەی پاری تێچێت بەڵام بیهێنە ناو تیڤەکانی ئەو تیڤیانی کە لە هەرێمی کوردستانن بێ بە ڕوودا و بێ بە ئێنارتیەکان بێ بە چی ئەوە نێتیڤە نازانم چێمانەی کە هەمووی هەیە تەلەڤیزیۆن لۆکە وەرە بزانە بە چەند بۆ داوەزێنن ئەی دروستکردنی ڕێکلامەکە چێ بۆ دەکا وەرە بزانە چەند کولفەی تێچێ
بەرەزان ئەم چەند هزار دلار چێتە ناو ڕێکلامێکەوە کە ڕێکلامێکی تۆزەکینی هەبێت بەهای خۆی هەبێت لەبەر ئەوە بۆ ئەوی زەرەر نەکەی ڕێکلامەکە مستهدف بێ تۆ ڕێکلام بۆ ئەەکەی بۆ ئەوەیەکی ئاستی فرۆشتن لەولا بەرزکەیتەوە بۆ ئەوی نەچێت یاخود تیمی بۆ هەر ڕێکلام نییەوتم بازارگرت تیم دروستەکەی لە ئەنجامی ئەم داتای زۆرە کۆ کردوێتەوە مەصرفێکی زۆرە لە پای سێما کرۆکەچیە لێکۆڵن لە بازار کەمە ستافی تایبەتیە لێ بکۆڵنەوە لە بازار ئەم هەموو پارێ و سەرف نابێ بە هەدەر بڕوە بۆ ببێت چی بکەیتەوە بەڕاستی کاری بازارگەری پڕ لە پارە بەڕاستی پڕپارەیە چ بۆ ئەوەی دەستێکی کاری زۆری تاجێگارێتەوە باسی تیمی مارکتینگ باسی مندوبم کرد باسی فرۆشیاری سەرکەوتوم کرد باسی و خەڵکانم کرد کە پلانی مارکتینگدا ئەنێن دیکە ستافێکی گەورەی ئەوێ ئەمانە هەمووی دەستی کارن بۆیە پەرەدان بە بواری مارکتین بەڕاستی ئەتوانین بڵێن کۆمەڵک دەستی کاری تازە بەگەڕەخە ینی پارەی باشی تایە لە هەموو ڕوویەکەوە ئیمڕۆ پارەترین بواری بازارگەریە HR ئەمانەیە بەڕاستی ئەجا بۆیە لێرەیە تۆ بۆ ئەوی زەرەر نەکەی تەڵام کولفەیەکی زۆرە بە بواری بازارگەری بۆیە بۆی زەرەر نەکەی نەبێ بە زەرەر بەسەر پرۆژەکەتەوە و ئەبێ ئەم دیراستانە بکەیت وتم فاکتەری دیموگرافی بریتە لە چی بەڕێزان بریتە لەوەی کەم یەکەم دژماری دانیشتوان ڕەگاز داخلی فەرد واتە داهاتی تاکە کەس ببین دراسەتی بکەین ئایا ئەم شەریحەیە کە ئێمە لە دابەشنی بازارە کە ئەچین لای داهاتی چەنە ئایا ئەو موادەی پێمانە بۆ ئەم فیئەیە چەند سعر دابنین گونجاوە لە بری گیرفانیان ئەمەنیتیە من ئەگەرم دراستە نەکەم بەڕێزان یعنی زۆر کوێرانە ئەچمە ناو بازارەوە لەخۆم و سعردانم لە خۆم ئەبێ دراست کرێ هەر جارە پرۆسی سعردانان بەڕاستی استراتیجەتێکی گەوری لە پشتەکە پێوتێ استراتیجەت تەسعیر واتە استراتیجی نرخدانان نابێت لە خۆمانەوە داین ئەم نرخی ئێمە داینین چ لێکەوتەیەکی لێکەوتێت لەناو بازارە و خۆشتان زۆر باش ئەزانن کاچنە ناو بازار ڕۆشتێک نرخەکەی زۆرە چیتان لێکە شتێ نرخەکەی کەمە چەند هەست بە مرتاحیەکە بۆیە ئەبێ ئێمە ئاگامانم بابەتە بێ فاکتەری ئاکاری بەڕێزان بریتێ لە سلوک یاخود بۆ نمونە ڕەفتار ئەبێ ئێمە بین ئەو شەریحە دابەشکاریە کە لە بازارە کردومانە ئەبێ بین بزانین فیئەکان کە جیامان کردون فیتەرەکان وتم زەڕنگەرەکە معرەزی سیارات دنیای مۆبیلە و جلوبەر هەمووی ئەمانە بەشن فیئەن لە بازارە ئەبێ بین دراسەتی بکەین بزانین فیتەرەکان سلوکیان چۆنە ئەوان زەڕنگەرەکان سلوکیان چۆنە بۆ ئەوەی وا بڕۆینە پێشەوە بیگرێت یعنی بەڕێزان مارکتین کە ئەیکەی وەرەقەیەک ڕای کێشیت کە چوویتە بەردەمی فیئەیە کە تۆ بەرهەمەکە و گەیانە ناو فیئەیەکەوە وەرەقەکە و سووتات جارێکی تر هەتا هەڵ ئەسیتەوە زۆری پێچێت بۆ ئەوەی تووشی ئەوە نەبی توی چیەکەی دراسەتی سلوکیانەکەی بزانی ئەم شتەی تۆ تا چەند بۆ ئەمە گونجاوە پرۆژەکەی تۆ تا چەند لەگەڵ ئەوانە یێتەوە باشە و ئەگەر هاتوو سلوکی کۆمەڵک فیئە لە ناو بازارە کۆمەڵک کاری جیاوە لە یەکەوە نزیک بوو تۆ توانی پرۆگرامێکی ئەمەیە لە بازارە تەطبیق دەکرێت دیوە تەطبیقەکەی ئەمەیە تۆ ئەتوانی پرۆگرامێکی مارکتینی زۆر باشیان بۆ دەبێت کە بۆ هەمویان ببێ واتە یەک کویفە سەرف کرد بەڵام چی کۆمەڵک چین و توێش کۆمەڵک فیئەی جیاوازە لە بازار گرتەوە بە مارکتینەکە بەڵام ئەگەر لە یەک جیاواز بوون تۆ ئەبێ پرۆگرامی تایبەتیان بۆ دانێ بۆ هەر یەکە و پرۆگرامی تایبەت کە ئەمە کولفە ئەبات ئەجە بۆیە ئەبێ ئەم دراستانە بکەین زۆر باشە ئێمە سەر بنەمای دووهەم من بنەمای دووهەم تەواوەکەم کە بنەمای دووەمم تەواو کرد ڕەنگە بوەستین لێرە بۆ ئەوەی قسە و باسیە بکەینەوەوانێ و دەرگای بکەینەوە بۆ پرسیارەکانتان و زۆرتریش قسە بکەین هەستەکەم بابەتەکە تووشی مەلەلمانەکات بە زیاتر نەمێنینەوە هەر بەرزان لە پایی یەکەماین لە بەشی دووهەمە کۆتمان بنەما تایبەتیەکان بنەما گشتیەکان بە تەواوەتی بەڕێزان بنەما گشتیەکان بە تەواوەتی پەیوەندی بە کۆمەڵک بابەتی گشتیەوە هەبوو کە تقریباً کەمتر پەیوەندی بە بەرهەمەکەتەوە هەیە باسی جوگرافیامان کرد کە تۆ بزت بەشکارێکی ئاسیجوات سەیریکە بەم بابەتە بەڵام بنەما تایبەتیەکان ڕاستەوخۆ ئیژەکە لەسەر ئەو بەرهەمەی تۆ هەتە یعنی ئەبێ بەرهەمەکەی خۆت ڕەچاو بکەیت بە لە بەرچاوگرتنی بەرهەمەکەت بێ بازار دابەشکەیت چۆن یەکەم پێکاتۆ لە کۆمەڵت فاکتەر ئەمیش سێ فاکتەرە ئەڵەی کەڵکی چاوەڕوانکراوی بەرهەمەکە زۆر باشە ئایا ئێمە بزانین ئەو بەرهەمەی کە دروستمان کردووە ئەو پرۆژەی کە هەمانە ئەگەر حتا ئەگەر نێتۆر مارکتینگ بێت ئەبێ بزانین کەڵکی چاوەڕوانکرا واتە منفعەی چاوەڕوان منفعەی چەنە بۆ ئەو فیئەکانی کۆمەڵگە لە کامیانە لە هەمویان زیاتر ئیسفادەی لەکەن کام فیئە لە هەمووی زیاتر ئیسفادەی لەکە بەڕێزان یاخود بۆ نمونە بە ئیسپانەکە هێنایەوە
لەو لاشەوە نمونەم بەچینە بە زەڕینگەرێکی ناوە یا بە کوتاڵفرۆشە کابرێکی کوتاڵفرۆش ئیسپانی ناوێت بۆ چێتی بۆ جیازی ماکینەداگرتنی سیاری بۆ چییە منفعەکەی وا ئەخوازێ تۆ ئەمە ئەم پرۆداکتەی هەتە ڕووبکەیتە کوێ ڕووبکەیتە دنیای فیتەرەکان و دنیای سەنعاتکارەکان کە هیچ لە میکانیکە هاکەن ئەمەیە کە ئەڵێن کەڵکی چاوە بزین کەڵکی چاوەڕوانکراوی ئەم بەرهەمە بۆ ئەو فیئانە چەنە تا چەند پلەیە تا ئێمە بتوانین پرۆگرامی مارکتینیان ئاراستە بکەین باشە دووەم بەردەوامی بەکارهێنانی بەرهەمەکە ئەچین بزانین ئەم بەرهەمەی ئێمە کردومانە ئەم بەرهەمەی ئێمە دامانهێناوە یاخود ئەم پرۆژەی ئێمە هەمانە تا چەند کۆمەڵگە بەردەوامە لێ واتە شتێکمانێ بەعربی تکراراتی شیرا یعنی دووبارە بوونەوەی کڕین لەسەری ئایا ئەم ئێستا بۆ نمونە بەڕێزان شتومەکی خواردن ئەگەر دیقەت بن سوپەرمارکێتەکان لەم مدەی کۆرۆنایە زیاترین تکراراتی شیرا لەسەر شتەکانیان هەبوو واتە بەردەوامی کڕین بە دووبارە بوونەوە چەند بارە بوونەوە هەر کاتێک ئەمە جگەلەوەی بە شکلێکی ئامخۆر ئەو مەوادانەی کە پێویستیان بە ژیانی ئینسانەوە هەیە بە بەردەوامی تکراراتی شیرا واتە بەردەوامی کڕینیان لەسرە وەکو مەوادە خۆراکیەکان وەکو نانەوەیە بڵێ تۆ هەموو بەیانەتی نانەکەتی لێ بکڕی بۆ پەیوەندیان بە ژیانی ئینسانەوە هەیە بەڵام ڕەنگە ئیسپانەکەی باسم کردوانە بێت تکراراتی شیرائی لەسەر نییە بەڵام نقطە لێرە دانین پرسیارێکە حەزەکەم لای خۆتان بینووسن ئێمە ئەتوانین وا لە ئیسپانەکە بکەین تیکاری کڕینی لەسەر بێت ئەتوانین وای لێ بکەین تەسویق ئەمەمان بۆکە بۆیە جارە دەست نابێت بۆ پیەکان هەتا ئەم شتانە وەرنەگرین بەڕێزان بۆیە ئەمە دووبارە ئەەکەمەوە چونکە بەڕاستی ئەمە هەڵەیەکی گەورەیە لە دنیا هەل لە ناوەندە ئەکادیمیەکانە کە خوێندە یەکەم جارێن پیەکانە خوێنن پیەکان وا ئەنجایان باسی ئەم شتانی ترەکە نا با ئێمە بناغەکە دروستکەین پایەکان دروستکەین ئەو کاتە بە ئارزوخمە خانۆکە دروستەکەین بەردەوامی بەکارهێنانی بەرهەمەکە بەڕێزان زۆر مهمە ئەو بابەتی کە ئێوە هەتانە و بەرهەمی ئێوە هەتان ئەو پرۆژەی کە هەتانە ئەگەر هاتوو تکراراتی کڕین لەسەری هەبوو تکراراتی پەیوەندیکردن و مشارەکەکردن لەسەری هەبوو کەواتە ئێوە لە قازانجێکی گەورەیان پێویست ناکە پارەی زۆر لە بواری مارکتینە سەرف بکەن ئەمە بۆ مانایە نییە کە تۆ مارکتین پژوێ ئەخەی تۆ بتەوێت تکراراتی شیرای لەسەری هەیە بەڵام زۆر جار لەوانێت چی بکەیت نای ڕێکلامیکی گەوری بۆ پیبای چەند هزار دۆلارێک یەک تەنها بە یەک دێر ئەڵێ چی ئەڵێ فەرزەن ئێستا وەکو ئاسیاسیال بەڕێزان چونکە شتەکانیم لەبەرەوە بۆیە شتێکی ئەڵە چی ئاسیاسیال کۆمانەکاتەوە یعنی چی یعنی تەنها چیەکە ڕێکلامیکی تەسکیریەکە واتە پێ ئەم بەم جۆرە ڕێکلامە ئەوتێ ڕێکلامی وەبیرهێنانەوە نایە ڕێکلامێکی هینی بۆ بکە بۆ ئەم ناوچانەی بە تایبەتی کە تکراراتی شیرا لەسەری زۆرە مەبەستم هەیە یعنی ها من هەم لە بازاڕەکە هەر من ماوەم ئێستاش ئاگاتان لێبێ خۆم هەر هەم بەڵام چییە بە پارێکی کەم لە چەند چرکێکە ئەمە کۆتایی پێنا حتا کولفەی تیڤەکان کە بووی دابەزێنن ئەمە کەمەکەوێ کولفەی دروستکردنی ڕێکلامەکەش هەر زۆر کەمەکەوێ ئەمە بەڵام ئەگەر هاتوو بەڕێزان ئەم بەرهەمی تۆ دروستیەکەی تکراراتی شیرا لەسەری کەم بوو واتە خەڵک لە کاتی پێویستیە بڕیاریدا بۆ کڕین بەڕاستی ئەمە تۆزە قورسە کولفەی زۆرمان سەرفەکە ئەبێ ئێمە بین پرۆگرامی مارکتینی زۆر باشی بۆ بخەینە گەڕ کە لەسەر شکلشی زانستی بێ پارەی زۆر تیا سەرفەکەین هەتا چی بێ تکراراتی شیرائی بۆ دروستەکەین واتە چیمان کرد بۆیە وتم ئەتوانین بۆ ئیسپانەکەش تکراراتی شیرا دروستکەین چۆنی دروستەکەین بەڕێزان ئەمە تەسووق پێمانەڵێ ئەتوانین وا دایبنین هێزی پێداویستی بۆ بەرهەمەکە لە لای خەڵک زیادەکەین ئیتر بە ڕێکلامان بە تیمەکانی فرۆشتنمان بە ئەو منشوراتانی بڵاوی ئەەکەینەوە بەڕاستی پیسی هەم ئیژەکان لەمەیە کە پێتە پرۆمۆشن بە ڕەواج پێدانی هەڵەیەک هەیە بە ئەوش ڕاستکەینەوە هەر باسی ڕەواج پێدانم کرد کە کاتێک ڕەواجی بە شتێک تۆزە بابەتەچێنە دەرەوە کە کاتێک ڕەواجی بە شتێک بەڕاستی ئەبێ وەکو خۆی باسی بکەی یعنی من پاکێجێکم پێەیە لۆگۆیەکم پێەیە یان کەتەلۆکێکم پێەیە ئەبێت تۆ کەی ڕەواجی پێی بەڕێزان کە ڕێکلامی بکەی وەکو خۆی باسیکەی هەندێک زانیاری هەیە لەناو کەتەلۆکەکە ڕەنگە من وەکو بەکاریان نەیگەمێ بەس تۆی چلیەکەی ڕەواجی پێدەی قەبارەیەکی ئەیتێ کە فعلن خۆتیایەتی ڕاستە بەڵام نابێت لەمە زیاتر تۆ بە هەڵەشت بڵاوکەیتەوە کە وەکو هەندێک لە تیڤەکانی ئێمەیان لە شەریکاتەکانی ئێمە بەڕاستی بۆ بنەوەێت نەوەعنمان بۆ برنجەکانیان ئەیکەن بۆ شتەکانێک کەوانی لە ئاساسەوانیە جا ئەمە حەدی یاسایی لەسەر لە وڵاتانی دنیا یاسایەکەی هەمووان پەرلەمان کردوێتی ئەم ساڵ بەڵام ئەم خەتەیتیانە بۆ معلومات جا لێرە بابەتەکە چییە؟ بابەتەکە ئەوەیە کاتێک تۆ ئەتوانی هێزی پێداویستی بەروبوومەکە یاخود بەرهەمەکە یا پرۆژەکە و زیادکەی کە بەڵێ من ئەم نێتۆرک مارکتینە پێویستە بکرێ ئەمڕۆ بەم پێوەرانە پێویستە یەک و دوو دە پێوەری مانتیقی پێوەرێک کە لەناو ئیشەکەیە بێت
باشە ئەمە وامان لێ کاچی کۆی کۆمەڵگە ئێمە چی بکەین وردە وردە ڕاکێشین بۆ پرۆژەکە ئەوە کردمان تیکراراتی شراعمان لەسەر دروست کرد و بە تایبەتی خۆی نەتورک مارکتینگ لەسەر ژەکەەوە باسیەکەین لە ڕۆژی سێهەمە بەڕاستی یعنی سەر خەتی سێم خاڵی سێهەم لە فاکتەری سێهەم کە هەر پەیوەندی بەرهەمەکە دڵسۆزی وەفا بۆ بەرهەمەکە دڵسۆزی وەفا چییە یعنی وەلا بۆ بەرهەمەکەی وەلا بۆ پرۆژەکە مارکتین ئەبێ بێ ئەممان بۆ زیاکە دەستی هەبێت لە دروستکردنی دڵسۆزی وەفا بۆ بەرهەمی کە هەمانە و بە تایبەتی زۆرێک لە بەرهەممان هەیە بەڕێزان ئێستا نمونەتان نمونەی حیتان بۆ هێنمەوە خەڵکانێکی دڵسۆزیان بۆ بەرهەمێکەیە بیشیان کوژیلا ناچن لەم ینی تێناپەڕن لەمە فەرەزەن هەیە هەر حەزەکە پرۆداکتەکانی شۆفلێت بەکاربێنێ یعنی بەرهەم سیاری شۆفلێت بەکاربێنێ بیشی کوژەڵە من لە سیاری ئەمریکی تێپەڕیا لە سیاری شۆفلێت تێپەڕێ بەکارینانم هەیە حەزەکە یابانی بەکاربێنێ لە سەریشی بێ حەزەکە بەس یابانی بەکاربێنێ ئەمە بۆچی لە ئەنجامی بەکارهێنانی دڵسۆزی وەفایەکی بۆ پیا کردووە بەرهەمەکە کەوا بە ئاسانی مێژوێک لەگەڵ یا بەڕێ کردووە وا بە ئاسانی ناتوانێت لێ ببێتەوە جا ئێوە ئەگەر بەڕێزان ئەگەر خاوەنی پرۆژێکی وا بووین بزنسێکی وا کە بەرهەمێکی ئاوامان هەبێت ئەوە کەواتە ئێمە توانیمانە بە بەردەوامی قازانجی گەورە بکەین لەبەر ئەوەی کە دڵسۆزی وەفای هەیە قازانجەکە لەویایە پێویست ناکات تۆ تیمە بنێری حملاتی مارکتینی بۆ بکەی کە هەتا دڵسۆز وەفای بۆ خۆی هەیەی لەبەرەوە پارەی کەمتر دەچێت لە مارکتینە پارەی کەمتر ئەچێ لە مارکتینە بەڕاستی بەڵام ئەگەر هاتو وانە بوو بەڕاستی ئەبێ مارکتین ئەم دڵسۆز وەفای دروستکە بە حملاتی تەرویجی بە پرۆگرامەکانی بواری مارکتین کەڵم پرۆمۆشن یعنی حملاتی پرۆمۆشن بە ئەو پرۆگرامانی کە لەناو پلانانی کە لەناو مارکتینە هەیە بەس ئەمانە هەمووی پارە ئەبا بەڕێزان هەمووی کولفەی هائیل ئەبا بەڕاستی بۆیە ئەڵم مارکتین بوارێکی پرفرۆشە بوارێکە پڕە لە پارە ئەگەر تۆ دەستە پێ ڕابگە ئەنجام هەتا دڵسۆزی وەفا لەسەر بەرهەمەکە و زیابێ تۆ لە قازانجای وەکو باسم کرد و من هیوادارم لێرە من ڕای ئەگرم بەڕێزان ئەو کاتی کە ماومانە دەرگا کراوەیە بۆ پرسیارەکانتان و ئومێد دەکەم بە پێی پێویست بتوانم وەڵامی پرسیارەکانتان بەمەوە بەڵام پێم خۆشە پرسیارەکانتان لە سیاقی بابەتەکەیا بێ لە چوارچێوەی بابەتەکە بێ من سپاستان دەکەم ئومێد دەکەم شتێکم گەیاندوێ بۆتان مامۆستاگیان دەستە خۆش بێت بەڕێزان چەند ڕوونکردەوەیەکە ئەگەر بەڕێستانی بڵێم وەکو یەکێک لە بەڕێزەکانە گەر دیقەت بن لە تەنیشتەوە کە بە ناوی دڵ لە خەتە دەستی بەرز کردوتوانێت هەر بە ڕێزەک ئێوێ پرسیار کا بە مایک ئەتوانێت ئاوە دەست بەرزکاتەوە ئێمە لای خۆمان و مایکەکەی بۆ بکەینەوە کە قسە بکات و پرسیارەکانی بکە بێجگەلەوە بۆ بەرزانشی کە ناتوان نازان لەکوێ ئەکرێتەوە ئەچیتە سەر پارتیسپانت لەوێ ئەچیتە سەر ناوەکەی خۆت ڕێز هاند دروستراوە ڕێز هاند دەکەیت و لێوت ئەو دەستەشینە یەتە لای ناوەکەتەوە بێجگەلەوە بەرزان ئێمە لە کۆتایە فۆرمەکان بۆ نێرین یان بە ئەرگ نەبێ هەر بە ڕێزێک کە ئەمڕۆ لەم ڕۆمەیە هەیە ئێستا لەگەڵمانە بە ئەرگ نەبێ ئیمێڵم بۆ بنێرێت بۆ ئیمێڵی کە بۆی هاتووە یان لەو ڤایبەرەی کە مەسەجی بۆ هاتووە ناوی خۆی و لەگەڵ پێمان بڵێتەوە کە ئەمڕۆ بەشدار بووە و لەگەڵ ئەوە بۆی کە لینکی سبێنی بۆ بنێرین چکە ڕۆژانە ئەمە لینکی تازەدانین بە هەمان لینک ناتوانین داخڵیتەوە ئەمە یەکێکیان دووەمیشیان ئەمە لە کۆتاییە وەکو مامۆستاژ ئاماژە پێیە ئێمە شەهادە ئەکەین بۆ هەموو بەڕێزەکان و ئەو بەڕێزانەی کە خەڵکمان لەگەڵە بەڕێزمان لەگەڵە لە دەروی کوردستانە لە کەنەدا لەگەڵمانن لە ئەڵمانیا لە ئێستا کە حالە لەگەڵمانن و لە ئیتاڵیاش لەگەڵمادان و لە چەمچەماڵ و هەڵەبجە و کۆیە و ڕانیە و هەموو شارەکانی کوردستانیش بە خۆشحاڵی و کە خەڵکی تایە ئێمە ئەو کەسانی کە ئەگەنە لامان بۆ ئۆفیسی ئەمە ڕۆژێک کۆبینەوە ئیڤێنتێکیان بۆ ڕێکەخین و لە مەراسیمێکە شادەکانیانینێ ئەو بەڕێزانی تریژە ڕێگای ئیمەیلەوە شادەکانیان بۆ نێرین بە PDF پێچگەلەوە بەڕێزان ئێمە 9 سەعاتمان هەیە لە بەشداریکردن خۆی 8 سەعاتە بەڵام ئێمە وا حسابەکەین هەر بە ڕێزێک 7 سەعات بەشداری کردبێت لە ئەمە پۆلیسی ئیشەکەوێ ببورن هەر کەسێک 7 سەعات بەشداری کردبێت لە خولەکەیە ئەتوانێت شەهادەت بۆکە لە 7 سەعات کەمتر هەبێ بە داوای لێبوردنەوە ناتوانیت شەهادەت بۆکەین ئێمە لە کۆتاییە ئەم پرۆگرامە کە ناوی پرۆگرامی زوومە چارتێکمان ئااتێ کە هەر بە ڕێزێکی تایە ئیمێلەکەشی و ناوکەشی پێمان ئەڵەیە کە هەر بە ڕێزە و چەند سەعات بەشداری کردووە وی لە کۆتاییە کە شادەکانیشتانینە پێتان ئەڵێم پیشاندانین کە ئەمە ئەو کاتی بەشداریکردنەی بە ڕێستانە کە ئەمەە سەعات بەشداریتان کردووە بۆیە شادتان وەرگرتووە ئەمە کۆتای قسەکانی من بوو بە ئەرێک نەبێ هەر بە ڕێزێک ئەگەر
بۆی نادۆزرێتوانێت ڕێزاندەکە لەکوێ ئەتوانێت لە ڕێی چاتەکەەوە لە خوارەوە چات نووسراوە لەوێ مەسجەکانی بنێرێ بەس ئێمە مایکەکان وەرەگرین و لە کۆتاییە مەسجەکان خوێنینەوە. فەرمو مامۆستاکیان ئەتوانی کامێراکە بکەیتەوە مامۆستا چکە تەسەورەکەم سلایدەکەت لا ببیت کامێراکەت باشە سلایس ستۆ بکەین. بارێک نەبێ ئاگادارمان بکەن کە پرسیارەکەتان تەواو بێ بۆی کە مایکەکەتان دابخینەوە. ئەگەر پێویست ئەکا مایکەکەت بەکرای بمێنێتەوە بارێک نەبێت داوا بکە مایکەکەت دانەخینەوە. فەرمون بەڕێزان چێ پرسیارێکی هەیە لەسەر بابەتەکە؟ وەرمانێکێکمان وەرگرتووە ئەگەر قسە بکات بارێک نەبێت کار لوقمان ئەم کاتتان باش باشتر کار لوقمان جان سەرچاوە گوێتان لێمە ببوورە؟ بەڵێ جان من جۆم لێتە ببوورە من دوو پرسیارم هەیە ئەگەر پەیوەست بێ بە بابەتەکەەوە. پرسیارێکیان سەبارەت بە خنکاندنی بازارە واتە ئیغراق السوق لەگەڵ بابەتێکی کەیان کە گۆڕانکاری لە خواستی کڕیاریە زبوونەوەتە ئەبدەیت یعنی گۆڕانکاری تایە ئەم دوو بابەتە چۆن بتوانرێ بگوژێنرێ یاوەکو باشترین چارەسەری بۆ بدۆزرێتەوە لەگەڵ لە کاتی بە بازارکردنی ئەلکترۆنی؟ بەڵێ سەرەتا دەست خۆش بکار لوقمان با لە پرسیاری دووەم تۆ دەست پێ بکەم. طبعا دوو شتی جیاوازن باسی کرد. اختراقی سوق واتە سووتاندنی بازار سووتاندنی بازار ئەوی دووهەمیشیان بە تەواوەتی ئیشەکە لەسەر سایکۆلۆجەتی تاگ ئیشەکە بۆ لە بەروی تاک کاینێکی حەیویە کە بەیانی ئێکوێنی کاینێکی زیندووە ئەتوانن خواستی تاک بە بەردەوامی لە گۆڕانکاریایە بە بەردەوامی لە گۆڕانکاریە ینی ناکرێتەوە بە پرۆگرامیشی تەسویقی دەست پێ بکەی هی 10 ساڵی 20 ساڵەمەوە پێش بێ و بەڕاستی ئێستا خۆ دەزانی شتەکان لە ئەلکترۆن نزیک بووەتەوە لەبەر ئەبێت تۆ لەگەڵ خواستەکەی بڕی بۆ سەیری کە بەڕێزان من پرسیارەکەی من شتێکم وتم هیچ کاتێک مشتری بەڕاستی کێشەی نییە. ئێمە بۆ لەبێ ئەو کەسێکە سایکۆلۆجەتی خۆی وایە بەڕاستی ئەم ئەوەی ئەبێت ئێمەین وەکو شەریکەکانی وەکو کۆمپانیا نەمانتوانێت یان ئێمەین وەکو مارکتی نەمانتوانین خواستەکانی ئەو بەدەزین لەبەر ئەبێت لەگەڵ گۆڕانکاریەکانی ئەوە بڕۆین لابوت ئەماگەرنا ئێمە بەجێ ئەمێنین لەو کاروانەی کە هەیە ئەو بەڵێ ئەو هینی خۆیەتی با زۆر ئازادە بەکارهێن چۆن خواستی ئەگۆڕێ و بە بەردەوامی بەکارهێنەکان خواستیانە گۆڕێ بمانێ و نەمانوێت ئێمە ئەبێ استراتیجێتمانە بێ بۆم گۆڕانکاریانە وەکوتم باشترین استراتیژ لە ئێستای ئەوەی کە ڕوبەڕووی چی بین و ڕوبەڕووی ئەلکترۆن بینەوە بۆ میشانە ئەو ئیشەکانە چونکە جیلێک دروست بۆ بە تەواوەتی ئەلکترۆنی بەڕاستی مەسەلەی اختراقی سوق شتێکە کاک لوقمان پەیوەندی تا ڕادێک زۆر لەیەکەوە دوورن. اختراقی سوق ئەوەی کە شەریکەیەک هەڵەستێ هەموو بازارە سووتێنێ بۆ خۆی ئەمە بابەتێک باشێ واتە چی واتە سعری باش سعرێکی بەرزی هەیە کە کەس پێی ناکردرێ بۆ نمونە وای خۆت بۆ نمونە بە پێ کەس پێی ناکردێ هەندێک نەبێت کە پارێکی زۆریان پێەیە ئەچن ئەیدەن بە کەڵاکەی بەڵام لە کاتێکا ئەم ئیشاکە کە چی هەبێ کە منافسی نەبێت یعنی کە خۆی بێ خۆی بە ئارزوی خۆی سەر لێیە ئەمە پێشی ئەوتی احتیکاری بازاری بەڕاستی بازارمان بۆ احتیکارەکە بازارە سووتێنێ و هەندێکیشمانەیە بە پێچەوانەوە لە ناو کۆمەڵک منافسە یە چیەکات بەس بۆ ئەوەی بچێتە ناو خەڵکەوە بچێت ناو بازارەوە ئەو ئینتاجی کە هەیەی ئەیدا زۆر بەوەی کەمترە لە تێچوەکەی زۆر بەکەمتر ئەیدا لە تێچوەکەی یە بەجارێک بازار اختراقەکە بۆ خۆی بازارە سووتێنێکە ئەمە بەڕاستی بە ئەلکترۆن ئەکرێت ئەتوانی تۆ بە ئەلکترۆن ئەمە بکەی ئێستا ئەگەر دیقەت بێ ئەڵێ لا پیج ئەلکترۆنیەکانە ئەڵێ گەیاندمان هەیە بە نرخی هەرزانتر بۆ فڵان شوێنیانی ئێوەرن بۆ نمونە ئەڵێ نرخەکانی ئێمە هەرزانتر بۆچی ئەمە وایە لە ئەلکترۆنە کە بازارە کرد بە ستۆریج نامێنێ ینی کری مەخزن نامێنێ تۆ کری مەخزنە نییە کۆمەڵک تەکالیفێ لە کۆڵ دەبێتەوە کری گەیاندن بە سیارە لێرە و بیبە بۆ هەولێر بۆ نمونە بەڵام کابرا ئەیتیێمی کێ لە لای دەرگاکی خۆی بۆ نمونە پارەکە ڕاچێت،  فەرەزەنیانی. ئەمە کری هاتوو چۆیە، کری زۆر شتە کە پێوتێ
تەکالیفی سابت کەواتە تێچ گۆڕاوەکان سابت نەجێگیرەکان لەگەڵ تێچ گۆڕاوەکان تا ڕادێکی زۆردا ئەوەزێنێ ئەمەش ئەتوانین بە مەڵی اختراع جۆرێک لێ بەڵام ئەمە اختراف نییە ئاگەتەوە سپاس. ئەگەر گەشت بێ پەیامەکە بە ڕێزێکی تر پرسیارێکی هەبێت. بەڵێ ئێستا کاکاو بەشەکەینەوە. کاکاو بەش سڵاتان لێبێ دەنگم هەیە؟ هەیە دەنگ بەڵێ جان. بورە دەستان خۆش بێ سەرەتا. لە ڕاستیم چەند پرسیارێکم هەیە بۆی زۆر کاتان نەگرم ئەتر هەر بە کورتی. لە سەرەتای سیمینارەکە جنابتان وتان بازارگەری و باسی بازارگەری و بەرهەمهێنانتان کرد ینی فرۆشتن و دروستکردن. من ئەوەی کە تێگەیشتم جا وتم ئایا ئەمە بۆ وڵاتێکی وەکو ئێمە کە ئایا کە خۆمان وڵاتێکی زیاتر دروستکەر نین بەکارهێنەرین ینی زیاتر وڵاتێکین لە ڕێی وەکالەتەوە بازار کۆنتترۆل ئەکرێت لە ڕێی وەکالەتەوە مارکێتین ئەکرێت شەریکاتەکان و بەرهەمهێنەرەکان زیاتر لە دەوری وڵاتن بۆی ئێمە بەڕای من لەبەر ئێمە لەم خۆناغەیە نەگەیشتون بە ئاستی وڵاتانی ترکە بتوانین وەکو وڵاتانی دەوروبەر بچنەبێ کارگەمان هەبێ و مەعاملمان هەبێ و پێداویستەکانی ناوخۆ بەرهەم بهێنین بەڕای من زیاتر تەرکیزکەینە لایەنە مارکێتینەکە لەواتێ بۆ ئەم قۆناغە خۆی ڕاستەوە پلانێکی زۆر باشە کە هەموو کەسێکەوەی لە مێشکا بێکە بتوانێت ئەگە مارکێتینەکەی و بازارێکی سەرکەوتو بوو زیاتر پشت بە خۆی بپەستێ ئەمە یەکەمێ. دووەم لە ڕاستی ئەمە لە بازاڕی مخۆم لە سلێمانیا دانیشم کۆمەڵێ شوێن هەن ینی ئەوەی من باسی شوێنەکەی خۆم و شوێنی تریش ینی بە عام ناڵم تایبەتی ناکەمەوە گۆڕانکاری لە نرخا زۆر ئەکرێت ئاین لە داشکاندنە لە بە شێوازی داشکاندن باشتر بەڵام لە گۆڕانکاری لە نرخا سەرەتا نرخێک دائانێن دواتر نرخێکی تر دائانێن کە ئەبینن کەسێک تر هەمان پرۆدەکتی هەیە بە نرخەکەی ئەوەی فرۆشە هەوڵەیە کولپەکەی ینی خێرەکەی کەم کاتەوە تەنها بۆ قۆڕەکاری بازار ئایا ئەو بەڕای تۆ شتێکی ئەکادیمی و گونجاوە یان هەر شتێکە بۆ شێواندنی بازارە لە ڕووی کوالەتیەوە لاسی وەکو یەک بن بەڵام لە ڕووی نرخەوە تۆزێ منافسەیەک هەیە ڕاستە لە کۆمەڵ لەلایەنەوە ڕەنگە لە مەسلحەتی مشتریەکانمان نەبێ بەڵام لەلایەنی ترەوە لاسی لە مەسلحەتی بازارەکە نەبێ بەعام. و پرسیارێک تریشم ئەوە بوو ئایا پێویست ئەکا ئەو شوێنانی کە کۆمپانیان ڕاستەوخۆ لە سەرەتای دامەزراندنیان لە ئەسنای ئیشەکانیانە لیڤڵی خۆیان و مشتریەکانیان دیاریکەن بۆ چه ئاستێک لە کۆمەڵگایە کارەکەن یان پێویست ناکە ئەوە بکرێت. دەستان خۆش بێ. سپاس کاگوشار لە پرسیاری ئەخیرتەوە دەست پێ یەکەم ئەگەر هەر کۆمپانیایەک و هەر پرۆژەیەک بتوانێت لە سەرەتایە ئەو لیڤڵانی جەنابە باسی کرد یعنی کەواتە لێ بکۆڵێتەوە بزانێت بازارەکەی چییە من باسی ئەوم کرد ئێمە بە بازار دروستکەین ئەنجا کاڵای بۆ بێنین کەواتە ئەبێ پێ بە پێ و قسانی کە جەنابەت کرد بڵێ ئەبێ هەموو شتەکان دیاری بکە هەموو ئەگەرەکان دیاری بکە ئەنجا بچنە بازارەکەەوە بەڵێ ئەگەر ئەوە بکات زۆر باشە ئەوە دڵنیاتانەکەم شەریکێکی سەرکەوتووە بێت و شتێکمان هەیە لە دنیای اقتصادی جەدوای اقتصادی جدول اقتصادی تا ڕادەیەک شتێکمان بەرچاوڕوونی ئاەتێ ئەڵە تۆ ئەوە بەرهەمێنی ئەی فرۆشتەوە بەوەنەوە قازانجەوەنەوە چێ بۆ مەصروفات ئەو مەصروفاتی تەسویقی مەزەری بە گومرک ئەمەنی تێچێ ئەڵێ ئەوە نەمان بۆ مێنێتەوە ئەمەمان هەیە جدول سەرەتاییە ئێمە گەر لە کوردستانیش ئەمە ئەکرێ بەڕاستی بەڵام ئەگەر بەو دقیقیە من پێم وایە ئەگەر پێش ئەوەی ئێمە بڕۆینە ناو بابەتەکەەوە لێکۆڵێنەوەیکی بەردەستمان هەبێن کۆمەڵک داتامان هەبێ بتوانین ئیشی لەسەرکەین دڵنیاتەکەم ئەو بازارە دروستەکەین بۆ خۆمان کە باسم کرد ئەمە یەکەم دووهەم مەسەلەی یاریپێکردنی نرخ تەلاعوبی ئەسعار پەیوەندی بە بازارەکانی دنیاوە هەیە پەیوەندی بە داچەکانی نرخی دۆلار و ئاڵتون و ئەمەوە هەیە زۆر جار بەدەستخۆینیە زۆر جار حقیقەتێکی پێ بڵم شتێکمان هەیە لە بازاری ئازادە کە زیاتر سیستم سەرمایه‌داریەکان ڕژێمی سەرمایه‌داری دنیا ڕێگە بۆ ئەدا تۆ بازار ئازاد بێت ینی تۆ بۆ نمونە پارچەیە جلە ئەیەی بە $10 هەیە یا بە $5 تۆ نابێ بڵی بۆیە بۆنە بەڵام ئەگەر کەسێک هاتوو دوکانێک گێت بە ئەنقەز ئەماکە ئیشێکەکە بۆ شکاندنی ئاستی بەروبوومی برادەرەکانی یان ئاستی بازار ئەمە بەڕاستی ئەمە شتێکی پێڵن لەناو بزنسا شتێکمان بتێ ئیسیک سواتە ئەخلاقیاتی بزنسی تیانی ئەمە ئەگەر هاتوو وەک پلان بەکارهاو و زۆرمان هەیە وایە خەڵک هەیە بزنسێکی کردووە کۆمەڵێک کەس هەستاون لێی ئەمە استراتیجێتێکمانەیە کاکە شارپوتە استراتیژی قفڵ هاتون چیان کردو بە هەمویان دائم دانیان ئاوت کردو قفڵیان کرد
نرخەکەیان شکان بەروبوومەکەیان ئەمە بەڕاستی من هەر کاتێکیش داوای هەر کۆمپانیایەکیش داوای استراتیجەتی قفڵی لێ کردی بێتم کە دەوریان پێ بڵم پرۆگرامیان بۆ دانم نەم کردووە پارەشیان دابێت پێ نەم کردووە چونکە بابەتێک لە دەروی ئەخلاقاتی بزنس بەڕاستی ئەگەر ئەمە بەکاربێنن بەڵام وەکوتر لە بازاری ئازادە سعر ئازادە یاری بە سعرەکەی ئیمڕۆ بە سعرەکە بە لە ئەوروپا شەرەیە سەیریکە لە سەرەتای هێنانی کاڵاکەیە بە نرخێکەکە لە خەڵک بۆی ناکردێ بەڵام وردە وەرزی کاڵاکە بەسەرە چێ کە وەرزی کاڵاکە بەسەر چیە کات بەڕێزە یەکسەر نیوانوی دایە بەزێنێ ئەم حاڵەتە چیە من ئەمێ شتێکتان پێ بڵم ئەوە کە ئەو شەریکاتانەکەوا ئەکەن بەڕاستی مایەکەیان مایەی کاڵاکەیان دەرکردوێتەوە ینی دەستهاتەکە و دەستمایەکەیان هێناوەتەوە ئەوەی کە تایە سەرف کراوە ئەوەی کە ئەیاتەوە بەنیوە قیمەت ئەوە قازانجە و زۆر جار ئەزانن لیڤڵێکیانێ ئەزانن کە بیان بەنیوە قیمەت هەتا نیوەی کاڵاکانن بەم نیوە قیمەتە بفرۆشن دەستمایەکان بۆ هینەکاتەوە دروست دەکاتەوە زائیدەن ئەوەی کە ئامێنێتەوە بەشەی چییە قازانجە ئەوە ئەکرێتەوە لە بازاری دنیاشا هەیە بەڕاستی چونکە مۆدێلات زۆر گۆڕە چونکە بازاری ئیمڕۆ شتێکی تایە ئەلکترۆن کردوێتی بەڕێزان شتێکی پێدە داینامیکێتی بازار سرعەتی تایە واتە سرعەت تەغییر خێرا گۆڕە بازار ناکرێ با بڵین کۆگایەک یاخود کۆگایەک جنوبەر یا شەریکێک دانیشە بە یەک مۆدلەوە بیگرێت 10 ساڵ ئەمە نیە ئێستا بۆ هەموو کاڵاکانش بەم شێوەیە بەڕاستی بۆ ئەوەی پرسیاری یەکەمە تۆزی قسەی ئەوێ ینی هیوادارم بە کورتی بتوانم باسی ئەوە کرد کە ئێمە ئایا بۆ نمونە اعتیمادمان لەسەر بەرهەمی ناوخۆ بیان بەتەم بەرهەمی ناوخۆمان ئێستا کەمە کە بەداخەوە ڕاستیەکەی ئەو شەریکاتانی دەرەوە کە لە ڕێی وەکالەتەکانی شتەنێرن من بە دڵنیاییەوە پێدەڵم دراستێکیان کردووە کە ئێمە ئەومانێ دراستەکە لە ڕێی چۆیکە لە ڕێی وەکیلەکەیەوەیکە کە ئێمەین هەڵین کاکە ئەمە نەمان وحدە لەم شتە بۆ دروست بەم مواسەفاتە بەم شتە ینی ئەوانیش هەر لە خوێن و نایان بیکەن گوێ لە تۆ ئەگرن کە تۆ وەکیلێکی یعنی تەناوی وڵاتەکەت بۆیە بەڕاستی شتێکی ترمان هەیە لێرە پێوتێ تەسویقی دووەلی واتە بازارگەری نێودەوڵەتی ئەمە بۆ شەریکە نێودەوڵەتەکانی دنیا ئەرکەکەی قورستر کردووە بەڕاستی یعنی ئەبێت چی بکە لە وڵاتی خۆی ئاگەی لەو گۆڕانکارە نەبێت کە لە عێراقەوەیە ئاگەی لەو گۆڕانکارە نەبێت کە لەو وڵاتانە ڕا کە بیزاعات و باڵین کاڵا و خزمەتگوزارەکانی بۆ نێرێ ئەمە بابەتەکەی بەڕاستی لەبەرەوە تۆ هەمیشە تۆ ئەبێ ئەم دیراسەتە بکەیت چونکە سلوکی مستهلک بە بەردەوامی لە گۆڕانکاریە شەریکات ناتوانێت لە یەک ئاستا بمێنێتەوە چونکە قازانج ناکا بەڕاستی سپاس ئەگەر بە ڕێزێکی تر پرسیارێکی هەبێت بەڵێ ئێستا کاک مەسەر وەرەگرین فەرمو کاک مەسەر دەستان خۆش بێت دەست خۆش ماوەسەگیان ئەزەتی کێشا بۆ ئەم خولە باس کاک مەزەر وەڵاهی من سێ پرسیارم هەیە تقریبا سێکێشان زۆر لە یەکەوە نزیکن لە یەک نایکەیت و قسەی لەسەر بکەین و ئەیدە زۆر باشە لە پێناسەکە کە وتت ئەوەی موگناتیزەکە کە تەنها کۆمەڵێک کەس ڕاکێشا بوو هەموو بازار ئاگای لێنە بەڵێ هەموو خەڵکی ئاگای لە پرۆدەکتەکە نەبوو ئەوەی کە ئەگەر مارکتینگی باشکەی بۆ پرۆدەکتەکەت هەموو بازار ئاگەی لێ بەڵام لە پێناسەکە موگناتیزەکە هەموو بازار ڕانەکێشا بوو تەنها کۆمەڵێک لە بازار ڕاکێشا بوو بۆ لای خۆی کۆمەڵێک لە مشتریەکان وایە ئەگەر بین ئێستا بۆ نمونە شەریکە ڕۆسڕایسمان هەیە ینی ئەم شەریکە تایبەتە بۆ کۆمەڵێک خەڵک یان بۆ بزنس کلاسمان هەیە لە جلوبەرگە تایبەتە بۆ کۆمەڵ خەڵک پێویستەکە بە هەموو خەڵکە بڵاوی کاتەوە یان خۆی تارگێت مارگێتێکی تایبەت بە خۆی هەیە پێویستەکە بەس بۆ ئەوانی ڕوون کاتەوە بەڵێ ئەمە پرسیارەکەوە نیە بەڵ لە ڕاستیە ئەم جۆرە بیزاعانە چۆرن ئەمانە پیانەوترێ بە بەروبوومی تایبەت بەروبوومی تایبەت ئەسڵەن خۆی ئینتاجی لە خۆی و ئینتاجی ناکا شەریکە زۆربەی کات تحتە تەڵەبە ئینتاجی واتە لەسەر داواکاریە من داوا لە شەریکەی بەریتانیا کەمەڵم کاکەژان سیارێکی ڕۆڵز ڕایزم بۆ دەرکە بەم شکڵ بۆیە لەوە تێچووشی زۆرە هەموو بیزاعەیەک لە دنیاە هەموو کەلوپەلەیەک کە تحتە تەڵەب بوو ئەجل لە چرخێکەوە بیگرێتە شتێکی گەورە بەڕاستی ئەوە کولفەی زیاترە و ئەو شەریکەیە پاری زیاتری تێچێت ئەنجا مەسەلەی مێژوویەک هەیە لە مەسەلەی بۆ بەرهێنانە ڕۆز ڕایز مێژووی زۆر
دوورە مێوچێکی دوور و درێژی هەیە لە ناو دەوڵەتانی ناوچەکەیە و لە ناو گەلانی دنیاە ڕەنگە زۆربەی زۆری خەڵک بزانێت ڕۆڵز ڕایس چییە گەیشتووە پەیامەکەی گەیشتووە مەسجێکی تایە مارکتین بەڕێزانە بێ و مەسجە بگە مەسجی شەریکە بەریتانەکە دەمێکە گەیشتووە مەسجی توێتا گەیشتووە مەسجی چۆڤرێت گەیشتووە لەبەرەوە ڕاستە کەمێک لێ ئەکردن ئەو کەمی بەسە لەوێ ئەزانی بۆچیەوە ڕەنگە شەریکەی ئەم شەریکەیە بەس بەو پارەی ئەوە ناژی من حەزەکەم و پێ بڵ يعني برسیارەکەی ڕەنگە بڵێ ئەی باشە گەر ئەم بیزاع کەمە لەسەر تەحتە تەڵەب بێ ئەی چۆن ئەژیە و شەریکێ ئەزانی چۆن بەردەوامە بێ ئەو شەریکێ دەیان جۆر سیاریتر دەرەکە حەزەکەی ئەوە لە بەریتانیا بڕۆن دراسەتی بکەن يعني کۆمەڵک سیاریتر دەرەکە خێری ئەوانی بەسە بۆی شەریکەکە پێی بڕوا بڕێەوە بەڵام وەکو نیشانەی چی نیشانی براند وەکو براند لە ڕۆڵز ڕایزەکە زەرە دیشکاوازی لە نانێت چونکە شەریکەی ئەو شەریکی کە ڕۆڤەر دروستەکەن و کە چی دروستەکەن و ڕانج ڕۆڤەر دروستەکەن ئەوە هەمووی بەریتانیە هەرو شەریکەیە شەریکەی ڕۆڵز ڕایزە بەس بۆ ڕۆڵز ڕایز گرنتی لەسەرە ینی گرنتی حتا گرنتیەکی ئەڵە مەچینەکەی هەتا زمانی مەدەلحەیاتە ئەم چۆن ئەم براندی خۆی تێگەشکێنێ یەکیەکە کۆمەڵێک براندی تری هەیە بە قازانجی ئەوان ئیدامی ئەمیشەکەات ئەمە بزنسە بەڕێزە ئەو نایە بە موگناتیسەکە بێنێ کۆی کۆمەڵگە ڕاکێشێ بۆ ئەوە خۆ ئەگەر کۆی کۆمەڵگە داوای لێ بکە بەڵێ بەڵام بۆ سیارە زۆرە کۆی کۆمەڵگە ناتوانێت لێ بکڕێت ئەمە بۆ مانایە نییە کە موگناتیسەکە نەگەیشتوتە کەسەکەی دواوە لێرە تۆزە تەحلیلەکە فەرقی هەیە بەڵێ پێی گەیشتووە بەڵام سیارەکەی زۆرە ناتوانێت بیکرێت دەست خۆش بە مامۆستا گەشت دووهەم مێسەیەکێک لە ئەو بنەمایەکی زۆر هین هاتوۆتە ناو بازاڕ ئەوش دیفرەنشیشنە جیاوازبوون لە منافسەکانم تۆ کاتێک پرۆدەکتێکی جیاوازت هەیە لە منافسەکان چۆن بزانی ئەم پرۆدەکتی تۆ قبوڵەکرێت لە ناو خەڵکە چونکە یعنی هۆکاری لەوانەیە پرۆدەکتەکە زۆر باش بێت و سعرێکی باشیش هەیە بێ بەڵام خەڵکی ریسپۆندێکی وای نەبێت کە تۆ بیر و لێ کردێتەوە ئەو کات چی بکەیت یعنی چۆن لە بزانین کە خەڵک ئەو پرۆدەکەی تۆ وەرەگرێت لەو کاتێک کە لێکۆڵینەوە لە بازار کرد ئێمە ئەم دەرسە بۆ ئەوە خوێنین نەخێر من پێ دەڵم ئێستا من پێ دەڵم پرۆداکتەکە بڕۆ بیخەرە بازارەوە مەقبول نییە چەند چاک بێ ئێستا لەبەری تۆ کاری مارکتینە بۆ نەکردووە پێشتر یەکەم نەو ناسانەوە کە ئەمە مهمە ئەمە چاکە دوجار ئەم شتە چاکۆ بۆ چێ دروست کردووە ئەبێت تۆ گەیشتی بیتەوە قەناعەتی کە خەڵکێکێ لە ئێمە ئەم کواڵیتیە بەکارهێنێ یعنی چاکی و خراپی شتەکە بەس نییە خەڵک مهمە ئیستیجابەی چیە بۆ ئەم شتە تۆ بێت دراستکەی جوابەکەی ئەوەیە ئەبێ بچیتە بازار لێ بکۆڵیتەوە من چ مۆدلێک بێن مەکایەوە ئایا ئەم مۆدلە تا چەند بەکەڵکی توێ تا چەند بەکەڵکی تۆ نایە ئەزانی چیە ئاینەی 10 کەس وەرگرە لە ناوکۆی بازارە زۆرە 100 کەس وەرگرە زۆرە بەڕێزان چونکە من نمونەی زیندوم لایە بۆ ئەمە من حەزەکەم بۆت باسکەم تەلەبەیەکم هەبوو لە یەکێک لە دەورەکانە وتی مامۆستا من هینم هەیە مەوادێکی هەبوو ئەی مەوادەکەشم زۆر چاک نایەن کاکە وتی خەڵک نایە وتم کاکە تۆ هاتووی لە بازارە کۆڵیوەتەوە ئایا خەڵکێکەیە توێژنەت کردووە ئایا ئەمەیان ئەوێت وتی من ئەوم نەکردو وتم شتێکی مادام تۆ دوکانێکە تۆ وەرە یەکشە دەفتەرێکی بچووک دانێت دەفتەر بەس تێبینی و گلەی خەڵک وەربگرە بەسە بۆی تۆ پێ ببیتە بزنسەکەتی پێ گەورەکەی وتی واکە کەسە لاپتۆپێکی لاپتۆپێدانی لە تۆ بتوانی پرۆژێ بکەیت تۆ لاپتۆپێک دەتوانی بکڕی داینی ئایپادێک پێشنیاری خەڵکی جاری وای یەک پێشنیاری بچووک بەڕێزان یەک پێشنیاری بەکارهێن کە چەند بچووکە بۆی ئەبێ زۆر بە گرنگ وەری بگرین بەسە بۆ ئەوەی تەحولاتێکی گەورە لە بزنسەکەی تۆ بکە تۆ وتی من وتی هاتم دامنا بەڵێ دەفتەرێکم دانا کەسێک وتی هات وتی کاکە ئێمە پێویستیمان بەم شتەیە بەحاڵ ئەشەی سیارە وتی ئەوانی کە بۆ سیاری هایلۆکسۆمانە ئەبن ئێمە حەزمان لەوەی وتی سێرم کرد ئەمە دووبارە بێتەوە یەکسەر چوو لە دووبەی ئەوەی هێنابوو لەم ڕۆژانەی ئەڵە مامۆستا ئەوەی کە هێناومە لەسەر یعنی خەڵک وای لێ کردم ئەوە بێنم کە من داتام وەرگرتەوە ئەڵە خێری بەقەدر هەموو بەرهەمەکانی ترم هەیە شت زانستە کاک هینجان ئەبێت تۆ لەسەرتەوە کاک مەزەر بەڕاستی ئەم دیراسەتە و لابێت ئەبێ بزانی بەرهەمەکەی تۆ لە چه ئاستێکە جا باسی جیاوازی کرد استراتیجێتێکمانە پێ استراتیجێت تەمایوز تۆ بزانی تەمایوز واتە جیاکاری لەکووا تۆ جیاوازی فەرەزەن چی و دروست کردو جیاواز یەکە نمونەیەکم بیتێ واللهی من زیاتر لە عقارات ئیشەکەم هەم دیزایانی خانۆکانەکەم و هەم ئینیشەکەم هەم فرۆشتن و
تۆ دیزاینەکە لەسەر ئاستێک لەوانەیە بیکەیت جیاوازتر بی لەوانی تر دەوەر ئەمە زەخکەرەوە بە ڕیکلامێک بە منشوراتێک ئیمڕۆ سۆشیال میدیا هەیە لە سۆشیال میدیا پارەی ئەو نەت تێناچێت تۆ توانی پیجێک دروستکەی خۆ دەزانین سۆشیال میدیا فراوانە وەرە زەخکردنەوەی ئەم جیاوازیە زەخکەرەوە بەسە بۆ ئەوەی تۆ بچیتە ناو ناوان. مامۆستای آخر پرسیارم ئەم هەموو شتێک کە ئێمە ئەبێ بیزانین بە ریسێرچ مارکێتینگ یاخود بە لێکۆڵینەوەی بازاڕ زانین بابەتێکمان هەیە زۆر زۆر خۆبینەوەتیان نیمانە لە ئەم دەورە لەم خولەی چەند ساعەتی کە هەمانە تقریبا لەسەر ئەم شکڵە ئەڕوات ئەو پایانی کە دروستیەکەین سێ پایامان ماوە جارێ کە گرنگە بەلای منەوە باسیکەین لەگەڵەوە باسی نێتۆ مارکتینەکەین و باسی مارکتین ئەلکترۆنیکین ئەمە بابەتەکانمانە قوڵبوونەوە لە چه ئاستێکات مەبەستەکە مەبەستم قوڵبوونەوە لە ئاستی ئەنی ئێمە مەسەلەی بۆ نەزانینمان بزانین بازاڕەکەمان چۆن گەشەکە چۆن دابەزێ خواستی خەڵک چییە پێویستەوەی ریسێرچ لەسەر خەڵک بکەین ریسێرچ مارکتینگ بکەین لە بازاڕە ئەمە بەشێکە لە دنیای مارکتینە بەڵام تۆکەی پرۆژێکدانی ئاگادار بە هەر خۆت نی تۆ بێ خەڵکی پسپۆرە لەگەڵا بە خەڵکێکی لەگەڵا بێ شارەزای ئەوە بێ هەڵسەنگاندن تەحلیلە بۆ بکە لەباری ئابووریە تا چەند هەروە بە بەرزیەمێنێتەوە ئێستا من حەزەکەم تێبینیەکتان بەرێ من پێم وایە بەڕێزان ئەمە بۆ چوونی خۆمە ئەسعار بەم شکڵە نامێنێ لە دوای کۆرۆنا لەبەری قەباری سەرمایی دنیا بەرەو کەمبوونەوە چێت چونکە بەڕاستی کۆرۆنا پێی وتین ئیستیسمارات لە کۆمەڵێک کەرتا کراوە کە نەدەبوو بکرێ وەلەولاوە بەقەد نیو هێندە ئیستیسمارات لە کەرتی تەندروستیان نەکراوە بۆیە جیهان بەدەست ڤایرۆسێکی ئاواوە بەم شکڵەیە بۆیە ڕیڤیوەکە ئەگەر پێم وایە هەردوو نیظامی سەرمایه‌داری ئێستا ئیشتراکی ژێتە ناوە کە سین لەوانەیە سەرپەرشتی ئەم جاریان ئەم بلۆکی ئیشتراکی بکە کە ئەمە چیەکە زیاتر نزیکمانەکاتۆ لە دنیای ئیشتراکیت لەو شتانی کە ڕوبەڕووی ئینسانانەترە و دوورمانە خاتۆ لەو دنیا سەرمایە و قەبارە پارە گەورانە کە هەبوو لە دنیاە لەبەرەوە تۆ ئەبێ خەڵکێتیم تەحلیلانەوە بۆ بکە کاک مەسەر بەتەنیا ئەمە ناکرێت مامۆستاگیان دەستە خۆش بەیە کاگلامە وەرەگرن باشە الو دەنگ واضحە بەڵێ جان من مامۆستا پێوەن چۆن زۆر سپاس کاکەلامۆ زۆر سپاس دەکەم ڕێز هەیە مامۆستایان من سپاسی جەنابێ یەکەم بەڕاستی ئەوە وەبزەم جاری دووهەم یان سێهەمە لە دەوری جەناب تابم من زۆر سوودم لە قسەکانی جەنابە بینیوە هەمووی لە جێی خۆیەتی من زۆر سپاسی جەنابێ یەکەم بەڕاستی یەک بێکی قسەکانە من هەر هەمووی بە هەندوارەگرم ئەتوان بڵم زۆر بەشی ئەنووسمەوە لە لای خۆم بەس ئێستا چەند پرسیارێکم هەیە ڕاستەکەی حەزەکەم لەو پرسیارە و دەست پێ بکەم جەناب باسی پرایسینە کرد سعردانە من خۆم ئیشی ئۆنلاینەکەم باشە ئۆنلاین مارکتین بۆ چەند شەریکەیەک ئیشم کردوە شەریکە نایانی دوکان بێ مەسەلەنێکی تریان شەریکە بۆ نمونە سیاری ئەوان زۆر بەرز بووە یعنی هەر مەسەلەن خەڵک هەیە بەس لە سا 25 ئەوان کەم شتەکەی هەیە و ئەیفرۆشێت مەسەلەن ئەو بە 20,000 میفرۆشێت ئەمانی کە لە بنەوە بازاری احتیاجە بە 5,000 ئەیفرۆشن بۆ نمونە من کە ئیشم بۆ ئەمان کردووە یعنی فترەیەک وامان لێ کردبوو کە خۆیان ئەیانوت ئێمە ئێستا حالیان ئێستا ئێمە سێڵمان لەوان بەرزترە کە بە 5,000 ئەیفرۆشن یعنی بەڕەئی تۆ پێی وانییە سەعردانانی بەرز خۆی لە خۆیان مارکتینێک بێ بۆی بڵێ ئەم شتەی من کواڵەتێکی زۆر بەرزتری هەیە فادوویەکی زۆر زیاتر ئەیات تو ئەمڕ ئەو هەیە یان ئەمە شتێکی علمیە یان ئەمە بەس کورد وا بیرکاتەوە یعنی ئەوە هەر لەوانە مەسەلەنی شتر هەبوو ئەوەی تراوەکوتم شەریکەیەک بوو لە لای من ئیشیان هەبوو ئەمان تقریبا 2 ساڵەمەوە پێش شتێکیان هەبوو بە 10,000 ئەیان فرۆشت باشە پێش ئەوەی دەست پێ بکەن و تاوان لە دوای 2 ساڵەوەی تر مشکلیان بۆ دروستویتی ئیشەکان واستێن ناکەویستیان دەست پێ بکەنەوە لەگەڵ مناقسەیان کردوانە هەموو تەفاسیلی ئیشەکان پێوتم بۆ ئیتر هەموو شتەکانی بۆ شەوکە چەندی تێچی ئیشەکەیان و کولفەی چەند لەسەران و چێشە قازانجە تقریبا وەختی خۆی ئەو لەسەر ئەوان 8,000 تێچوان بە 10,000 ئەیان فرۆشتەوە سێڵیان خراپ نەبوو باش و بەڕێی خۆیان بەڵام کە من تا حدێک لەم کۆڵیە وتم ئێوە بێ لەگەڵ کڵانتێکا ئیشکن کە پاریان پێ بەڕاستی بۆیە هەم خۆتان کەمتر هیلاک بن و لەبەر ئەوەشی کە ئەو جەماعەتە لە وەختی بەرهەمهێنانی شتەکە عەزەتێکی زۆریان ئەبوو یعنی ئەو نیە پاکێجینگ ئەم شتانە تۆزە قۆرس بوو لەسەران وتم بەڕێی من تۆ پێویستەکە بیکەی بە 30,000 یعنی ڕێک بۆم کردن بە 3 قات
بەم سێقاتە تەوقعکە لە ماوەی مانگێکە 4 ملیۆن دیناری عێراقی لە وەختی پێشتر قازانجیان زیاتر بوو وەکو قازانج باسەکەم کە بۆ کردن بە سێقات بەڵێ ڕێک کە بۆم کردن بە سێقات بەڵامیتر مارکتینیشی وان بۆ کردن لە سۆشیال میدیاکەیانە کە یعنی ڕێک تارگێتی ئەو کەسانم کردبوو کە پاریان پێەیە تێگە لە من یعنی مەسەلەن بەنەوەی ڕاقی تەسویر و هەموو شتەکانی بۆ کرابوو دیزاین و ئەم شتانی مەزبوط بوو شتەکەەوە نیە ڕێک ڕاقی دەرکەوتە بوو وەک لەوەی مەسەلەن شتێکیش بێ بە 10,000 ئێستا بۆ نمونە بەڕێی تۆ من عینە شتم بکردایە ینی عینەن مەسەلەن عینەن ڕسم و تەسویر و هەموو ئەو شتانم عینە شت بکردایە بەڵام پرایسەکەی هەر بە 10,000 بووە پێ وایە ئەو مشتری ئەبوو یعنی ئەو مشتری کە ئێستا هەی بووە وڵای پرسیارەکە تەمان ڕوونکردنەوەشتی زۆر تیا بوو لە جێگەیەکە ئەوەستینی بزانین پرسیارەکەی جەناب لە کوێ خۆی بینێتەوە پێش هەموو شتێک چاکە کردووە کە تۆ تازەگەری تیا کردو وەکو پێم وتی هەمیشە بەکارهێن ئینسانە مرۆڤ کاینێکی حەیویە یعنی زۆر هەستەوەرە یعنی وا مەزانن کە بە درێژایی ساڵ ئەمە کەسە مشتری توێ یە لە لای تۆە ئیشەکات وا هەموو بەڵام لە یەک جارە بەنەوع شتێک لە تۆ ببینێ بەنەوع شتێ لە بزنسەکە ببینێت تاو نایەت وەلا چونکە وایە دایمە مشتری بەم شغڵە تعاملەکە اینجا مەسەلەی سعر لە دوو ڕۆوە بەڕاستی کاریگەری دروستەکە لەسەر خودی ئینسان لەسەر خودی کڕیار باوا بڵین یەکێک حاڵەتی سایکۆلۆجیە دەرونی ئەوی ترن حاڵەتی ئابوووریە واتە جرفانی چەندی دیار هەر کەسە بە پێی جرفانی خۆی تعاملەکات هەر کەسە بە پێی جرفانی خۆی مامەڵاکات زۆری پێبێ زۆری پێەیە کەمی پێ بوو کەمی پێەیە کە ئەمە دراست کراوە دوجار مەسەلە حاڵەتە دەرونیەکە لەو تازەگەریە خۆی بین تۆ کە تۆ کردوتە دیزاین و چی و اینجا سعر زۆر زۆمیمە کاتێک کە سعرێکی بەرز لەسەر شتێ لێ ئەڵێ برا لەو سعرە و کاتێک شتێکی کەمیش دێ ئەڵێ چی بەڕاستی لەوانەیە بە کەڵک نییە بەرهەمەکەی طبعا قسەیەکی عزیز نەسین هەیە حەزەکەم پێ بڵم کاتێک گەچێتە ناو بازارێکی تورکیا لەوێ هی نەفرۆشێ پرتەقاڵ بفرۆشێت سەیرەکە طبعا پرتەقاڵ فرۆشتن بەدانەدانێ سەیرەکە خەڵکێکی پرتەقاڵی دانا و زۆر بچووک و ناشرینە بە چەند لیرەیەک ئەم ئەچێ جوانترین پرتەقاڵێنێ جوانترین پرتەقاڵ ئەیا بە سعری کەمتر لەوان چەند لیرەیەک دابەزێنێ کە خەڵک نایە بەلایە ئەم پرتەقاڵەکانی جوانترە خەڵکەکە لەوخۆن بەڵبا بە پرتەقاڵەکانی جوانتریشەوە یا بۆنە بەخوا دەرمانی تێکراوە کەس لێ ناکڕێت ئەچون پرتەقاڵە ناشرینەکە ئەکڕن سعر مهمە تۆ بتوانی ئاراستەی تەفەکوری کڕیاری پێ بگۆڕی یعنی بۆ نمونە بە زۆر واریدە سەیریکە هەندێک دوکانمان هەیە بە تایبەتی لە سویسرا لەمانە ڕیباتێک گەفرۆشتن بە 75 وەرەق چاکەت و پانتۆڵە بە چەند دەفتەر لێشیان نەکردرێت بۆچی لەبەرەوەی احتیاجاتێکی خەڵکێکی پاری زۆر پێەیە من پێوتی احتیاجاتی سانەوی پێی خۆشە لەناو بززمانەکانە بڵێ ڕیباتەکەی 75 وەرەقی پێدراوە ئەمە سعر تۆ ئەبێ بێ چی بکەی کاکە لامۆ خوێندنەوەیەکی بەڕاستی سایکۆلۆجیانە بکەی بۆ دەرونیانە بکەی بۆ خەڵک وەکە بەیانی ئەمە ئەخوێنین کە بۆ من تا چ ڕادێک بتوانین دراستەی بەرامبەرەکانمان بکەین ئەمە مهمە پێت ئەڵە چۆن سعردانی نرخەکە چۆن لێی ئەنجە پرسیارێکتر استراتیجەتی تەسعیر شتێکمان پێڵە ئەڵێ تۆ ئەبێ کۆمەڵێک ئەگەر هەیە لەبەر دەستاوێ بۆ ئەوی بتوانی تەسعیری پێدانی یەکێک لەوانە سعری منافسینە ئەها عزیز نەسین هاوچی کرد زۆر لەواندا نرخەکەی داگر پرتەقاڵەکەی جوانتر بۆ خەڵکیان پێ نابێ ئەبێت تۆ شتێک بێت لە عەقڵا بیکەی کە عەقڵ بیگرێ بەڕاستی ناکرێت تۆ بەرهەمێکی زۆر جوانە دێبی بە 5,000 و بۆیە سەر نەبوو بەڕێزانە ئەمە حاڵەتەکەی خەڵک بیرەکاتەوە نەخێرەوە مارکەنی عادیەکەیەتی بەس ئەگەر بهاتە ئەو یاوەتی بە 25,000 یا بە 20,000 یا جەنابیەوەتە بە 9,000 ئەگەر ئەو بفرۆشتا بەهەشت دڵنیا دەکەم زەرەری ناکرد لەوانەیە قازانجی لە تۆ زیاتر بکردێ ئەمە بابەتەکەی سعر ئەتوانی بە ئارەزوی خۆ ئاراستەی چی ئاراستەی تەفەکوری کڕیاری پێ بگۆڕی لەسەر ئاستی کڕی بەڵێ وا دەرم گەیشت بێ ئەم بابەت دەست ئێستا کاگران جوان کردەوە بەس بە ئەرگ نەبێ بەڕێزان بگە بکرێ پرسیارەکانتان کورتەوە تاوەکو هەموو بتوانین پرسیار بکەن چکە بەڕاستی مەسجێکی زۆرمان بۆیێت کە داواکرێ پرسیارەکان بە کورتی بێ بە ئەرگ نەبێگە بە کورت و بە قوتی بێ زۆر باشتر بێت فەرموو کاگران سڵاتانەوێ بەڕێزان
من یەک ڕوونکردنەوەم هەیە لە دوایە پرسیارێکی شا هەر لەسەرەوە ئێمە هەندێک جار ئەکەوینە کە بزنسێک دروستەکەی نەمانوێت بزنسێکمانە بێ ئەکەوینە بەر شاڵاوی ئەوەی کە متمانە بە متمانەی مشتریەکانمان نامێنێت کە پێیان وایە ئەو بەرهەمەی کە ئێمەش ئەیهێنین یان دروستی ئەەکەین هەر ئەو بەرهەمەش کەس خوارد و خراپانەیە کە لە بازاڕەکانە هەیە واتە ئێمە بەگشتی توانم بڵم کێشەی متمانەی مشتریمان هەیە بە تایبەت لە وڵاتی ئێمە کە خۆتان نازان ئێمەش بەشێکین لە کلتوری شەرق و کێشەی هەیە پرسیارەکە وێ ئایا من کات لەگەڵ سەرەتای بزنسێکم چۆن بتوانم ئەو متمانەیە بۆ خۆم دروست بکەم و خەڵک قەناعەت پێ بکەم مشتریەکانم قەناعەت پێ بکەم کە بەرهەمەکەی من جیاوازە لەگەڵ ئەو بەرهەمانی کە لە بازاڕەکانە اینجا ئەگەر وەڵامەکە بێت کە بێ مارکێتینگی کویان ڕکلامی باشی بۆ بکەیت ئەمەش پێم وایە شتێکی زۆر واقعی نییە چونکە ئێمە بینین ئەو ڕکلامانەی کە لە سۆشیال میدیا کرێت تەنانەت لە ڕێگەیانەکان ئەکرێت لە سای هەفتانێکە بێویژدانە قسەنەکە مەسای هەفتان ڕکلامی ناڕاستن یعنی واقعی نین بۆیە خەڵکیش بتمانی بە ڕکلامەکەش نییە لە ئەسڵ هەیە لەسەر بابەتە ڕاستەکەی بەڵەوە پرسیارەکەی من تەنها ئەوە بوو ڕاستی بەڵێ مەسەلەی متمانە پێش هەموو شتێک هین دروستیەکە کاکە بەڕاستی ڕازگۆیی دروستیەکە لەگەڵ خەڵکە خۆت بتە لە سای 75 جۆر ئەو ڕکلامانەی کاکرێ هین نییە يعني فعلا زۆربەی ئەو شتانی کەیڵەن هەستەکەی فەیکی تایە شتی تایە و ناڕاستن بەمانەی کەلیمە نازانیان تایبەکە چۆن بکەم ناڕاستن و بۆ نمونە ئەڵێ نمونەیەکتان پێ بڵم ناوی کۆمپانیەکەی ناڵن ئەڵێ برنجی دەرەجە ئەوەنەی دەنکەکەی ئەوەنە زیاکە ئەختۆ تۆ لەکوێ پێواتەم دەنک ێ باشە وەرن لێنین زەین وایە کەواتە یەکەم شت ڕازگۆیی لە بزنسەکەتە ڕازگۆیی لەو ڕکلامەیە کە تۆ بیکەی لە دەرخستنی زانیاری ناو بزنسەکە و ئەمە خاڵیشترەوەی تێستینە ئەگەر بەرهەمەکەی تۆ تێستی بۆ بکرێت تێست زۆر مهمە تێست دەری ئەخا کە ئەمە تۆ ڕازگۆی یا ڕازگۆنی بەڕاستی ئەگە بەرهەمەکەی تۆ بە کەڵکی ئەوێت تێستی بۆ بکەیت و عملی تێستین مهمە ئێستا لە زۆر بزنسە ئەیکەن بەڕاستی حتا بۆ مەسەلە خواردنەکان جێکن کە فعلا جگەی خۆی ئەنجا تۆ جگەلەوە ئەزانی چۆنە بەڕێزان تۆ بێت ڕەنگی زۆر بەمان بێتاقەت بین لەو شکڵە لە ڕێکلامکردن یاخود لەو شکڵە لە بازارگەری تۆ وەرە شکڵەکە بگۆڕە تۆ گەر توێ ڕازگۆیان بچێت پێشەوە تۆ بە پەرەبەی بەچی پەرەبەی بە ڕێکلامی فیس تو فیس لەو حاڵەت تیمی مارکتین دروستکەی ئەو تیمی مارکتینی کە دروستیەکەی پڕیەکەی لە زانیاری بە بەرهەمەکە و کە چونە بەردەمی کڕیارێک بەم شکڵە قساکەن کە وەک خۆیان بەرهەمەکەیان دروست کردبێ وەکو خۆیان دروستیان کردبێ ئەمەنە پرزانیاری بنتیارە یعنی ڕێگا هەیە بەڕاستی تۆی بۆ بۆی ئەو متمانەیە بەدەستبێنیتەوە بەڵام بە دڵنیایەوە پێ دەڵم ئەو بە لە منی وەرگرا قورسە تۆزە قورسە بەڕاستی پارەی باشمانە ڕوا لە مارکتینە هەتا متمانەیە دروستەکەین بەڵام هەر ئەوەش متمانەکە دروست بوو کاکەین لە ڕات بە شکڵ ڕازگۆیانە ڕوات بێ ئەو متمانەیە ناکەوێت ئەگەر تۆ خۆت لە بزنسەکە دەستان خۆشە بۆ ئەو دەرفەتە چەند پرسیارێک مێ ئوستازیان یەکێک لەوانە ئایا مارکتین جیاوازی چێ لەگەڵ مۆبیعات یاخود بڵێین مۆبیعات بەشێکە لە مارکتین یان تاواوکەرێتی جواب بەمەوە کاک هین هۆگرێستا باشتر فەرمانە هەر بە کورتی بڵێ طبعا مەبیعات چییە تۆ عملی کڕین و فرۆشتنەوە دڵی مەبیعات فرۆشتیار فرۆشتن بەرز کردەوە تەنها یەک عملیە ئەگەر پێناسێنی بریتە لە فرۆشتنی شتێک بە سیارێکی دیاریکە لە کاتێکی دیاریکە لە شوێنێکی دیاریکە کە بازارە فەرزن بەڵام مارکتین نا مارکتین بەڕاستی مەقاوماتە بۆ بەرزکردنی ئاستی فرۆشتن وەکو کۆتلەر وایوت بێمە دیەکتری جاکەینەوە مارکتین شتە گەورەکەیە بەڕێزان بەڵێ لە فرۆشتن بەشێکی بچووکە لەناو مارکتینە ناوشنانین بەش ینی لایەکێتی جانبێکە لە مارکتین بەڵام مارکتین بابەتە ئەساسەکە بەڕاستی من پێشنیارێکم هەیە فەرموو وڵای یەکەم جارەکە بەشداریەکەم لەم دەورەیە بەڕاستی ئەوتان لێبێ مامۆستا دەستان خۆش بێ و ماندوو نەبن سڵاو بۆ جەنابیشە زۆر سپاس بەڕاستی قابلی سوپاسگوزاری دەستخۆشیەکی زۆرن چون ئەم بابەتانە بابەتی نێتوەرک مارکتین و هەر باسێکی ترکە پەیوەست بێ بە سمارت بزنسەوە بە سەدەی بیستووەکە بە خۆماڵیکردنی خزمەتێکی زۆر گەورەیە بە تاکی کوردی چونکە فراغێک و بۆشاییەکە ساڵانێکی زۆرە تێکڕای تاکی کوردی لێ بێ بەشە چ ئەوانەی کە لە ئاستێکی بازرگانی بەرزان چ ئەوانەی کە ئەیانەوێ هەنگاوێن بۆ گەشتن بە بازرگان و
بازرگانیکردن بۆیە بەڕاستی خزمەتێکی گەورەی و دەستان خۆش بێ و کات و زانیاریتان بەرەکەتدار بێ. پێشنیارێک ئەگەر قبول بکرێ ئەوەیە کە من دڵنیام بەڕێستان لەو ئاستان کە ئازانن ئەگەر هەر بابەتێک گوێگریان بینەر لە کاتژمێرێک زیاتر بە دیاریەوە دابنیشە ئەوانگە توانای وەرگرتنی کەم بێتەوە تا ئاستێک بە شێوەیەکی مطلق نا بەڵام تقریبا ئاوهایە بۆی ئەگەر لە دوای سەعاتی یەکەم پێنج خولەکێک پێنج خولەکیش بێ ڕێستێک هەبێ بۆی جوڵەکردنێک بۆ هەستانێک چون من خۆم زۆر مەبەستمەکە ئەو معلومات و زانیاریانەی بەڕێز دەیخیتە ڕوو بە دەقیقی هەمووی بنووسنەوە بە دروستکردنی نەخشەیەکی زانی و هەموو نووسیوەتەوە بەڕاستی بەڵام ئەگەر هەر دانیشم و هەر بنووسم تۆزێکی نەبم بۆیە ڕێستێکی چەند دقەی هەبێ زۆر باشە ئینشاءالله بۆ دەرسەکانی کاری لەسەر بکرێگەر بە پێی کاتیەوە بگونجە. زۆر سپاس بۆ تۆ. لە ڕاستیە ئێمە دەورەکانمان کایکەینەوە لە ڕۆژانی با بڵێن ئاساییە خۆی بەپێی یاساکانی یونسکۆ کە دایناوە مامۆستا چەند لە قاعەیە بێ باڵین کە دەرس ئەڵێتەوە 45 دقە هەموو 45 دقە دەرسێ چارەکی ڕێستە کۆفی برێکێکی تیا لەو چارەکەی و بەڵام بەڕاستی لێرە ئەم شتێکی کردووە کە ویستمان بە یەک جەڕە با بڵێن ڕای کێشینی ئیشەکە قسەکانی لەسەر بکەین بەڵام ئەگەر برادرانی ئەمریکان کۆرنەر پێیان باش بێ ئەوان مانێجی ئیشەکەکەن من پێشنیارەکە زۆر زۆر بە هەند وەرەگرم بۆ منش باشە تۆزێ ئاوە خۆم ینی بەڵێ بەرزان زۆر سپاس بۆ پێشنیارەکەت ئەکرێت 5 دقەیەک بوەستین بەڵام نەک ئەوەی کە بڕۆین و بگەڕینەوەانە ینی نابێت لیف بکەین لە گروپەکە چکە بەڕاستی ئێمە لە سەعات سێوە گروپەکە لەمەوە دووە ئەمڕۆ جیاواز بوو بەڵام لەمەوە دووە لە سەعات 35 دقە ئێمە گروپەکە لۆکەکەین بۆی تکای هەوڵبن لیف مەکەن لە گروپەکە چکە ناتوان دوای بگەڕێنەوە بەڕاستی زمانی ئەوە ناوچێن نتوانین بکەین کە ئەگەر لە گروپەکە لیف بکەن وەربگیرێنەوە بۆیە 5 دقەکە باسکرینەکانتان بمێنێ پرۆگرامەکەش دامەخەن ئەتوان 5 دقەی ساحەتی خۆتانڕگەن لە سبەی نەتوانین وای لێ بکەین لە سبەینەوە ئیمڕۆ ڕۆشتووە کاتەکە لە سبەینەوە پێشنیاری ئەو بەڕێزەمان بەسەر چاومیش پێم خۆشە دەستە خۆش بێ دەست بشکاگە بیر بۆ تۆشکە ئیمپروڤی ئەو پێشنیارە کرد بەڕێزێکی تر ئەگەر ئێمە چەند دقەیەکمان ماوە گەر بەڕێزی چەند سڵاو بەڕێزان من لە هەولێرەوە لەگەرتانم بەڕاستی دەستخۆشتانی دەکەم ینی بەرنامەکە لە جێ بوو بۆ ئەمڕۆکەم بەس دوو تێبینیم هەبوو ڕاستی پرسیارە چمە هەبوو لە ئوستازی بەڕێز یەکەمیان ئایا مارکێتینگ لە کوردستان بە جۆرە پێویست بووە ینی کە ئێمە باسی مارکێتینگ دەکەین ئایا مەسەن ڕێکلامکردن و ئەدڤەرتایز بە جۆرە پێویست بووە وەکو بۆ چوونی جەناب عەزم لێ بزانم یەک دووەمیان ڕاستی ئینتەرنێت لایمە بەعام ئینتەرنێت تۆزە خراپە ئەوجە لە هەولێر بیان سلێمانی بی تۆزە خراپەوە بۆیە ئەگەر کرا بەیانی یان ڕۆژەکانی تر بەشدار بوون کە لیف کراینەوە هاتنەوە گروپ ینی تۆزێک تەساهل بکرێ ئێمە مەمنونین جەنابتانین و شتێکی تریش من ڕاستی تەنها لە ڕێی مەسنجەرەوە ئاگدار کرامەوە ئیمێل و ناوی خۆم بۆ مەسنجەر نردووە ئەگەر شتەکە هەر ئەوەندەیە من مەمنون ئێوەمە ینی ڕێو شوێنی تر نەبیتن ینی فۆرم پڕکردنەوە شتیوان نەبیتن من مەمنونم دووبارە دەستان خۆش بیتن بۆ پرۆگرامە بۆ پرسیارەکۆر بە کورتی بڵێ لە ڕاستیە کاکە ئینجان ڕزگارم ئوستاز من ڕزگارم خدی بڵم کاک ئایفۆن کاک ڕزگار ئەلی بن دەکەم چکە میتینگە چیت کەم هەیە تەڵەبەی دکتۆرامە ئیدی ئەوم لۆک میوت کردیە بە مۆبایل لە خەتم هەربژی سەرکوتوبی ئەو بۆ ویستم تۆزێک فرێندلی بینیانی عەزیزی ئوستاجان ڕاستێکی زانی چیە نەمانتوانیوە پێ بە پێ ئەم زانستە کە بازەکرێ بەڕاستی ئەوجا بەیانی خۆی بە دقیقی بین تەطبیقی لە کوردستان من پێم وایە نەگەشتێتەوە ئاستە ئەنجل لەسەر ماسی لەسەر ئاستی باڵین تەسویقی ئەلکترۆنی هەر تازەین لەسەر ئاستی تەسویقی بەڕاستی نێتۆرک مارکێتین هەر تازین وەکو برادەرە لە پێشوەتی کە فەراغێکمان هەیە ڕاستە ئەمە تازین نەوەڵەوە خۆی پێ بە پێ نەبوو ڕێکلامەکانمان پێش ئێستا باسمان کرد دنیایە کەند و کۆسپیتایە ڕێکلاممان هەیە ونمانەکە نازانین باسی چیەکە ئەمە خەلەلە لە مارکێتینە نەک لە خودی ڕێکلام خۆیان جارێک خەلەلە لەو پایە گەورانەیە کە ئێمە ئەوە ئەیخوێنین بەڕاستی ئەی باسی ئەکەین لەم دەورێ بۆیە بەڵێ وەکو خۆی ناتوانین بڵین 100% لە هەرێمی کوردستان توانیمانە بەو شکڵە زانستی مارکێتینگ بکەین بەڵام
بەڕاستی تەحولاتی کردووە لەو بابەت لە چەقبەستنیش دەربازی بووە یعنی چەقبەستونیە وردە بەرەو دنیای مارکتین و دنیای ئەلکترۆنات و دنیای ڕنگ و بەڕاستی یعنی ئەوە ئەڕۆی وردە دەست خۆش بێ ئەوەی تری تایبەت بە کاگاوبیر نازانم پرسیارەکانی ئەگەر کاگاوبیر جواباتەوە بگورن بەڕاستی ئەوە پۆلیسی ئیشکردنی ئێمە لەواتێ نتوانین زۆر ئاسانکاری تیا بکەین بەڵام ئێمەش ڕەچای ئەوواکەین کە خەتی ئینتەرنێتەکان خراپە تا حد لمکان هەوڵین بەڵام لەو ئەچێ نتوانین زۆر ئاسانکاریکەین زۆر بگورن چکە بگورن پۆلیسەکان ئێمە زۆر قورسترە ئێستا تۆزێک ئاسانکاریمان کردو کە بەم شێوەین لەبەرەوەی ئێمە مەبەستمانە بەشداربووەکانمان پابند بن بە خولەکەوانەیە و ئەزانین کە ئەو بەڕێزانشی کە فۆرمی مەبەستێتی کە بەشداری کار لەم خولانەیە بۆیە ئێمەش ئەوانەیە بن لە بابەتەکانە لەبەر ئەو هۆکارەیە ببورن خاتو سوزان وەرەگرین فەرمو خاتو سوزان ئەلۆ گوتان لێمە زۆر سپاس ئەو بابەتاکەم بەجددی وەکو ئەو ئەمریکان کۆرنەر ئەو بەڕێزە وتی پێش ئەو شخصی پێش من داوای کرد کە مەزانین ئێمە لە کوردستانە ژەنیانەوە ئینتەرنێت ئەبڕێ و دێ و ئەبڕێ و دێ و کارەبا کە بڕا من دووبارەکە کارەبا بێتەوە من ئەمێ داخلی گروپەکە بم ئیتر زۆر بە زەحمەتی ئەگەر لاک بکەن زۆر بە زەحمەتی ینی ناتوانم داخل بم ئەوە هەر کێشەی من نییە لەوانەیە کێشەی ئەوەکانی کەش بێ ینی بۆ سیرەکەی کە کارەبا بڕا هەتا مۆلیدە پێیەکا و کارەبا دێتەوە تۆزێک ئەوەیە ئەوە لەبارەی بەشداری بمانە لەبارەی ئەو مەوزوعی ئەمڕۆژ پێم وابێ زۆربەی زۆری پرسیارەکانم وەڵام درا یەک لە پرسیارەکانم ئەو بوو بۆ ڕوونکردنەوەیەک با بڵێن ثقة بعد الفشل الأولي بۆ نمونە ئەگەر من بەرهەمێکم بەرهێنا و هاتە بازارەوە و بە حکمی سوء استخدام یا سوء تەخزین یاخود سوء هەر شتێک بێ فشلی هێنا ئەو بەرهەمە بەناوێک لە ناوەکاندام نابوو ئایا ئەو کۆمپانیایە هەستێ بە بەرهەمهێنانی هەمان شت بە ناوێکی تر یاخود محارەبە بکە و بە هەمان ناو بەرهەمی بێنێ و ئەدڤەرتایزینگی زۆری بۆ بکە یاخود ڕیکلامی زۆری بۆ بکە بۆ ئەوەی ڕەواجی زۆر بێ لەسەر ئەوشتا هەرچەنە پێشتر فەشلی هێنابوو بەو ناوەکە ئەو بەرهەمەی هێنابوو ئەنجا ئەگەر ڕێی خۆتان پێ بڵێن مەمنونە بم زۆر سپاس سوزان پرسیارەکە زۆر جوانە زۆر دقیقە لەبەر ئەوەی کۆمەڵک زمانی کوریا پرۆژەی تێکەوتووە ئێستا لەو دەردەی جەنابتا کە باسیەکی دەردە بەڕاستی ئەو مادام بەرهەمێک کەوت یعنی چی لە دەزیانی متمانە ویعنی خەڵک وەلای بۆی نەما سۆزی بۆی نەما خۆشەویستی بۆ بەرهەمەکە نەما مادام کەوت بەو شقڵە کەوت پێشتر هەبووە بەڕای منەکەی هەر بۆ ئەوی هەوڵەکە و بەزایە نەچێت بۆی کاتەکەشە بەزایەت چونکە ئینگلیزەڵە تایمز گۆڵد کات ئاڵتونە کات کولفەیە کات کۆستە بەڕاستی تێچووە لەبەرەوە بووی کاتەکە و بەزانەتێت لە هەستانەوەی ئەم بەرهەمەیە کە چی بوو کە کەوتووە چونکە هەتا چەند ساڵتە خەڵک ئاهۆ بەرهەمە فاشلەکەی ئەوە نەبوو نە وەرە براندێکی تر بێنە ناوە بەس چۆنم جارە خۆ گورجکەرەوە ئەو هەڵانەی کە هەبووە پێشتر دووباری مەکەرەوە ینی شت ئینسان وا پێشەکەی تەجروبە خەتا تۆ چ تەجروبە وەرگرتووە لەو خەتا چی وەرگرت دروست بوویت ئەم جارە دڵنیام نایکەیتەوە مادەمە ئەمە لە براندێکی ئەم جوودە تازەیە ئەم کولفە تازەیە ئەم کاتە باشە لە براندێکی ترە یاکولدا ئینوان بگۆڕە شتێک بگۆڕە لۆگۆ ئەگۆڕی بەم شکڵ من پێم باشەکە ئەوە بکەی باشتر ئەگەر گەشت بێ سپاس دەکەم من بەڵێ سەرەتا دەستخۆشی یەکەم لە مامۆستا و هەروەها ئەمریکان کۆرنەر بۆم دەرفەتا من پرسیارەکەم ئەوە بوو ئێمە لەگەڵ مارکتینگە کە بۆن بە شێوەی مارکتینگ و بەرەو پێشچوونی مارکتینگ و مارکتینگی ئەلکترۆنی بۆشاییەکەی لە کوردستانە کە بۆ نمونە ئەگەر سیرکی خەڵکی ئێمە زۆر کەم تەجروبەیە هەیە لەو بوارەیە یان بۆ نمونە یعنی بەکارهێنەری کەمە ئەویش پارەدان بە شێوازی ئەلکترۆنی یعنی ئێمە کێشەی بۆ نمونە ئەومانەی کەس کارتی بانکی نییە یعنی ئێستا فاست پێی و زێن کاش و ئاسیا حواڵە هەیە بەڵام سیرەکەی بەکارهێنەری کەمە یعنی بۆ نمەگەر تۆ کڕین و فرۆشتنیە بکەیت بە شێوازێکی ئەلکترۆنی بۆ لە سەردەمی کۆڕۆنا کە قەدەغەی هاتوچۆ بێ سیرەکەی ئەو بەکارهێنەرە ناتوانێت یعنی ئەو پارەیە لە ڕێگەی ئەلکترۆنی و بیابێتەوە لەبەرەوەی ئێمە زۆربەی خەڵک ئەو یعنی ئەو کارتی نییە یان نازانێت چۆن پارەکە بیە تەنها و سەرنجەم هەبوو لەسەر مارکتینگ دەستان خۆش بێت
سپاس کاکە ئەحمەد ڕاستەکەی وڵات جاوە کێشەی ئێمەشە بەڕاستی و پێڵ بەس ئێمە بەو مانای نییە کە ئیتر ئەم کێشەیەمان هەبوو ناین بە ڕکلامی ئەلکترۆنی بکەین ناین ئەوە بکەین خۆ نەبێ با بڵین لێرە کۆمەڵک پێیج هەبوو ڕکلامیانە کرد بە دلیڤەری شتیانە نارد دلیڤەرێکا گەیشتە شوێنی خۆ وەک ئەکرا بەڵام ئەساسیاتی پەیدە پارەدانەکەیە بەڕاستی مەسلەی پارەدانەکە لێرە ئەبێ کاری بۆ بکرێ ئەمە ئیشی بەڕاستی دەستگا ڕسمیەکانە ئیشی ئەوەیە کە بانقەکانمان بە ئەلکترۆنی بکەین ڕقم حسابەکانمان بە کارتێک بێ لە بری کاش بەکاری بێنین ئیشی ئێمەوە تەمان هەوڵەکەی لە بانقی ناوەندی بانقی مرکزی بەغداد ئەمڕۆ بانقی مرکزی عێراقی لە بەغا شتێکیان بڵاو کردوێتەوە کە جا نازانم ئەمە تا چەند نیچێک لە بڵاوکراوەکان ئەخوێنەوە پێشەوەی بێمە ناو ئەم لایڤەوە ئەڵێ ئێمە کرێ یاخود پارەی ئەو جیهازانی کە کارتەکەی تیاکەی هەڵبەتە لەوانەیە هینی هەبوو بێت هەموویەکی هەبوو بێ یا زەریبات ئەڵێ هەموو هەرچی ئەو ئیستحقاقاتە مادیانەیە لەسەری هەڵەگرین بۆ خۆمانیانی ئەڵێ هەڵی ئەگرین واتە لە خاوەنەکانیان لە خاوەنی پرۆژەکانیان ناسێنیتر ئەمە هەوڵێکە بۆی ئەم دنیاە تەحویل پێ بکەین بۆچی بۆ ئەو کارتە بەڵێ ئەوی تۆز و کێشێکی زۆر گەورەیە جاگەرەوە بێتەکایەوە ئێمە مەشاکلمان نەبوو فەرم و موچەخۆرەکانمان چۆن موچیان وەرەگرت ئەگەر دیقەت بەزەگەرەوە ڕقم حسابی هەبووە کەس و کارتی خۆی هەبێ ئیتر تۆ تەعامل بە کاشمەنیەوە ناکەی تەعامل بە شتێکەوەی کە ڕقەمە ئەمەیە ئەمان با بۆ ناو دنیای دیجیتاڵێکە و دنیای ئەلکترۆنیکە بەڕاستیکە شتێکی زۆر گرنگە کە ببیکەین اینجا کورسیش نییە دەوڵەتانی دراوسێ هەیە ئێران هەیەی هەموو دەوڵەتانی دراوسێمان کە تۆچی ئەمانیان هەیە حتا لە ئێران بەقاڵێک لەسەر عەرەبانەکەی جیازەکەی پێ ئۆنلاینەوە ڕەبتە بە بانقەکەیەوە تەواو یعنی تر ئەمە خۆ بەڕاستی کاکینجان کاک ئەحمەد ئەمە کێشێکی گەورەی دروست کردووە حتا بواری ئەو بزنسە تازانی کە ئەمڕۆ هاتوونەتە سەر خەت ینی تاکێکی زۆر هەیە حەزەکەن بڕۆنە ناو نێتوەرک مارکتینەوە حەزەکەن بڕۆ ناو بزنسی ئەلکترۆنیە سەیرەکەن ئەم شتانە وایان لێکە سادیان کاتەوە کێشانە بەڵام هیوادارم سار نەبنەوە تەسەوراتی من وایە کە ئەمە لە ئایندەیە ئەمەش ببێتە پرسێک ئەماش ببێتە پرسێک ئێستامە جێبەجێ بکرێ ئەمە ینی دەسەڵاتدارانی ئەم وڵاتە زیندوو کاتەوە لەسەر هەندێک بابەت بەڕاستی ینی کۆرۆنا دەرگایەکی کردەوە ئەم دەرگایە پێیوتین کە ئیتر هەموو قورسایی خۆمان با لەسەر بزنسی تەقلیدی و مارکتینی تەقلیدی و پەیمەنتی تەقلیدی نەبێت حتا پارەکان کە ئەیان نایتێ ئەو شتە بۆ بیشت ئەترسای کەواتە ئەمە ئیتر بەڕاستی بۆتە جێگەی گەین و تەقینەوە بێ تەقینەوە لە بواری بزنسا بەڕاستی ئەبێ ئەمانە بکەن کە دروستکردنی کارتێک سیستمیکی بانکی بەڕاستی زۆر قرس نییە قرس شەریکاتمان هەیە ئیمڕۆ پرۆگرام سازە ئەیکەن بۆتان زۆر بەبەسیتی ئەم شتانە ناتوان بکەن کە ئەم ئەگەر نیەتی دەسەڵاتە هەبێت بەڵام منیش لەگەڵتان کامە کێشەیەکە ئەبێم کێشەیە چارەسەر بکرێت سپاس کاتتان باش زۆر سپاس بۆ مامۆستا پەیوەند و ئەمریکان کۆرنەر بە کوردی مامۆستا من پرسیارێکمەیە لەسەر کاریگەری وڵاتی منشەئی ئەو پرۆداکتەی کە ئێمە مارکێتینی بۆکەین تا چەند کاریگەری ئەرێنی یان نەرینی ئەبینێ بە تایبەت بۆ کوردستان ئەگەر کرێ ڕوونکاریەکمان بیتێ لەسەری لەبەری زۆر کات بیستین بۆ نموناڵێن کاڵای سینی بە عەمەل نایە ئەگەر کاڵایەکی ئەمریکیان وڵاتێکی ئەوروپی هەبێ کڕیاری زیاتر بێ وەک لەوەی کە وڵاتێکی کە ئایا وڵاتی منشە تەسیرێکی زۆریە بێ لەسەر مارکێتین قورستریەکە یان ئاسانتریەکە و زۆر سپاس دەکەن کاک میران لە دوای کۆرۆنا ڕەنگە بڵێن کاکە شتێ سنی نەبێ نامانێت مای بۆچم لەبێ ئاقارەکانە گۆڕێت و دەریش کەوت کە بە تەکنۆلۆژیای سین بەڕاستی توانی زۆر بەبەسیتی ینی لە چاو ئەو زەرەرکە لەوێەوە ڤایرۆسەکە سەری هەڵدا چۆن کۆنتڕۆلی بابەتەکەی کرد جا من لێرە بەڵێ بە هەردوو دیوەکە ئەگەری هەیە بە ئەگەری باش بە ئەگەری خراپ ئەو وڵاتی کە تۆ شتەکەی لێنی ئەگەر سمعەت لەناو وڵاتانی دنیای سمعەیەکی بەرزی هەبوو بڵێ هەموو کە ئەڵێ ئەو شتە بکڕە یابانەکەیەتی بڕۆ بیکڕە ئەڵمانەکەیەتی بڕۆ بیکڕە ئەمریکیەکەیەتی ئاوا با بیکڕین هەتا پێش ئەمەش سینەکەیە لای نامێت سینیم نامێت بەڕاستی چۆن دەور و کاریگەریەکی زۆر ئەرێنی هەیە لەسەر چی لەسەر بە دیوەکەیە کە قازانچەکەی و بۆ دیوەشە کە نێگەتیفە بەڕاستی خراپە بە هەندێک وڵات مدەیەک لای ئێمە وەستا بووم بەڕاستی شتی سینیا و لە بازاڕەکانە زۆر ئەوە ناکرا تەنها ئەوەی کە شتی سینیا بردە پێشەوە شتێکمانی پێ استراتیژیی کولفە چۆن استراتیژیی تەمایز هەبوو کە باسم کرد لە پرسیارێکی بەڕێزێکە استراتیژی کولفەشمانێ شتە سینەکان کولفەیان بەڕاستی کەمە خەڵکی ئەمەش بە حکمی و داهاتی هەیە بوو ڕوبەڕووی شتە سینەکانە بوو
بەڵام لە ڕووی مەسائلی تەسویقەوە زۆر هانەدایەوە زۆریش دەست دەگرێ ئەتوانم بڵم لە سەرکەوتنی پرۆگرامە تەسویقەکانە بەڵێ کاریگەری دەوڵەتی دروستکرد ئەوا دابنی بەڵ کاریگەری زۆرە ئێمە بتوانین لەمای ئەم دەدەقەیە گەر ئەو سێبەڕێزە پرسیارەکانیان بکەن و جابیشۆ بگیرنەوانێ بەعرێک نەبێت چونکە پرۆگرامەکە کۆتایی پێێت چونکە کاتەکان ڕۆمەدانا بوو زۆر باشە فەرموو فەرموو کاکتوان ئەگەر بتوانانی بە خێرایی پرسیارەکە بکەیت چونکە کاتمان زۆر کەمەوە من جملێتە ئەگەر دەستخۆش لێکم مامۆستا ڕێزی جانەکەم سپاس چاوەکەمی زۆر سوودم بینی دەست خۆش بێ یەک پرسیاری کورتم هەیە ئەگەر بتێ بە بازار لۆ کاڵایەکی بکەی کاڵایەکی دیاریکراو مەرجە مارکت لە مارکتینگ مارکت ریسێرچی لۆ بکرێ یان ئەتوانی نەیکەی ئەتوانی نەیکەی نه تۆ پەلەمەکە بەتاویکەم ئەتوانی نەیکەی بەڵام کاتێ زەرەرەکرد من کەفیلی ئێمە ئیشەکە ئەگەر بمانێ ریسێرچ مارکتین زۆر مهمە ئەو چی ریسێرچ ئۆف مارکت لەناو بازاڕە لێکۆڵینەوە بکە بزانە بە پێ تۆ شەریکێکی ئەگەر گەورەنی بۆ نمونە شەریکەی گەورەبی دەست بە ڕائگات تۆ بچی ستافێک بێنیت و لێکۆڵینەوەکە بۆ بکات لەسەر ئاستێکە خۆ دەتوێت لەسەر کێشەیە کە تۆ هەتە لە بزنسەکەیە بەڵام ئەگەر دوکانێکی بچوشی بۆ نمونە دوکانێکی لەفەی چوزام چایخانێکی بچوشی فەرەزەنەوەی دابنێم کافتریایکی ئەتوانین لە ڕێگای زەنچە بەس ئەو خەڵکانی سەردانە دەکەن ریسێرچ بکەیتەوە ینی خۆ ریسێرچ کێماڵ لێکۆڵینەوە بەپی قەباری ئیشەکە و تۆ توانیشی خۆ بکەیت ینی نمونونەکەم بۆ باس کردی و تەمێکێک لە تەلەبەکان بەس تەنها بە دەفتەرێکی دانا یەک تێبینی نووسی هی کڕیارێک کە هاوتی کاکە ژیان وابێ باشترە ئەمە بۆی بوو بە ئەتەقێتەوە ئەمیشانی زۆر جار هەندێک بەڕاستی پێشنیاری بچووک هەیە یعنی لەوانەیە لە ریسێرچێکی زۆر گەورە بە سوودتر بێ بۆ بزنسەکەیتەوە بەڵام بیکە داتا وەربگرە بەڕاستی بیکەی باشترە بە ئەگەر بڵین با مەرجێکی سەرەکی بێ بەڵێ لە بڕی لە زانستی مارکتینەوەمان پێڵە ئەبێ هەمان بێت کاکە توانێت جەنکریستە هەبێ بەساق فەرموو بەڕێز ڤارسەباح ئەگەر بە کورتی پرسیارەکە بکەیت بارک نەبێت ساڵتان لێبێ ئەو کاتتان باش هیوان باشیتانە مامۆستا گیان دەستەکانت خۆش بێ بەڕاستی هەموو وتەکانت سوودی هەیە زۆر سپاس دەکەین دەست خۆش ڕاستی من پرسیارێکم هەیە سەبارەت بە مارکتین ئایا مارکتین لە بازاڕە پێویستی بە جوامێری هەیە واتە پێویستی بە ڕەوشت هەیە لەبەر ئەوەی بەپێ ئەو ریسێرچێک کە من کردووم بۆ بازار لە پێشووە لە ڕابردووە کە کاری مندوبیم کردووە لەناو بازارە بۆ چەند شوێنێک لە کۆمپانیاکان و هەم دوکانی بڵێن جملە فرۆشتەکانی ناو بازار بابەتی نکات جوام شتانە خەڵکی ئەوەنەی حەزی لە قسەی باقوبریق و سەرنجڕاکێش هەیە ئەوەنە حەزی لە ڕاستیەکە نییە یعنی ئەوەی کە بە قسەی باقوبریق و سەرنجڕاکێش قەناعەتەکە ئەوەنە باوەڕ بە ڕاستیەکە ناکە بە نمونە من نمونەیەکی زۆر بەسیطت بڵێنەوە لەسەر جۆرێک لە معتەر چوومە دوکانێک جۆرێک لە معتەرم پێ نیشاندا کە سعرەکەی لە بازارە لە هەموو بازارە سعرەکەی بە $20 نرخی جملەی دەرزەنێک بەڵام ئەو کەسە پێشتر چەند دوکاندارێکی تریش بە $28 کڕیبیان سەیری ئەوی منیانەکەرە دەمەی تە عادیەکەیت ئەمت کاکەوەی لە بازارڕای هەمووی هەر ئەمەیە ئەنۆت نەخێر ئەسلەکە بە $30 بەڵام ئەمەی تۆ بە $20 هەر ئەوە بووکە نمونەم لەسەر پرتەقاڵەکانی عەزیز نەسین هێنایە بوت ئەزانی چۆنە تۆ مادام تۆ ڕازگوی خۆدوانی لەناو بزنسەکەی خۆتە ڕازگوی داتای غەڵەت نایی دەقەی چێکە قسەی باقوبرێقیش بکە ئەوە دیوێکی کاکە مارکتینە فەنی گفتوگۆکردن بەکارهێنانی وشە ڕاستەکەی قسەکە زۆر جوانە بەڵام هەنێ قسەی باقوبریقەیە کە ڕووی درۆی بزنسەکە دەرەخە نەک ڕووی ڕاستەکەی دەگەی لە من واتە من مەبەستم ئەوەیە خەڵک زیاتر درۆ سەرنجی ڕاکێشەوەک لە ڕاستێک وڵی بەداخەوە ئێمە بازارێک بنیاد بنین بزنسیە بنیاد بنین کۆمەڵگایەکی کار وادای بنین با جوانترە بنیاد بنین لەسەر درۆ
ئەمە نابێ من پێم وایە بەڕاستی ئەم تحول ئەکامە تێپەڕێ کاکبار ئەمە تێپەڕ دڵنیا دەکەم ینی هەروان نایە چونکە شتەکان کە بوو بە ڕقمی ینی ئێستا بزنسی ئەلکترۆنی کەمتر ئەمەی کەمی کردوێتەوە بۆچی لەبەر ئەوەی یاخود بۆ نمونە مارکتینی ئەلکترۆنی هینەکە پێویست بۆ ناکات تۆ ڕوبەڕوو بچی لەگەڵ خەڵکەکە قسە بکەیت قسەی باقوبریقی بۆ ناکەیت بەس ڕکلامی بۆ کە لەناو پەیجەکەی باشە ئەو ڕکلامکردن ئەچێتە بابی باقوبریخە و بەڵام زیاتر ئیسینا دەکاتە سەر داتا بەڕاستی سەر داتای حەقیقی هەر کەسێک داتای حەقیقی بەکار ناهێنێ بەڕاستی دوای تەجروبەکردن چونکە عملەی تەسویق تەواو نابێ بەڕێزانەوە بەیانی گەینێ عملەی تەسویق تەواو نابێ حتا ئەو جێگەی کە چیەکە کەسەکە ئەیکڕێت تێستێکە جاری تری کڕێتەوە چەند جاری تری کڕێتەوە ئەنجا تۆ کە سیفەتی تیکراراتی شیرا ئەواتە کڕینی بەردەوامە دروستکرد دڵنیا دەگەم تۆ تەسویقێکی باشە کردووە مارکتینێکی باشە کردووە ئەمە بۆ ناو پەیجەکانیش هەروەتر ئەو پەیجمان هەیە فەیکەکە ئەڵێ بۆ نمونە ئەمە ئاوە یەک جار کە لێو کڕی جارێکە نایکڕیتەوە ئەمانە بزنسەکانیان بۆ یەک سەفقەیە بەڕێزان دڵنیاتانەکەم ئەوانی بەو قسە باخوبریخە لە زمنی درۆکەیە نەک لە زمنی فەنی بەکارهێنانی وشەیە ئەمە دوشتی جیاوازە حتا پێتان نەکرێت پێ دەکرێت فەنی بەکارهێنانی جوملە وشەی جوان سەرنجڕاکیش بەکاری بێنە بەس بابی با بڵێن دوو لە بەڕێستان بابی درۆکردن لەگەڵ بزنسە بەڕاستی تەمەنی زۆر کورتە لە بزنسە و تەجروبەشمان هەیەەوە بەڕاستی تەجروبەمان هەیە ئەوسەگیان دەستەکانە خۆش بە بارێک نەبێ گەرسێکی لەم مەسجەکانی لای خۆت بکەی ئەزێت نەبێ بزانە چەند مەسجەکە واتە بارێک نەبێ گەرچێکی بکەی وەڵای کاکین زۆر ئەنی هەستەکەم هەندێک هاتووە بەڵێ چۆن مارکتین سود بە کۆمپانیا گەشتیاریەکانە گەێنێ پرسیارێکی زۆر جوان و ناوازەیە بەڕاستی چونکە باەمە هەروە زیاتر پرسیارەکانمان ڕوبەڕووی ئەوە بووم شەریکەکانمان نەگەرات و شەریکەی سلعی بوو بەڵام حوت پیەکەم کە بۆ دانابوون 7 پیەکە ئەچێتە بابی شەریکاتی خەدەمیەوە شەریکە گەشتیارەکان بەڕاستی ئەبێ حوت پیەکە بەکاربێنن ئەبێ حوت پیەکە لە ناو مارکتینە بەکاربێنن تا بتوانن ئاستی مارکتینی خۆیان بەرزکەنەوە پی یەکەم کە پرۆداکتە بەڕێزان پرۆداکت بەرهەمەکان چییە پێشکەشتنی خزمەتگوزاریەکان چه گەشتیاریە لە ئوتێلێکە لە مەطعمە بۆ نمونە لە کەرتێکی سیاحی ترە شوێنێکی گەشتیاریە چی بۆ گەشت بۆ ئەوێ بۆ نمونە هاتوچۆی گەشتیارێکەیە ئەنجا لەوایە تۆ مرشدی سیاحی دەوێت دلیلی سیاحی دەوێت ئەسەیریکە یعنی بەڵێ مارکتین بە مارکتین ئەتوانین بە باشترینشەوە تەفعیلی بواری گەشتیاری بکەین کە لە بەشی گەشت و گوزار بەڕاستی دەرسێشانەیە بە ناوی تەسویقی سیاحی ئەوەی پرسیارەکەی کردووە سپاس بۆ پرسیارەکە بەڵێ زۆر دەوری هەیە و ئەتوانین ئێمە چی بکەین بەڵام ئێمە تەسویقی سیاحیمان زۆر کەمە من ئەمە بەهین پێدەڵم حەزەکەی بە داتاکی دقیقم لانیە بەڵام بە دقیقی دڵنیا دەکەم ئێمە لە بواری تەسویقی سیاحیە زۆر کڵۆڵین یعنی حتا من حەزەکەم پێتاڵم گەشتە سیاحەکان بۆ خۆیان ئەو شوێنی کاچی بۆ خۆی مارکتینێکی نەکردوێتەوە ئۆقرە بگرین ژەکە پرەکە فەرەزە وایدابنی ینی هەمانە نقصانیمان زۆرە ئەو بەڕێزانی کە بواری گەشتیاری تەفعیلەکەن مەفروزە کۆمەڵک دەورات هەیە بیبینن چونکە ڕەنگە بخۆی ڕاستە لەوانەیە مڵک و ناوچەیەکی هەبێ بیکە بە پرۆژێکی سیاحی بەس ڕەنگە زانیاری لە بەڕێوەبردننی نەبێ مەفروزە هەندێک خول یاخود خۆی شارەزا بکە لەو بوارانەیە خۆی ڕۆتە ئینتەرنێت بەڕاستی شتی زۆری تایە بۆیە بەڵێ زۆر زەڕورە ما تەسویق بەکاربێنین بۆ کەرتی گەشتیاری و تەفعیلی هەموو بوارەکانەکە بەڕێزان جا چ بواری خەدەمی بێ چ بواری سلعی واتە شمەک بەرهەم بێنێ ئەو پرۆژەیە دوو پرۆژەمان هەیە لە عالم هەموو دنیا ئەکەی بە دوو پرۆژە یا خدمێ یا سلعەیە تر زیاتر نییە کەم باسی مارکتینەکەین بەعکسەوە حتا بۆ مەسلەی خزمەتگوزاری بەڕێزەوەی کە پرسیار بۆ کردووە ئەبێ جوودی زیاتر بکەین لەبەر حوت پی بەکارهێنین کە سێپی زیاترە پفیزیکەڵە پرۆسێسە پی و پڵە خەڵکی بەتوانامانێ ئەبێ پرۆسەیەکی زۆر باش بکە بۆ خزمەتگوزارێکە بگە و فیزیکەڵ ئەو ئەشتەمادیانی لە چواردەوری خزمەتگوزارەکەی پێگا بێ زۆر باش بێ بەڵێ دەست خۆش بێ سەگیان کاتی پرۆگرامەکەمان تەواوە بێ ئەگەر پرسیارت لەلا هەیە یەک پرسیاریکە وەربگرە چونکە لاچە فریانەکەین پرۆگرامەکە نامانوێت دابخرێتەوە چونکە سکێجوڵەکەی ئێمە بەم شێوەیە بوو لەبەرەوە خەریکە لە کاتی خۆتی ئەپەرەت داخرێتەوە زۆر ڕاستە وەڵاهی ئەوەی پرسیارەکان کە من لامە ئەستاجیان ئەو خوێنەوانێم کە بەرچاوکەوت بەڕاستی زۆر هاتووە ئیتر زۆربەی زۆری بەڕێستانەوە بینەکان زۆر باشە مامۆستاجیان لای منەوە شتێکی وانە دەست خۆش بەرنامەکان تەواو ئەبێت
خۆی ئەو 2 ساعت بێ بەڵام بازم زیاتری ئێمە بەشداریمان کردووە دەستی هەموو لای خۆش بێ و هیوای بەردەوامیتان بۆ خۆت تکایە بێ زەحمەت بۆ هەر لەکوێ ئیمێلتان بۆ هاتووە لەکوێ ئاگادار کراونەتەوە ئیمێلی خۆتان ناوی خۆتان بنێرنەوە بۆی کە لینکی پرۆگرامی داهاتووتان بۆ بێت مامۆستاجان بەیانی بەردەوامە بینەوە لە هەمان کاتە بەردەوام بینەوە لینکی تازایان پێکە ینی لەم ڕوومە ناتوانین بەشدار بیتەوە لینکی ڕوومێکی تازایان پێکە بۆی تکایە ئیمێل بنێرنەوە یان لە ڕێی ڤایبەرە لە هەرچێکە کە ئاگادار کراون تکایە لێوە ئاگادارمان بکەنەوانێ و بۆی کە لینکەکەتان بۆ بنێرین کاتێکی خۆش هەر لە خۆشیان بن